کتێب باشترین هاوڕێ. کتێبی استراتیژیەکانی ژیان. نووسینی دکتۆر فازڵ جاف. خوێندنەوەی ئومێد عەلی. جێبەجەکاری هونەری کانیوار بۆتانی. بیسەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی کتێب باشترین هاوڕێ سڵاوتان لێبێ. خۆشەویستانم بۆ ئەم جارە و لە بەرنامەی کتێب باشترین هاوڕێدا کتێبێکی نوێمان بۆ هەڵبژاردون و هەوڵە دەین شەوانە لەم کات و ساتانەدا دێنە خزمەتتان و با چەند بەشێک بۆتان دەخوێنینەوە. ئەم کتێبەی ئەم جارە هەڵمابژاردووە کتێبێکە کە دکتۆر فازڵ جاف نووسیوێتی لە ژێر ناونیشانی استراتیژەکانی ژیان. لە کتێبی استراتیژەکانی ژیان دکتۆر فازڵ جاف لە سەرەتادا دەنووسێ ئەگەر سەرنجی بەرنامە تەلەڤیزیۆنەکانی دکتۆر فیڵت دابێ ڕەنگە زاراوەی استراتیژەکانی ژیانت بێتەوە یاد. دکتۆر فیڵ ماکگرە و سایکۆلۆژێکی ئەمریکاییە، نووسین و بەرهەمەکانی لە میدیای ئەمریکا و جیهاندا گەلێک بەناوبانگن. بەرنامەکانی دکتۆر فیڵ لە تەلەڤیزیۆنەکانی چەند وڵاتێکەوە پێشکەش کراون، هەر بۆ نمونە لە کەناڵی MBC عەرەبیشدا ماوەیەکە بایەخی پێدرێ. بۆچوونەکانی دکتۆر فیڵ لەمەڕ گەنج هەمیشە بایەخی خۆیان هەیە. دکتۆر فیڵ لە ئەمریکادا بە استراتیژناسی ژیان ناوەبرێ. دەوجا بۆ یەک سات لەم زاراوەیە ورد ببەرەوە. استراتیژی ژیان پێتوانی ئەم زاراوەیە تا ڕادێک سیر و سەرنجڕاکێش بێ. ئاشکرایە تێرمی استراتیژ لای ئێمە بە زۆری لە بواری سیاسەت و مەیدانەکانی کاری حیزبی و ئایدۆلۆژیدا بەکاردەهێنرێ، نەک لە بواری گەشە و بینای مرۆڤ، واتە بوارەکانی ناوەوە و دەرەوەی مرۆڤ، وەک بواری دەرونی و زەینی و ڕۆحی و فیزیکی. استراتیژەکانی ژیان تێرمێکە بۆ 20 ساڵێک دەچێت لە ئەمریکادا بەکاردەهێنرێ. ئەمەش بەهۆی ئەو بایەخ پێدانە بێ ئەندازەیە کە لە ئەمریکا و ڕۆژئاوادا بە بینای ئینسان و گەشەی دەدرێ. ئێستا دێنەسەر ناوەڕۆکی کتێبەکە. لە سەرەتادا بمانشێتێک دەست پێکات استراتیژەکانی ژیان لە میدیادا. وابزانم دکتۆر فیڵ یەکەم کەس بوو لە بواری میدیا و بەتایبەت لە کەناڵەکانی تەلەڤیزیۆندا بانگەشەی بۆ ئەم بابەتە کرد. لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانیدا کە هەفتەی 5 جار پێشکەش دەکران زۆر بەگەرمی و بە جددی جەختی لەسەر گرنگی چەمکی استراتیژی ژیان دەکردەوە. استراتیژەکانی ژیان لە ژێر ئەم ناونیشانەدا دکتۆر فیڵ فەلسەفە و بۆچوونەکانی خۆی سەبارەت بە ژیان و جیهانبینی مرۆڤی سەردەم شیە کردەوە. نەکەرەوەندە بگرە بەدڵ و بەیان پرۆپاگەندەی بۆوە کرد تاوەکو سەرنجی ملیۆنەها کەسی لە چەند ساڵێکدا بۆ لای بەرنامە و نووسینەکانی خۆی ڕاکێشا. ناونیشانێکی تر لەم کتێبەدا بەرچاو دەکەوێت، ئەویش ئەوەیە کاتێک کە گەنج بووم من لە تافی لاویدا. ئێستا کە من ڕووی دەمم لە گەنجان دەکەم و دەمەوێت باس لە هەندێک لایەنی ئەزمموی 50 ساڵی خۆم کەم، وەکو زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە پێیان وایە باس لە ئەزممونێکی بەهادارەکەن یەکسەر بەم ڕستەیە دەست پێەکەم. کاتێک کە گەنج بووم یان ئەو کاتەی من لە تافی لاویدا بووم. گەنجان زۆر جار ئەم ڕستەیان دەدرێتە بەرگوێ، بەتایبەت لەلایەن باوکانەوە، بە زۆریش بۆ مەبەستێکی نیگەتیڤ و بەراوردێکی نالەبار و نەگونجاو لە نێوان دوو زەمان و سەردەمی جیاوازدا. تۆش دوور نییە وەڕز بیت و هەست بە بێزاری بکەی و نەتەوێت گوێ لە یادەوەریەکانی کەسێک بگری کە سەردەم و دەورانی گەنجێتی خۆی و نەوەکەی لە مێژە بەسەر چووە. لەوەش ستەمتر ئەوەیە کە من لە باس و گێرانەوەدا بوار تەنیا بۆ خۆم خۆش بکەم و بە هیچ کلۆجێک بوار بە تۆی گەنج دەدەم، گوایە ئەزمموی من لە هی تۆ گرنگترە یان دەوڵەمەندترە، بۆیە هەر دەبێت تۆ گوێ لە من بگری. کێ دەڵێ وایە بەچی بزانین ئەمە ڕاستە یان بۆ دەبێ ئەم بۆچوونە ڕاست بێ؟ چی بکەین ئەوان گوێ ناگرن؟ زۆربەی زۆری گەنجان و هەرزەکاران گلەی و ڕەخنەی خۆیان ئاراستەی گەورەکان دەکەن، دەڵێن گەورەکان گوێمان لێ ناگرن، ئەوان تەنیا قسەی خۆیان دەبیستن، چونکە پێیان وایە ئەوەی ئەوان دەیڵێن هەر ئەوە ڕاستە و هەر ئەزمموی خۆیان ئەزممونێکی بەکەڵکە و دەبێ پند و دەرس و عیبرەتی لێوەربگیرێ. ئەمە بێ ئەوەی دەرک بۆ بکەن کە گەنجانی ئەمڕۆ خاوەن شارەزایی و زانیاری و ئەزممونێکی جودان، ئەزممونێک کە لە مێژووی ئادەمیزاددا بێنمانەند و هاوتایە. ئەمڕۆ گەوران نازانن گەنجان چەند شارەزان و چەند بەخێرایی زانیاری و شارەزایی بەدەستێنن، ئەوان نازان گەنج چەند دەزانن چەندیان لەبارە و خاوەن چه ئەزممونێکی دەوڵەمەندن، بۆیە گوێیان لێ ناگرن. زۆر جار گەنجان دەڵێن چی بکەین، ئەوان گوێمان لێ ناگرن، کەواتە تۆ دەبێ ئێستا وایان لێ بکەی گوێت لێ بگرن. ئەوان گوێ ناگرن چونکە لە لایەکی ترەوە لە کێشەیە ترسن. هەموو نەوەیەکی نوێ کێشەیە بۆ نەوەی پێشووی خۆی، ئەم کێشەیە دەبێتە مایە ڕوبەڕوو بوونەوە
گەنجان هەمیشە سەرچاوی کێشن بۆ گەورەکان، بۆیە بەردەوام پێکدادانێکی شارەنووس ئاسا لە نێوان گەنج و دایک و باوک دروست دەبێ. ئەم پێکدادانە کرۆک و توخمی پێشکەوتنی ژیانە. زۆر باش بزانە کە دایک و بابت کە مامۆستاکەت گوێت لێ ناگرن بە پلە یەکەم لە ترسی ئەو بەرەنگاربوونەوەیە. ئەگەر بتوانانی لەو بەرەنگاربوونەوەیدا سڵ نەکەیتەوە خۆتی بۆ ئامادە بکەیت و بەڕەوتێکی گونجاویدا ببەی، ئەوە هەموو کێشەکە بە بەرژەوەندی تۆ کۆتایی پێدێ. تۆ دەبێ وایان لێ بکەی گوێت لێ بگرن، ئەوە ئەرکی سەرشانی تۆیە. کە لەگەڵ کوڕەکەم دەدوێم کە بەم زمانە زمانی کاتێک کە من گەنج بووم، من لە تافیلاویدا لەگەڵ کوڕە 16 ساڵانەکەمە دوێم پێم دەڵێ بابا ئەمەی تۆ دەڵێوان نییە، ئەم بۆ چونانی تۆ لەگەڵ ئێستای مندا ناگونجێن. من گوێت لێگرم تەنیا بۆ ئەوەی پتر تۆ بناسم، چونکە تۆم خۆشەوێ دەمەوێت پتر شارەزای مێژوو ڕەوتی ژیانت بم، نەک لەبەر ئەوەی ئەم بەسەراتانی ژیانت بۆ من وانەی ئەخلاقی و زانستی و کۆمەڵایەتی بن. دیارە بەشی هەرە زۆری ڕەوتی ژیانم بۆ کوڕەکەم نهێنیە و ناتوانێت پێی پێبەرێ، چونکە بەشێکی زۆری تەمەنم لە کوردستان بەسەر بردووە. ئەو بەشارۆک و مەتەڵێک وایە بۆ کوڕەکەم، مەگەر تەنیا بە خەیاڵ و فەنتازیا لێکی بداتەوە بهێنێتە پێشچاوی خۆی. زۆر جار بە هەست و نەستی قوڵەوە گوێم لێگرێ، گوێی لە باس و خواس و بەسەراتەکانی ژیانی ڕابردووم دەگرێ، تەنیا بۆ ئەوەی وەکو باوکێک باشتر بمناسێ. جار دوای جار تێگەم کە ئەوەی دەکرێت بۆ کوڕەکەم سوود بەخش بێ پوختەی ئەزمموی ئینسانی منە، لەوەش گرنگتر ئەوەیە تا چ ڕادە و پلەیەک ئەم ئەزمونە لە ڕووی ئینسانیەوە دەکرێت خزمەتی دڵ و دەرونی گەنجێکی هەستا بکە. ئەمەش تەنها بەوە دێتە دی کە من زیاتر گوێ لە گەنجێک بگرم نەک بە پێچەوانەوە. بەڕاستی قسەکردن هونەر نییە، بەقەدەر ئەوەی کە گوێگرتن هونەرە، کە گەورە دەبین کەمتر ئارەزووی گوێگرتنمان لەلا ئەمێنێ. گەورە بەگشتی ئارەزووی ئەوەکە گوێ لێ بگیرێ، چونکە پێی وایە ئەزمونێکی بەهاداری پێ و شایانی ئەوەیە بە گەنجانی ئەمڕۆی بگەێنێ، بۆیە پێی وایە گەنجان دەبێ گوێی بۆ شەل بکەن و تا ڕادەیەکیش گوێ ڕایاڵی بن. ئەمە دابوونەریتێکی گەلێک کۆنە، چونکە هەر لە مێژە زانیاری و ئەزمون بەم شێوەیە پشتەوە پشت دەگوازرایەوە و دەمایەوە. بەڵام ئەزمموی ئەمڕۆی گەنجان شتێکی تراڵێ. ئەزمموی ئەمڕۆی گەنجان پشت بە سەردەمی تەکنۆلۆژیا و ئینتەرنێتەوە دەبەستێ و زۆر لە ئەزمموی باوباپیران دەوڵەمەند و دەوڵەمەندترە، بۆیە دەبێ گوێی لێ بگیرێ. جاران ئەوەی کە لەم هاوکێشەیەدا گرنگ بوو ئەزمموی دایک و باو باپیران بوو، بەڵام ئەمڕۆ لەم هاوکێشەی ئێستادا تۆی گەنج گرنگی، چونکە تۆ پرۆژەی داهاتوویت و بەرەو ئایندە هەنگاوەنەی. تۆ ئەو پرۆژەیت کە لە ئێستادا دەست پێکا و دەیەوێت سبینێ بۆ خۆی مسۆگەر بکە. تۆ چاکتر سرت لە پێداویستەکانی ئەمڕۆ دەرەچێ و ئاگداری دەوروبەرتی و دەزانی چی دەوێ و ئامانج و خواستەکانت چین. خۆ ئەگەر بکرێ ئەزمون و بیر و بۆچوونەکانی گەورەکان لە خزمەتی ئەو پرۆژەیەدا بن، ئەوە فەرم و گوێیان بۆ شل بکە و تاوتویان بکە، دنا هیچ ئەزمونێکی گەورەکان شایستەی بیستن نییە. لەم سەردەمەدا بە پێچەوانەی هەموو سەردەمەکانی مێژوو گەورە دەبێت پتر گوێ لە گەنج بگرێ، چونکە لە ئەمڕۆدا گەورەکان شت لە گەنجەکانەوە فێرە بن. لە هیچ سەردەمێکی مێژوودا گەنج بەڕادەی ئێستا سربەخۆ و ئازاد و سەرفراز نەبووە. ئێستا لە هەموو جیهاندا گەنج کەمتر و وابەستەی دایک و باوک و خێزانە، چونکە لە بواری تەکنیک و تەکنۆلۆژیادا دایک و باوک چاوەڕێی یارمەتی ئەوان و سەیری دەستی ئەوانەکەن. جاران ئەگەر مناڵێک ویستە بای پەیوەندی با قوتابخانەکەی یا بە هەر کەسێکی دیکەوە بکە، دەبوایە ئەو پەیوەندیە لە ڕێگەی دایک و بابەوە سازکرابە. بەڵام ئێستا لە زۆربەی وڵاتان منداڵان خاوەنی مۆبایل یان کۆمپیوتەری خۆیانن، دەتوانن بە ئارەزوی خۆیان بە SMS یا ئیمێل پەیوەندی ببەستن. ئەوەیشی کە لە ئەمڕۆدا مۆبایل یان کۆمپیوتەری نەبێ، بێگومان لە ساڵانی داهاتوودا دەیبێ. لە چۆنێتی بەکارهێنانی مۆبایل و کۆمپیوتەردا دایک و باب پێویستیان بە منداڵەکانیان هەیە. داهێنان و دیاری چرخی تەکنۆلۆژیا. جاران بە پێچەوانەوە سەرەتا دایک و باب ئەزمونیان بەدەست دەهێنا و فێری شت دەبوون، ئەم جام ناڵەکانیان فێر دەکرد. منداڵان شاگردی دایک و باب بوون، بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە منداڵان و هەرزەکاران و گەنجان زووتر فێرە بن. ئەمجا دایکان و باوکان لەوانەوە فێردەبن ئێستا دایک و باب شاگردی مناڵەکانیانن. ئەمەش خۆی لە خۆیدا گرنگترین داهێنان و دیاری چرخی تەکنۆلۆژیای بۆ مرۆڤایەتی و بە پلە یەکەمیش بۆ گەنجان. هەل لەبەر ئەوەی گەنج دەیانەوێت لە گەورەکان بیبیستن، دەرەنجامێکی قوڵ و پختەی ئەزمونێکە کە لە ڕووی ئینسانیەوە دەستیان بگرێت و ڕێنوێنیان بکە، واتە لە ڕووی جەوهری ئەزمونێک کە یارمەتی بینا و دروستبوون و کامڵبوونی مرۆڤانیانەدا. جەوهرێک کە تەنها یارمەتی گەنج بدا چۆن ببێت بە مرۆڤێکی چاکتر بۆ خۆی و بۆ دەوروبەر، پاشان بۆ هەموو جیهان. پرینسیپ و جەوهری ئەزمونەکانی تەمەن.
دکتۆر فیل بە پشتبەستن بە ئەزمموی ژیان و شارەزای خۆی و لێکۆڵینەوەکانی پێی وایە بنەما و پرینسیپەکانی استراتیژەکانی ژیان بۆ مرۆڤ دەکرێت لە 10 خاڵدا چڕ بکرێنەوە. 1. لە خۆگەیشتن هەروەک خۆی دەڵێ یان ئەوەیە تێدەگەی یان ئەوەیە تێناگەی. 2. ئەزمموی خۆت بە دەستی خۆت داڕێژی. 3. خەڵک ئەو شتەکەن کە بۆیان دەلوێ. 4. تۆ ناتوانانی شتێک گۆڕی کە باوەڕت بە گۆڕانی نەبێ. 5. ژیان پاداشتی کردار ئەداتەوە. 6. هیچ واقعێک لە گۆڕێدا نییە بۆ چوونەکان تێڕامانەکانی خۆت دەربارەی واقع نەبن. 7. ژیان پێویستی بەڕێخستنە نەک ساڕێژکردن. 8. خۆمان خەڵک فێری ئەوەکەین چۆن ڕەفتەرمان لەگەڵدا بکەن. 9. لێبوردن سەرچاوەی هێزە. 10. پێویستە خۆت داخوازیەکانت دەستنیشان بکەی. دکتۆر فیل هەموو تەمەنی خۆی بۆ دۆزینەوەی ئەم دە پرینسیپە تەرخان کرد تاکو و فۆرمی کۆتایی خۆیان وەرگرت. کەواتە ئێستا دەچینە سەر 10 بنەمای سادە. ڕەنگە کەسێکم لێ بێتە وەڵام و بڵێ جا ئەم 10 بنەمایە کە دەکەنە 10 دیێڕیگە لێ سادە ئەوە دێنێ کەسێ هەموو تەمەنی خۆی بۆیان تەرخان بکە لە وەڵامدا دەڵێن بەڵێ دۆزینەوەی بنەما و پرینسیپ و یاساکان وەک کەشفێکی ئەبەدی وایە ئاکام و دەرەنجامی کار و پشکنین و سوراغێکی زۆرن تاوەکو ئەوە بەم چەشنە سادە خۆیان دەنوێنن بەڵام لە واقع و مەیدانی پراکتیکە پیادەکردنیان هەروە ئاسان نییە یان هەر نابێ ئەگەر تۆ ئەم یاسایانە نازانی چی ڕەچاو بکەی و کام بەرنامە پێڕەو بکەی هەر بەرنامەیە خۆی لە خۆیدا میتۆدێکە ئاشنابوونت بۆ میتۆدە کارەکەت بۆ ئاسانەکە لە ڕێگەی پیادەکردنی میتۆدەوە هۆشمەندیەک بەدەستدێنێت کە دەبێتە چراوگە و مەشخەڵی ڕێگەی دوور و درێژی سەفەری ژیانت ئەم دا استراتیژە کۆڵەکەی ژیانن لە خۆگەیشتن لە ژیان گەیشتن پێکهاتەی ئەزمونەکانت بایەخ و گرنگی کردارەکانت بینا و ڕێخستنی ژیانت پەیوەندیت بە دەوروبەر کراوی و شەفافیەتت لە هێزی بێپایانی لێبوردن و بەخشندەیی دەستنیشانکردنی مەبەست و ئامانجەکانت پوختە و جەوهری هەموو ئەم کۆڵەکانن دەکرێت هەموو لە یەک گوزارشدا چڕ بکرێنەوە ژیان پرۆژەیەکە بەدەستی خۆت دایڕێژی ئێستا بە درێژی باس لەوەکەین کە ژیان چۆن پرۆژەیەکە و چۆن دەتوانین بەدەستی خۆمان دایبڕێژین بۆ یەکەم جار لە دەورانی هەرزەکاریدا لە فەیلسوف و نووسەری فەڕەنسایی جان پۆل سارتەرەوە فێری ئەوە بووم کە ژیان پرۆژەیەکە خۆت ئاراستەیەکەی تۆ خۆت سەنتەریت و بڕیاردەریشی تۆ خۆت لە هەڵبژاردندا سەرپشکی و هەڵدەبژێری تۆ خۆت هەڵوێست دەستیشان دەکەی خەون و هیوا و ئامانج و مەبەستەکانت دەخڵقێنیت و دەیان دەڕێژی هەر بۆیە تۆ لە هەموو ساتێکدا داهێنەری یەکەمی ژیانی خۆتی واتە تۆ خۆت ژیانی خۆت دەخڵقێنیت و دروستیەکەی خۆت چۆنت بێت بەو شێوەیە بێ بە زمانی فەلسەفە دەڵێن تۆ خۆت ماهیەتی خۆت دروست دەکەی بەڵام ئەمەش پەیوەندی بە هۆشمەندی و پلەی زانینی خۆت و پەیوەندیت بە دەوروبەر و جیهانەوە هەیە بە کورتی تا ئەوەندەی لە ژیاندای وێزگەکانی ژیانت دەستنیشان دەکەیت و کردار دەنوێنی بە پاداشتی کردارەکانش شاد دەبی مرۆڤ کە دێتە ئەم جیهانەوە وەک لاپەڕەیەکی سپی وایە هیچ ماهیەت و جەوهرێکی نییە هەروەها هیچ پێناسەیەکی پێ نییە هەر بۆیە مرۆڤ لە سەرەتاوە پێناسە ناکرێ چونکە لە سەرەتاوە هیچ نییە بەڵام تا دێت خۆی دەخڵقێنێت و سەرتاسەری ژیانی دەبێتە گەورەترین داهێنانی دەستی خۆی لە کۆتاییشدا دەبێت بەو کەسەی کە خۆی داهێناوە ئەم داهێنانە هەمیشە بەردەوام و تەنیا مەرگ کۆتایی پێدەهێنێ دوامۆری ماهیەت لەوێدا بە ژیانی مرۆڤەوە دەنرێ هەر بۆیە کە یەکەم جار دێنە ئەم دنیایەوە کە یەکەم جار بەم جیهانە ئاشنا دەبین هیچ سروشتێکی ئینسانی چەسپا و دیاریکراومان نییە ئەوی پاشان دەبێت بە تایبەتمەندیمان هەر ئەو خەسڵەتەیە کە خۆمان دروستیەکەین و بەدەستی خۆمان دایڕێژین مرۆڤ خۆی چ نییە بەغەیری ئەوەی دەیەوێ ببێت بتەوێ ببی بەچی ئەوەت لێ دەردەچێت و هەر دەبیت بەو کەسە مرۆڤ پرۆژە و پلانە بەر لەو پرۆژەیە هیچ نییە سات دوای سات خۆی دەسەلمێنێت و ئامانجەکانی خۆی جێبەجێەکە مرۆڤ هەمیشە بەرپرسیارە لە کردارەکانی و دەبێ ئاکامی کردارەکانی خۆی پێ قبول بێ ئەم قبولکردنە جەوهری وجودی مرۆڤ دەسەلمێنێ لەبەرەوەشە مرۆڤ وجودی ئازا و بوێرە چونکە هەمیشە بەرپرسیارەتی خۆی دەسەلمێنێ و هەڵوێستی خۆی ڕادەگەێنێ وێ تاکەشت کە گرینگە کردارەکانتە کە نیشانەی ئازایەتی و بوێریە مرۆڤ هەمیشە بڕیارەدا و هەڵدەبژێرێ هەر بۆیە هەمیشە بەرپرسیارە خۆت بە بەرپرسیار بزانیت خۆی لە خۆیدا گەورەترین جورئەتە چونکە لەوە ئاسانتر نییە گلەی و گازندە بکەیت و خەتا و تاوان بخەیتە ئەستۆی کەسانی تر ئەوەش ئازایەتی نییە بگرە هەستی خەمۆکی و دامایی و نەگبەتی لەوە دەستپێکە لە ڕاستیدا چەند هەست بە بەرپرسیارەتیەکەی بکەی ئەوەندە هەست بە بەختەوەری دەکەی ئەوەندە نێوەند و سنتەری خودی خۆت دەدۆزیتەوە ئەوەندەش
داهێنەر دەبی. تایبەتمەندی مرۆڤ لەوەدایە کە مرۆڤ خولەی ئایندە و بۆ ئایندە کارەکە. هەموو خەون و هیوا و خواستەکانی هەنگاون بەرەو ئایندە. ئایندە پێگەیەکی گەورە لە هۆش و ئاگاییمان داگیرەکە. ئەم هۆش و ئاگاییەوەمان لەیەکە داهێنەر بین و جەوهەر و ماهیەتی ئینسانیشمان ڕۆژ دوای ڕۆژ کامڵتر بێ. بەڵام بۆ ئەوەی ئایندە مسۆگەر بکەین دەبێت لە ئێستا و ئەم ڕۆ لێرەدا بژین. واتە هۆشمەندی و ئاگاییمان لەدەست نەدەین و ئێستا بکەین بە فەلسەفەی ژیان. بەڵام هەرچی دکتۆر فیلە لەدە کۆڵەکەکەی خۆیدا استراتیژەکانی ژیانی سادەتر و ڕوونتر و ئەمەلیتر داڕشتووە. پوختەی پرۆژەی ژیانی لە زمان و چەمکی فەلسەفەوە داگرتووەتە خوارێ. وەک چۆن شتێک لە ئاسمانەوە دابەزێتە سەر ئەرز ئەو دەیەوێت کەسانی ئاسایی و سادە لەسەر ئەرزی واقعدا زۆر بە ئاسانی پیادەی بکەن. واتە هەمان پرەنسیپ و هەمان پەیام کە لە فەلسەفەدا هەیە، بەڵام بە زمانێکی سادەتر و خەڵکێکی زۆرتر. مادەم باسی فەلسەفەمان کرد، با قسە لەسەر زمانی فەلسەفەی سەردەمی نوێ بکەین، واتە نیو ئەیج. ئەم زمانە نوێیە لە جیهانی ڕۆژئاوای ئەمڕۆماندا گەلێبا و بەبرەوە زمانێکە پێدەوترێ فەلسەفەی سەردەمی نوێ نیو ئەیج. ڕێبەرانی فەلسەفەی نوێ تێدەکۆشن بۆ بەشداریکردنێکی ئەکتیڤ لە بینای ئینساندا، ئینسانێک کە بتوانێت لە ئێستا و لێرەدا بژی، بەختەوەر بێت و بە شادی بژی و چێژ لە ژیان وەربگرێ. مەگەر ئەمە ئەرکی سەرەکی هەموو کەسێک نییە لەسەر ئەم زەمینە، مایە و مۆتیڤی بوونمان نییە لەم جیهانە. یەک جار دەژین، دەبێت بەختەوەر بین و تا بۆمان دەکرێت شاد بین. ئەگەر لە ڕوانگەی فەلسەفەی نوێ بڕواینە بابەتەکانی فەلسەفە و ئەدەب و هونەر و هەموو بوارەکانی تری زانست و ژیان، دەبینین باشترین و بەپیتترین سەرچاوان بۆ داهێنان. لە سەروی هەموو ئەمانەوە داهێنان و خۆڵقاندنی ژیانێکی ئاسوودەتر و کاریگەرتر، بەڵام ئەم دەبنەمایی استراتیژی ژیان هەروە بە ئاسانی پیادە ناکرێ. لەلایەن خۆتەوە پێویست بە هۆشمەندی و دەرک پێکردن هەیە و لەلایەن ئەوانی تریشەوە واتە لەلایەن دەوروبەر خێزان و قوتابخانە و دەستگاکانی تری ژیان بەگشتی بەرەنگاری دەکرێت. تۆشگلەی و گازندە دەکەی، ڕەنگە ورە بەردەی و کۆڵ بدەی، یان هەر بەجارێک متمانە و باوەڕت بە خۆت نەمێنێ، لە ئەنجامدا دەست لە هەموو خەون و ئامانج و ئارەزوەکانی ژیانت هەڵەگری. ئەمەش خۆی لە خۆیدا گەورەترین زیانە لە تەمەنتدا. ژیان واتە پرۆژە. ئەگەر دەست لە پرۆژەکەت هەڵگری، هیچ مۆتیڤ و پاکانەیەک بۆ ژیانت نامێنێتەوە. لەم شەودا بەم شێوەیە دەست پێەکەین کە چەند دایلۆگێک دەخەینە ڕوو. دەفەرمون باگوێ لەم دایلۆگانە بگرین. ئازاد: بابا، دایگیان، گوێم لێ بگرن، لێم تێبگەن، تکایە قسەم پێ مەبڕن، دەمەوێت یەک تۆز بایەق بە قسەکانم بدەن. باوک: نەخێر، گوێت لێ ناگرین، دەبێت تۆی گوێ لە ئێمە بگری، چونکە ئێمە لە خۆت چاکتر بەرژەوەندی دەزانین. ئازاد: ئاخر بۆ جارێک، تەنانەت بۆ جارێک لێم گەرن با قسەکانم تەواو بکەم. خۆ دەبێت تەنانەت بۆ جارێکیش بێت من ڕاز بم. گفتوگویەکی تر. هیوا دەڵێت: من دەمەوێت دایک و باوکم چیتر پێم نەڵێن دەبێت چی بکەم و چی نەکەم، چیتر نەڵێن ئەوان لە تافی لاویدا چۆن بوون و منیش دەبێ هەروە بم. ئێمە لە جیهانێکی جودا و سەردەمێکی تراژین. کێشەکانی ئەم جیهانەی ئێمە لەگەڵ کێشەکانی جیهانی سەردەمی لاوێتی ئەوان ناگونجێ، زۆر جیاوازن. کێشەکانی نەوەی ئێمە جیاواز. ئێستا کاتی ئەوە هاتووە ئەوانیش چیتر لە ڕابردوودا نەژین. سارا دەڵێت: من دەمەوێت بزانم پێویستە چی لە ژیانی خۆم بکەم. من بیازار و وەڕسم لەم ژیانە. هیچ پرۆگرامێکم نییە و هیچ پلانێکیشم بۆ داڕشتنی جۆرە پرۆگرامێک نییە. هێمن دەڵێ: من فشەم بە هەموو شتێک دێ، هیچ شادیەک لەم ژیانمدا بەدی ناکەم، گاڵتەم بە قوتابخانە و خوێندنیش دێ، بەلاشمەوە گرنگ نییە ئەگەر دەرچم یا دەرنەچم. هۆزان دەڵێ: هەرکە گەورەیەک دەگری دوا دەزانێ من هێشتا مناڵە 2 ساڵانەکەی جارانم، باشە من دانی پیانێم کە هەڵم کرد. بەڵێ من هەڵم کرد، بەڵام خۆنابێ ئێوەش تا هەتایە سزام بدەن و لێم نەبورن. دیلان دەڵێ: ئاگام لێ چۆن هاوڵەکانم بە پلەی بەرز قوتابخانە تەواوەکەن. منیش هەمیشە بە خۆم دەڵێم بە چیە من هەرچی بکەم بەوە ناگەم، ئیتر هەوڵدانم بێسوودە. ئاواز دەڵێ: دەمەوێت بەدڵی خۆم هاوسەری ژیانم هەڵبژێرم، بەڵام دایکم باوەڕی بە پیاو نییە. هەموو پیاوێکی بەلاوە خراپە، چونکە بابم کاتی خۆی زۆر درەندانە ڕەفتاری لەگەڵدا کردووە. من نازانم چەندە ئەم دەنگانە یان ئەم گلەی و گازندانە دەناسیتەوە. لە ڕاستیدا ئەمانە گلەی و گازندەی گەنج و هەرزەکارانی ئەمریکان. من لە کتێبی استراتیژەکانی ژیان بۆ هەرزەکارانی جەی مەکگرەوی کوڕی دکتۆر فیل مەکگرەوم وەرگرتووە. ئێستا دێنە سەر باسێکی تر بە ناونیشانی پرۆژەیەک کە بەرەنگاری دەکرێت. ئەم دەنگانە دەنگی چەند گەنجێکی ئەمریکاین، بەڵام من بەدەستی ئەنقەس ناوەکانیانم گۆڕی. لە کیم و دەفنی و بیاڵێ و کێری و جێمی و شارونەوە کرد من بە ئازاد و هیوا و سارا و هێمن و هۆزان و دیلان و ئاواز. وەک دەبینی ئەم قسە و گوزارشتانە دەکرێت قسە و گوزارشتی هەر گەنج و هەرزەکارێک بێ. لە کوردستان
یان لە ئەمریکا یان لە ئەوروپا، چونکە بە تەواوەتی گوزارش لە دنیای کەسانێکەکەن کە لە سەرەتای پرۆژەی ژیاندان، پرۆژەیەک کە پێویستی بە استراتیژ هەیە، دەنا لە هێڵ و سکە و ڕێگەوبانی خۆی دەترازێ و دەبێتە مایە زیانێکی گەورە و هەندێک جاریش بە زەحمەت چارەسەرەکرێ. منیش کە لە تەمەنی تۆدا بووم، ئەگەر کەسێک هاتبە و باسی استراتیژەکانی ژیانی بۆ کردبام بە ئاسانی لێم وەرنەدەگرت. منیش نەمدەویست کەسێکی بەسەڵات و باسی پرۆژە و استراتیژەکانی ژیانم بۆ بکە. منیش پێم وابوو ئێمە لەوان زیرەکتر و شارەزاتر بووین. لەمەدا 100% لەگەڵ تام بەمەرجێک تۆ خۆت گەیشت بیت بۆ باوەڕی کە ژیان بە تایبەتی لە تافیلاویدا پێویستە لەسەر بنەما و پرینسیپەکانی استراتیژ بڕوە، نەکەر ئەوەندە بگرە ئەو استراتیژانە دەبێ هەر خۆت دایان بڕێژی، دەنا لەگەڵ پرۆژەی ژیانتدا ناگونجێن. کەواتە بابێنە سەر ئەوەی چۆن خۆت پرۆژەی ژیانی خۆت داڕێژی، کە زۆک و خۆت لە خۆت و تایبەتمەندیەکانی ژیانت تێناگا، بۆیە هەر دەبێ خۆت مەبەست و ئامانجەکانی ژیانت دەسیشان بکەی، چوارچێوەیەک بۆ پرۆژەی ژیانت دابڕێژی. ئەگەر کەسێکی تر ئەم کارت بۆ ئەنجامدا یان لاسایی کەسێکی تر بکەیتەوە، ئیدی خۆیەتی و تاکایەتی و تایبەتمەندی خۆت لەدەسەدەی، چونکە دەبێت لە هەموو هەنگاو و کۆناغ و وێزگەیەکدا هەر خۆت و خودی خۆت بیت و هەوڵ نەدەی ببی بە کەسێکی تر یان لاسایی کەسێکی تر بکەیتەوە. ئەمەش تەنیا بەوە دێتە ئەنجام کە لە خۆت تێبگەی و ئاشنای تایبەتمەندیەکانی خودی خۆت بی. خاڵی یەکەمی استراتیژەکانی ژیان لە خۆگەیشتنە. لە خۆگەیشتن بەردی بناغی کەسایەتیە، ئەو کەسایەتی کە هی خۆتە و ڕەسەنە و فۆتۆکۆپی کەسایەتی کەسێکی تر نییە. خۆ ئەگەر وانە بێ هەموو گەڕان و سۆراخەکەت بێهودەیە. داهێنەران هەموو ئەو داهێنەرانەی کە لە داهێنانەکانیاندا بێهاوتان کەسانێکن خاوەنی کەسایەتی جیا هەڵکەوتون و تایبەتمەندی خۆیانیان هەیە. ئەو داهێنەرانە سەرتاپای کەشتی ژیانیان بریتیە لە سۆراخ و گەڕان بە دوای خوددا و تێگەیشتن لە خودی خۆیان. ئەگەر بتەوێت جیا هەڵکەوتو بیت و خاوەنی تایبەتمەندی خۆت بی، بەر لە هەموو شتێک دەبێ خۆت پێ قبول بێ. جارێ ئەوەندە بەسە کەسێکی تر نەبیت، هەوڵ مەدە ببی بە فۆتۆکۆپی کەسێکی تر، هەوڵ بدە تەنیا خۆت بیت، پاشان دەتوانی لە جیهانی دەوروبەریش تێبگەی. کەواتە ئێستا دەپرسین من کێم؟ تاکە شتێک بتوانێت لەم جیهانەدا بیگۆڕیت، خودی خۆتە. ئەمەش خۆی لە خۆیدا گرنگە. ئەم وتەیە هیچ چێری گۆرانی بێژێکی ئەمریکاییە. من کێم؟ وەڵامت بۆ ئەم پرسیارە لە هەرچیەکەوە بێ دەبێت سەدای دەنگی ناوت بێ. وەڵامی ئەم پرسیارە شوناسنامە و ڕەسەنایەتی خۆت لەگەڵ خۆتدا دەگەێنێ. ئەگەر لە من بپرسی تۆکەیت بێسێود و پێ دەڵێ من شانۆکارم، یەکێکی دیکە ڕەنگە بڵێت مامۆستام، پزیشکم، کرێکارم، بەڵام ئەمانە هیچ چەند وەڵامی ئەو پرسیارە نییە. خودی ڕاستەقینەی خۆت منی ڕاستەقینە کە خاوەن و هەڵگری حەقیقەتی خۆتە. ئەمە وەڵامی پرسیارەکەیە، واتە تۆی ڕاستەقینە ئەو کەسەی ئەو منەی کە لە ناخی خۆتدا هەیە و نابینرێ، ئەو بەشەیە کە تەنیا خۆت دەتوانی پێی پێبریت و بیناسی، کەسێکی تر ناتوانێ ئاشنای بێت و لە خۆت چاکتر بیناسێ. ئەمە ئەو بەشەیە کە ناکرێت لە ڕێگەی پیشە و کاری ڕۆژانەتەوە بەهۆی ڕۆڵت لە ناو کۆمەلگادا پێناسە بکرێ. ئەوەی کە پێناسەی تۆ دەکا ئەو بەشەیە کە نابینرێ، ئەو بەهرە و خەلاقیەت و توانە و شارەزایی و ئارەزووە شارەوانن کە دەبێ خۆت بۆ سەرچاوەکانیان بگەڕێت و ئاشنایان بی. سەرجەمی ئەو ڕەهەندانەی کە دەکاتە شناسنامەی تۆ واتە بوونت. هەموو ئەم پێکاتانە لە 4 ڕەهەندا چڕ دەکرێنەوە: ڕەهەندی ڕۆحی، ڕەهەندی زەینی، ڕەهەندی هەست و نەست و ڕەهەندی جەستەی. لە نێو ئەم ڕەهەندانەدا تەنیا ڕەهەندی جەستەی بەچاو دەبینرێ، سێ ڕەهەندەکەی تر نابینرێن. تۆ خۆت تاکە کەسێک کە بتوانێت بە قوڵترین شێوە ئاشنایان بیت و کاریان لەسەر بکەیت، چونکە لە هەموو کەسێک باشتر لە ناخی خۆت دەگەی. لە ڕاستیدا دەکرێت بڵێن وەڵامی پرسیاری یەکەمان تۆکەی دەکاتە تێک چڕبوونەوەی هەر 4 ڕەهەندەکە. بۆیە هەر وەڵامێکی قوڵ و پڕاوپڕ بدەینەوە ئاوێنەیەکی بێگەردی هارمۆنیای 4 ڕەهەندەیە. ئێستا سەرەتا دەچینە سەر یەکێک لە ڕەهەندەکان کە ڕەهەندی ڕۆحیە. ڕەهەندی ڕۆحیمان کڕۆکی ناخمانە، بنەمای دەروون و جەوهەری وجودمانە کە دەکەوێتە دەرەوەی زمان و شوێن. ئەم کڕۆکە دەمان بەستێتەوە بە سەرچاوی گەردون و ژیان. هەستی ئینتیمامان بۆ گەردون و ئەم جیهانە بەرینە لا دروستەکە. قۆڵبوونەوە و وردبوونەوە لەم ڕەهەندە دەمانگەێنێتە مانە شارەوەکانی ژیان و هۆی بوونمان هاوکات، کۆنتاکت و پەیوەندیت بەخۆتەوە پتەوتر دەبێ. زۆر بمان لەم ڕەهەندە سەڵەکەینەوە وا دەزانین ڕۆح تەنیا ئاینە، نەخێر ئەموانیە. بێگومان ئاین جێگەیەکی گەورە لە ڕەهەندی ڕۆحیدا داگیرەکە، بەڵام هەر بەوە ناوەستێ. بگرە ڕەهەندێکی ئەوەندە فراوانە کە هەموو پەیوەندیەکەت لەگەڵ خۆتدا، هەموو جۆرە هارمۆنی و ئاسوودەییەکەت لەگەڵ ناخەتدا دەگرێتەوە،
تەنانەت ساتەکانی بێدەنگی و شۆڕبوونەوە بەناخی خۆدا دەکەوێتە ناو دەریای بەرینی ڕۆحتەوە و دەبێتە بنەمایەکی ئەمن و ئاسوودە بۆ هەموو ڕەهەندەکانی تر. بە فراوانی ڕەهەندی ڕۆحی لەوەدایە کە هەموو بۆچوون و ئایدیەکمان دەربارەی ئەم گەردونە گەورەیە دەکرێتەوە. ئەم سەردەمە جەنجاڵی ئێمە سەردەمێکە تا دێت زیاتر لە ئاسوودەی ڕۆحی دوورمان دەکاتەوە. سەردەمێکە تا دێت زیاتر لە ئاسوودەی ڕۆحی دوورمان دەخاتەوە. هەڵپەی ژیان، خەمی پێداویستەکانی ڕۆژانە، پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە خێرایەکی ئەوتۆیە کە فریای تێگەیشتنی ناکەوین، زاڵبوونی لایەنی مادی و دەسەڵاتی ماتریالیستانە بەسەر پەیوەندیە ئینسانیەکاندا. هەروەها گەلێک فاکتەری تری ژیانی شارستانی ئەمڕۆ وامان لەیەکە لەسەر چاوە ڕۆحیەکانمان دوورکەوینەوە. لە ئەنجامی هەموو ئەمانەدا هەست بە تەنیایی و بۆشایی و دابڕانەکەین، چونکە پەیوەندیەکان لە یەکدا دەترازێن و مەترسی هەڵوەشانەوەیان لێەکرێ. لاوازی مەودای ڕۆحی دەبێتە مای لاوازی ئینتیمامان بۆ گردون. ئەم پرسیارانە لە خۆت بکە. هەست دەکەی کۆنتاکت و پەیوەندیت لەگەڵ سەرچاوی ڕۆحی خۆتدا هەیە؟ دەتوانیت تەنیا بیت و هەر خۆت بیت و تەنیا هەست بەبوونی خۆت بکەی؟ هەست دەکەیت بەوەی کە تۆ سەر بە پێکهاتێکی زۆر گەورەتری و بەشێکی لە جیهان و گردون؟ ڕەهەندی ڕۆحی و پەیوەندیت بە ناوەوەی خۆت. ڕەهەندی ڕۆحی دەکاتە پەیوەندی ناوەوەی خۆت بە گردونەوە. دەکرێت بۆ مسلمانێک نوێژکردن و خواپەرستی بێ. ڕەنگە بۆ مەسیحیەک چوونە کڵێسا و دانپێنان بێت لە پێش هێزێکی خوایدا. ڕەهەندی ڕۆحی گەلێک قوڵ و فراوانە. بە زۆری و بە درێژایی مێژوو پەیوەندی بە ئاینەوە هەبووە. کەسانێکی زۆریشان کە ڕەهەندی ڕۆحیش خۆیان لە دەرەوەی بازنە ئاینیەکان جاخاوەدەن. بۆ هەندێک سروشت خۆی سەرچاوی ئارامی ڕۆحیە، چونکە لە سروشتدا سەرچاوی وزە و هێزی ژیان بەدیەکەن. کەسانی تر بەتایبەت لە کللتوری ئاسیاییدا هێزی ئارامی و هارمۆنیای ژیان لە تەنیایی و یۆگا و میداسیۆندا بەدیەکەن. تەماشا بکە هەموو سیماکانی ڕەهەندی ڕۆحی خۆیان لە تەنیایی و بێدەنگی و دوورکەوتنەوە لە قەرەباڵغی ئەنوێنن. ئەمە بەو مەبەستەی کە کۆنتاکتت لەگەڵ خودی خۆتدا بەهێز بێ کە مەبەستی گەورەی ڕەهەندی ڕۆحیە. ڕەهەندی زەینی، ئاستەکانی بیرکردنەوەت، فەلسەفەی ژیان. بیرکردنەوەت هزر و بۆچوونەکانت، هەڵوێستەکانت، لێکدانەوە و تێڕامان و مەزەندە و بەها و هەڵسەنگانەکانت، ئاستی ڕۆشنبیری و دیدی فەلسەفیت، هەموو پێکاتەی کە یارمەتی ئەدەن باشتر و ڕوونتر بیر بکەیتەوە و لە خۆت و لە جیهان تێبگەی، دەڕژێتە ناو چوارچێوەی ڕەهەندی زەینیەوە. گەشەکردن و نەشونەماکردنی باری زەینیت گەلێ گرنگە بۆ تێگەیشتن لە خۆت و دەوروبەر و جیهان لەسەر بنەمای عەقلانیەت. گەلێ ڕێگا و کەرەستە هەن کە یارمەتی دەدەن گەشە بە زەینت بدەیت. لەوانە خوێندن و خۆپێگەیاندن، خوێندنەوە و سەفەر و گەشت و پەیوەندی و خەڵک ناسین، سەرجەمی هەموو شارەزای و ئەزمونەکانی ژیانت تا دێت پتر دەخەمڵێن و گەڵاڵە دەکەن و دەبنە کڕۆک و ناوەڕۆکی ڕەهەندی عەقڵی. هەروەها فەلسەفەی ژیانت لا دەخەمڵێنێ. بۆ ئەوەی پەرە بە فەلسەفەی ژیانمان بدەین پێویستە کار لەسەر زەینمان بکەین. بۆیە بەردەوام پێویستمان بە بیری نوێ و بۆچوون و دەستکەوتە فکرەکانی هاوچەرخمان هەیە. بیر و بۆچوون و لێکدانەوەکانمان دەربارەی دەوروبەر و جیهان یارمەتیمان نەدات باشتر لە خۆمان تێبگەین. دەینە سەر تەوەرەیەکی تر بەناونیشانی ئەوەی ئەمڕۆ پێتوایان ڕاستە، ئەوەی بۆ ئەمڕۆ دەگونجێ. کام پێکاتەی فکری یان فەلسەفی ڕوون و پوختە پتر یارمەتی دەدا لە تێگەیشتنی ژیان. بەمەرجێک پێتوانە بێ ئەوە تاکە ڕاستیە و یاسایەکە هەرگیز ناگۆڕێ. قەناعەت و بۆچوونەکانمان لە ئێمە ساغبوونەتەوە و بۆ ئێمە دەسەدەن، بەڵام ڕەنگە بۆ کەسانی تر وانە بن. باش بزانە کەسانی تر وەکو تۆ بیر ناکەنەوە. ژمارە و کەسانەش گەلێک زۆرە، بۆیە بەیەک چاو یەک ڕەهەند تەماشای جیهان مەکە. لەوەش زیاتر ئەوەی بۆ ئەمڕۆ دەگونجێ و بەڕاستی ئەزانی ڕەنگە بۆ سبەینە دەست نەدات و واقع بیسەلمێنێ کە هەڵەیە. فەلسەفە و بۆچوونەکانمان کاریگەریەکی گەورەیان هەیە لەسەر واقعی شەخسیمان و ژیانمان بەڕێوابن. ئێمە لە هەموو ساتێکی ژیانماندا بۆچوونەکانمان تاوتوێەکەین و لێکیانە دەینەوە تا گۆڕانیان بەسەردادێ جا درەنگ یازوو. ئەمە وایە تەنانەت لای ئەو کەسانش کە کەمتر بیرەکەنەوە یان ڕەهەندی زەینیان لاوازە. بۆچوونەکان لە تافی گەنجیدا بەردەوام لە خەمڵین و گۆڕاندان. تافیلاوەتی قۆناغی گەلێ گرنگی فکرە. لای زۆربەی هەرە زۆری بیرمەند و فەیلسوفەکانیش بناغی کار و بەرهەم و داهێنانەکانی تەمەنیانە. بۆیە تاوتوێکردن و پێداچوونەوە و بە قوڵی تێگەیشتنی بیر و هزرەکانت گەڕان بە دوای سەرچاوەکانی ئەو فەلسەفەی کە باوەڕت پێیەتی ئەرکێکی گرنگە و ڕێپێشان دەرتە بۆ تێگەیشتنی خۆڵتر و ڕاستتر. بەداخەوە زۆرینەی خەڵک زۆر دەماچگیرانە بەرگری لە بیر و بۆچوونەکانیانەکەن. ئەمەش دەرگای گەشە و پێشکەوتنیان لە ڕووداخە.
ئەوەی لە قۆناغی گەنجیدا کاریگەرە لە بواری فکریدا تەنیا فکر و بۆچوونەکانت نین بگرە چۆن تێیان دەڕوانی واتە چەند بە شەفافیەت و فرەڕەهەندیەوە و کراوەییەوە ڕەفتاریان لەگەڵ بکەی ئەوەندە خزمەت دەکەن و لە ئینسانیەتت نزیک دەکەنەوە بە پێچەوانەشەوە هەموو جۆرە دەمارگیریەک و تاک لە هەندێک لە بیرکردنەوەدا ئاکامی خراپی بەدواوەیە چونکە دەمارگیری لە کام فکر و ئایدۆلۆژیادا تەنانەت ئەگەر ئەو پەڕی ئینسانیش بێ هەمان ئایدۆلۆژیا و هەمان هەزر دەکا بە ئامڕازێکی ڕوخێنەری دژ بە مرۆڤایەتی زۆربەی ئایدۆلۆژیەکان ئینسانین و بۆ خزمەت و بەرژەوەندی مرۆڤ خوڵقێنراون بەڵام کە بە دەمارگیریەوە پیادەکرێن دەبن بە ئامڕازێکی ڕوخێنەر بۆ چەوسانەوەی مرۆڤ واش مەزانە سەرتاسەری ژیانت باوەڕت بە هەمان هەزر و بیری ئێستات دەبێ ڕەنگە لە قۆناغێکی تری ژیانتدا باوەڕت پێی نەمێنێ بۆ یەکراوەی و شەفافیت یارمەتی لە ینی زەینیتەدا کە لەگەڵ ڕۆح و دەروونتدا هاوتەریب گەشە بکە کەسی دەمارگیریش هەمیشە پەست و گومڕا و شەڕانگێز و ڕوخێنەر و نیگەتیڤە فکر و بۆچوونەکانیشی بەرە هەموو کەسێک دژ بە خۆیەتی ئەو کەسانە ئامادەن لەگەڵ هەموو کەسێکدا بە شەڕ بێن بەڵام گەورەترین شەڕیان لە ناوەوەی خۆیانە و لەگەڵ خودی خۆیانە کراوەی و شەفافیت هەردەم بەرەو پانتایەکی بیری نوێت دەبا و زەینت سەر لە نوێ گەنج دەکاتەوە ئەوەی کەسانی ترت پێقبوڵە و ئەوانیش تۆیان پێقبوڵە دەمارگیری و تەنیا خۆ بەڕازانی نیش بەرەو زیان و دۆڕاندن دەبا مادەم باسی بیرکردنەوە دەکەین تیشک دەخینە سەر ئەوەشی کە ئایا کام بیرکردنەوە نیگەتیڤە و کام بیرکردنەوە پۆزتیڤە بیرکردنەوە بە شێوەیەکی نیگەتیڤ سەلبی لە ئەنجامدا دەبێتە هۆی گیر و گرفت و کێشە و بێئومێدی و ئاڵۆزی دەرونی ئەمەش هەموو ڕێگر و کۆسپن لە ڕووی بیرکردنەوەی پۆزتیڤ و سوودبەخشدا کە سەرچاوی وزە و هێزە و شارڕێگەشە بۆ گەشەکردن و پێشکەوتنت وەکو گەنجێک بیرکردنەوەی نیگەتیڤ ڕێگە نادا بگەی بە ئامانجەکانت بگرە وات لەیەکە بێهیوا و بێ ئامانج و بێپڕۆژە بژی ئەگەر لەباری کۆمەڵایەتیشەوە بڕوانیتە کەسێکی پۆزتیڤ هەمیشە پێی شاد دەبین و حەز بە دۆستایەتی و هاریکاریەکەین بۆچی؟ چونکە مرۆڤی پۆزتیڤ نەکەر شادی و سینگ فراوانی و گەشتبینی بۆ خۆی و لە سنووری جیهانی خۆی دادابین کردووە بەڵکو ئەم هەست و نەستە جوان و ناسکانی خۆی بە چواردەوردا پەخش و بڵاو دەکات وامان لێکە خۆشمان بێ و بە دیداری شاد بین لایەنە پۆزتیڤەکانی کەسانی پۆزتیڤ هەستی پۆزتیڤ لای کەسانی دەوروبەری خۆیان دروست دەکەن ئێمە بە خەڵکی پۆزتیڤ شاد دەبین چونکە هەمومان لە بنەڕەتدا سوراغی شادی و بەختەوەریەکەین و لای ئەو کەسانە پێی دەگەین خاوەنی بیرکردنەوەی خراپ و نێگەتیڤ هەرتەواو بە پێچەوانە هەڵسوکەوت دەکا پانتایی ژیان لای تەسکە و بە کۆسپ و لەمپەر تەنراوە نێگەتیڤ و ڕەشبینە جا بەخۆی بزانێ یان نەزانێ دەوروبەریشی توش دەکا و تروسکایی هیوا و شادیان لەلا خامۆش دەکا هەرچی مرۆڤی پۆزتیڤە کۆسپ و لەمپەر بەری پێ ناگرێ هەڵبەتە واقع بێ کۆسپ و کێشە نییە لەلای بەڵام هاوکات لە ینی ڕووناکی ژیان و دیاری و دەستکەوتەکانی سروش دەکات بە بەڵگە و مۆتیڤی داهێنان و ژیانێکی بەختەوەر لە کاتێکدا دید و جیهانبینی نیگەتیڤانە هیچ تروسکایی و ڕووناکیەک بۆ پێشکەوتن و ئەگەری بەدیهێنانی خەون و ئەرەزوەکانمان ناهێڵێتەوە نووسەرێکی نەرویجی کە ناوی بیۆرن ڕێنگۆمە ئەم مەسەلەی بەم شێوەیە ئاسان کردوێتەوە هەر کاتێک پەنجە بە سویچی ڕووناکیدا بنیت و دایگیرسێنی واتە پەنجە بە سویچی گڵۆپەکەت دادنیت و ژوورەکەت ڕووناک دەکاتەوە کاتێک کە پۆزتیڤانە بیر دەکەیتەوە دەبینی چەند بە فراوانی توانای بێسنووری مێشک بەکاردێنی لە کاتێکدا بیرکردنەوەی نیگەتیڤانە دەرگە و پەنجەرەی مێشک و خەیاڵ و ئەندێشت لە ڕوودا داخا و سنوورێکی پۆڵاین بۆ مێشک و دەروون دەکێشێ فەلسفەی نوێی ئەم سەردەمە زۆر جەخت لەسەر بیرکردنەوەی پۆزتیڤانە کاتەوە چونکە دەرکەوتووە کە شارڕێگەیە بۆ گۆڕان و بۆ دەهێنان واتە بۆ جیهانێکی ئاسوودەتر و ژیانێکی بەختەوەرتر هەر بۆیە بیرمەندان و سایکۆلۆجەکان بۆ ئەمە بەستە میتۆدی جۆرا و جۆریان داهێناوە بناغەیەکی گرنگ هەیە دەڵێت چۆن بیر دەکەیتەوە ئاکامیش ئاوا دەبێت ئێستا باسی ئەوە دەکەین بێئومێدی بە شێوەیەکی گشتی ئاکامی بیرکردنەوەی نێگەتیڤە لە ئەوروپادا کە هەندێک ئەزمونم لە بواری کارکردن لەگەڵ گەنجدایە زۆر جار سرم لەوە سوڕ دەمێنێ کە گەنجێک دەیەوێت کارێک بکە خەونێکی هەیە و دەیەوێ بهێنێتە دی هەرچەندە هەموو مەرجەکانی سەرکەوتنیشی بۆ ڕەخساوە بەڵام دەڵێت ناتوانم باوەڕ ناکەم سەر بکەوم من دەپرسم چی ڕێگرە ئەو دەڵێت هیچ
دەڵێم ئەی کێشە چییە؟ دەڵێت دەترسم سەر نەکەوم. دەڵێم ئەگەر هیچ کێشەیەکت نەبێ تەنیا لە حاڵەتێکدا سەر ناکەوی کە دەست پێ نەکەی. ئەم گەنجە خۆی پێی وایە کێشەی هەیە، کۆسپ و ڕێگر لە بەردەم خۆی دادانێ. لێرەدا کەواتە بەڕاستی کێشەی هەیە. پاش ماوەیەک بینیمەوە قوتابی بوو لەو کۆلێژێک کە خەونی پێوای بینی، گەلێک شاد و بەختەوەر بوو. لێم پرسی ئەی ئێستا چۆنی؟ وتی هەموو شتێک زۆر باشە. وتم ئەی کێشەکانت چیان لێهات؟ وتی هیچ کێشەیەکم نییە، هەر هەمان گەنج پێی وایە ئێستا کێشەی نییە. بەڕاستی ئێستا کێشەی نییە، چونکە بۆی دەرکەوت کە ڕێگر و کێشەکان هیچیان ڕاستەقینە نەبوون. لە واقعدا هیچ کێشەیەک لە ئارادا نییە، کێشەکان تەنیا لە بیر و خەیاڵی ئەو دەهەبوون و هەر خۆی بۆ خۆی دروستی کردوون. ئەمجا بزانە باوەڕ بەخۆ نەبوونیش چەند پەیوەندی بە بیرکردنەوەی پۆزەتیڤانەوە هەیە. ڕاستیەکەی باوەڕ بەخۆ نەبوونیش هەرزادەی دیدی نیگەتیڤانەیە بۆ ژیان. کێشە یان بارودۆخێکی نوێ. لە نووسینێکدا خوێندومەتەوە کە کێشە و گیرۆگرفت نییە، ئەوەی هەیە بارودۆخێکی نوێیە. بارودۆخێک کە لە بارودۆخی پێشوو سەختتر و نەگونجاوترە، بارودۆخێک کە پێی ڕانەهاتووی. بەڵام ئەگەر بە شێوەیەک مامەڵەی لەگەڵدا بکەی کە بەڕاستی کێشە و گرفت نییە، تەنیا بارودۆخەکە بە جۆرێکی ترە، زووتر چارەسەری دەکەیت و نابێتە کۆسب لە ڕێگەی گەشە و بەردەوامبوونتدا. ئێمەوە ڕاهاتوین کێشە بچووکەکان کە بە بەراورد لەگەڵ هۆکارەکانی بەختەوەری و شادی هەر زۆر کەمن، گەورەیان بکەینەوە و زۆر لە قەواری خۆیان گەورەتر من. دیسانەوە پەنا دەبەمە بەر ئۆشۆ کە دەڵێ هەر بە ئەزمموی شخصی خۆم بۆم دەرکەوتووە کە ژیان لە 1990 بریتیە لە بەختەوەری، تەنیا 1 لە 100 ئازار و ناخۆشیە. بەڵام ژیانی زۆربەی بەشەر بریتیە لە 99 لە 100 ئازار و 1 لە 100 بەختەوەری. بۆیە تا بۆ دەکرێت چێژ لە ژیان و شادی و لایەنی پۆزەتیڤ و گوڵ و کەنارە زیوینەکانی هەورە تاریکەکان ببینە. بیرکردنەوەی نیگەتیڤانە گەورەترین کۆسپە. خۆ ئەگەر ئەم دەرەنجامە بە شێوەیەکی تردا بڕێژین دەڵێن بیرکردنەوەی نیگەتیڤانە گەورەترین کۆسپە لە ڕووی ئەوەی کە خودی خۆت بیت و کەسێکی تر نەبی. چونکە ئەم بیرکردنەوەی کۆسب لە ڕێگەی پەیوەندی و کۆنتاکت لەگەڵ خودی خۆت، ئەوەی کە لێ ناگەڕێ لێرە و لە ئێستادا بژی، زیاتر لە ڕابردوودا دەژیت و هەڵپە و تەقەلای ئایندەتە، بەمە ژوێنەیەکی سەختە و بەمە ژوێنەیەکی ساختە و مۆزیفی خۆت لەلات دروست دەکات کە لەگەڵ ڕاستی تۆدا ناگونجێ. مرۆڤ کە دێتە ئەم دنیایەوە داهێنەر و پۆزەتیڤ و ڕووناکبینە. هەموو کەسێک بە منداڵی داهێنەرە، هیچ منداڵێک ڕەشبین نییە. ئێمە هەموو پاشتر دەشێوێنرین و گۆڕانی خراپمان بەسەردادێ. خێزان و قوتابخانە و دەستگاکانی تر کاریگەری سەلبی لەسەر دەروون و کەسایەتیمان بەجێ دەهێڵن. دایەنان و ئەفراندن و بەشداریکردن و گیانی هاریکاریمان لەم جیهانەدا تا دێت کەمتر دەبێتەوە. هۆکاری ئەوەش دەگەڕێتەوە بۆ بیرکردنەوەی نیگەتیڤانەمان کە پەیتا پەیتا بۆ چوون و تێڕامان و هەزر وێنەی ڕەش و تەڵخی ژیانمان نادروست دەکا. ئەم بۆ چوونانت بگۆڕا خۆت و جیهانیشت دەگۆڕێن. ئەوەی کە دەبێ بیگۆڕیت بیر و بۆچوونەکانتە سەبارەت بە خۆت و بە جیهان. کەواتە گەیشتینە ئەو ڕاستیەی کە چەند پۆزەتیڤانە بیر بکەیتەوە ئەوەندە زووتر دەگەیتە مەبەست. ئێستا باسی ئەمەتان بۆ دەکەین. چەند پۆزەتیڤانە بیر بکەیتەوە ئەوەندە زووتر دەگەیتە مەبەست. ئەوەندە کاتت کەمتر بە فیڕۆ دەچێت و تەمەنی گەنجی و تەندروستی و بەختەوەریت درێژتر دەبێتەوە. کە پۆزەتیڤانە بیر دەکەیتەوە بە ئاسانی مەبەست و ئامانجەکانی گەنجیت دەستنیشانەکەی، ڕۆژ لە دوای ڕۆژیش لە سەرچاوی وزە و شەوقی ژیان نزیک دەبیتەوە. ئەگەر بتەوێت خەڵک بەرز هەڵ بسەنگێن و نرخ و بەهات بزانن و خۆشیان بوێی، دەبێت جارێ پێش هەموو شتێک خۆت خۆش بوێ، نەک بە مانای خۆپەرستی، چونکە خۆپەرستی لە ئاکامی دیدی ڕەشبینانە و نیگەتیڤانە دێتەکایەوە. بەڵام بەو مانایی کە نابێ بۆ چوون و وێنەی خراپ دەربارەی خۆت دروست بکەی، دەبێ خۆتت پێ باش بێ وەکەوەی کە هەیت، هەوڵ بدا ئەو سیفەت و تایبەتمەندیە پۆزەتیڤ و گەشانەی خۆت بدۆزیتەوە. بە ئەمان شێوەش ئەو لایەنانەی کە نیگەتیڤن یان زۆر بەدڵت نین قبولیان بکە و باوەڕت بەو هەبێت کە دەکرێت دواتر بیان گۆڕی. بۆ مرۆڤی پۆزەتیڤ ژیان هەمیشە ئێستایە، هیچ شتێک کاتی بەسەر نەچووە و هیچ دەستپێکێک درەنگتر نییە. تاکوچرای ژیان خامۆش دەبێ. هەر لەم دیدەوە بوێری و جورئەت و ئازایەتی دەردەکەوێت، چونکە باوەڕی بە گۆڕان هەیە. گۆڕان یاسا و دەستوری گردوونە. ئەو کەسەی جورئەتی قبولکردنی یاساکانی گۆڕانیە بێ هەمیشە براوەیە و هیچ شتێک نادۆڕێنێ. کێرکیگۆردی فەیلسوفی دانیمارکیاڵێ
ئەگەر بوێر بیت مانای ئەوەیە بۆ کاتێک جێی پێت دەدۆڕێنی، بەڵام ئەگەر نەوێر بیت تەواوی خۆت دۆڕاندووە. مرۆڤی پۆزتیڤ هەمیشە خۆی پێجوان و قۆزە، هەرچەندە جوانی فیزیکی مەبەست نییە. لێرەدا مەبەست جوانی ناوەیە، جوانی کەسایەتی و جوانی ڕۆحە، جوانیەکە لە هارمۆنیا و هاوسەنگی چوار ڕەهەندەکەوە هەڵدەقڵێ. جوانی ناوەی مرۆڤ لە جوانی فیزیکی گرنگتر و کاریگەرترە. خو ئەگەر هەر جوانێکی فیزیکی جوانی ناوەی لەگەڵدانە بێ، هەر بۆ چەند ساتێکی کورت سەرنجمان ڕادەکێشێت، پاشان لێی بێزارە بین. جوانی ناوە لە جەستەدا نییە، جوانەکە لە چاوەکانتەوەیە، لە دەم و چاوتەوەیە، لە جۆری بیرکردنەوە و بیر و بۆچوونەکانتەوەیە. جوانی لە شادیدایە، لە شخصەتی پۆزتیڤانەتەوە سەرهەڵدا و وەکو تەوژمی کارەبا دەگاتە دەروون و ڕۆحی خەڵکی دەوروبەرت. فەلسەفەی مرۆڤی پۆزتیڤ پتر لە فەلسەفەی کەسێکی هونەرمەند دەچێت. ئەگەر ڕاستیشت دەوێ هەموو کەسێکی پۆزتیڤ و ڕووناکبیر بۆ خۆی هونەرمەندە و هونەری چۆن بەختەوەرانە بژیم. ناوەڕۆکی ئەو هونەرەیە کە ئەو تێدا وەستا و کارامەیە. بیرکردنەوەی پۆزتیڤانە سەرچاوی بوێریە لەبەر چەند هۆیەک. دەوانە مرۆڤی پۆزتیڤ هەردەم لە ئێستاداژی نەڕابردوو ئازارەکانی ڕابردوو دەگرێت بە کۆڵەوە، نەخەمی ئایندەی دەیترسێنێ، تەنانەت پەیوەندیە بە ڕابردووە دەکا بە ئەزمونێکی سوودبەخش. ئەوەی کە ئەزمون و یادگاری سەرکەوتنەکانی لە هەر بوارێکدا بێ دەکات بە سەرچاوی ئیلهام و گەشەکردن. وێنەی پۆزتیڤانی خۆی باوەڕ و متمانەت بە خۆی و بەوەی کە مرۆڤێکی شایستەیە. مرۆڤی پۆزتیڤ کەسێکە وەک ئۆشۆی فەیلسوفی ڕۆحی هیندستان دەڵێ. پۆزتیڤ هەردەم بە پیری ژیانەوە دەچێ و باوەشی بووە کاتەوە. نیگەتیڤیش پشت لە ژیان دەکاو بە خەتاباری دەزانێ. پۆزتیڤ ژیان دەکات بە هێلانەی خۆشگوزەرانی، هەرچی مرۆڤی نیگەتیڤە ژیان دەکات بە زیندان. مرۆڤی پۆزتیڤ لە هاریکاری و کاری کۆڵێکتیڤدا باوەڕی بە توانای خۆی هەیە، خاوەن جورئەت و شەفافێتە لە بەشداریکردن لە پرۆژە و هەروەها لە مجازەفەکردن لە کاری هاوبەشی گەورە سەڵ ناکاتەوە. ئێستا دێنە سەر باسکردن لە فەنتازیا و خەیاڵ، چونکە فەنتازیا و خەیاڵ ڕۆڵێکی تایبەت و پەیوەندیکی باشی بە باسەکەمانەوە هەیە. خەیاڵ شۆڕژگێڕانەترین هێزی داهێنان و گۆڕانە. هەموو کەشف و داهێنانەکانی بواری هونەر و ئەدەب و زانست تەکنەلۆژیا دەگەڕێنەوە بۆ هێزی لە بنەهاتووی خەیاڵ. هەر خەیاڵیش وەکو پردێک لە نێوان ڕۆح و زەیندا دەبێ بە پرد و کاریگەری خۆی دەسەلمێنێ. ئەوانەی هەوڵی داهێنانی فڕۆکە و فڕینە نەدا بەوە وەڵامدرانەوە کە گوایە بۆ ئەوەی فڕۆکەیەک لە هەوادا بفڕێ دەبێت کێشی لە کێشی هەوا کەمتر بێ. ئەوجا فەرموو بزانە بە خەیاڵی داهێنەرانە مرۆڤ چی داهێنا. زۆر جار داهێنانی مەزن لە چەشنی داهێنانەکانی شەکسپیر و مۆزارت و باخ و بتهۆڤن یەکسەر گری ئەدرێت بە جیهانی ئەفسوناوی ڕۆحەوە. ئەمە بە پلەی یەکەم لەبەرەوەیە چونکە کەس لە نیەنی ئەم داهێنانە ناگاو بە پێی عەقڵ و مەنتیق قابل نییە بۆ تێگەیشتن. کەسێک گوتوویەتی باخ کە مۆسیقای لێدا بە 4 دەست پیانوێ ژەنی، دوانەکەی تر دەستی خوا بوون. ئەو کەسە بۆیە وای وتووە چونکە نەیتوانیوە لە نهێنی داهێنانەکانی باخ تێبگا. باخ خۆی بلیمەت بوو وەکو مۆزارت، بێتهۆڤن و میرهۆڵد و پیکاسۆ. باشە ئەگەر موعجیزە نەبێ کەس هەیە بۆ جۆرە بێئەندازەی باخ و مۆزارت پیانۆ لێ بدا، دەکرێت هەمانشت دەربارەی مۆزارت بگوترێ کە تەواوی سەمفۆنیایەکی بە پیانۆ بەبێ ئەوەی تەماشای نۆتە بکات دەیژەنی. لە وەڵامی خەڵکدا دەربارەی نۆتە دەستی بۆ سەری دەبرد و دەیگوت هەموو ئالێرەدایە، واتە لە مێشکیدایە. دیدی پۆزتیڤانی مۆزارت بۆ داهێنان و بۆ ژیان بەگشتی ئەوەندە لە هونەرەکەیدا یارمەتیەدا بەڕادەیە کە لەسەر مرگدا شاکاری خۆی بنووسێ و تا مردن بۆ 1 سات کۆڵ نەدا. بیرکردنەوەی پۆزتیڤانە خەیاڵ و ئەندێشەمان دەوڵەمەند و فراوان دەکات، زەینمان بە ڕۆحمانەوە گرێدا، بەرهەمی گەورە و داهێنانی جیا هەڵکەوتووی لێوەشێتەوە. بە پێچەوانەشەوە بیری نێگەتیڤ خەیاڵ و فەنتازیامان لە کار دەخاو، ئەندێشەمان ئیفلیجەکە. کە خەیاڵ و فەنتازیا ئەکتیڤەکەین، سەرچاوەکانی داهێنانمان سەر لە نوێ جۆشە دەین. ئەو سەرچاوانە ئەزمموی تەمەنمان لە داهێنان و خوڵقاندن، بەو پێی کە هەموو قۆناغێکی تەمەن سەرچاوێکی تایبەتی هەیە لە داهێناندا. جا ئەگەر ئەو داهێنانە ئەنجام درابێ یان هەروەکو خۆی لە چوارچەوەی هێزر و تێڕامان مابێتەوە، لە ڕێگەی خەیاڵەوە دیسانەوە لەدایک دەبێتەوە. ئەگەری بەدیهێنانی دێتەوە گۆڕێ، هەر بۆ نمونە نووسین کە خۆی پرۆسەیەکی داهێنرانەیە.
ئەگەر وەکو ئەرک جێبەجێ نەکرێت دەبێت هۆی بەسەرکردنەوەی داهێنانەکانی جارانمان ئەوانە کە لە مناڵیدا پەیمان پێ بردوون و ئێستا لە دەستمانداون هەندێک جار کە دەربارەی ڕابردوومان دەنووسین سەر لە نوێ لەگەڵ خەونەکانی منداڵیمان ئاشنا دەبینەوە داهێنانی سەردەمێکی تەمەنمان لەلا سەرەڵداتەوە کە دەبن بە ئیلهام بۆ ئێستامان خۆ ئەگەر خەیاڵمان بەهێزتر بکەین زیاتر ئیلهام لە منداڵیمان وەرەگرین کە هەمیشە قۆناغێکی گرنگە بۆ داهێنان داهێنەران منداڵی خۆیان بە سەرچاوەیەکی گرنگ دەزانن بۆ ئەفراندن و داهێنانەکانیان خۆشەویستان دڵنیام کتێبەکە بەگشتی و ئەم بەشی بەتایبەتی کە باس لە ئەفسون و فەلسەفەی سەرکەوتن و داهێنانەکانی بلیمەتەکان دەکا چێژی تایبەتی خۆی هەیە نیگەرکێشێکی ئەمریکایی دەڵێ بۆ من وێنەکردن وەکو مێژوویەک وایە کە فەنتازیات دەبزوێنێت و ڕۆح لەگەڵ خۆی دەبا بۆ جێگەیەک کە پڕە لە چاوەڕوانی و سەرسامی و چێژ داهێنان زادەی خەیاڵ و فەنتازیایە بە هەمان شێوەش لە ڕێگەی داهێنانەوە دەتوانین خەیاڵمان پەروەردە بکەین و کەی بمانەوێت چالاکی بکەین ئەکتیڤکردنی خەیاڵ دەکرێت بە ئاسانترین و سادەترین میتۆد بهێنرێتە دی نەکەرەوەندا بگرە چەندە میتۆدی چالاکردنی خەیاڵ ئاسان و بێگرێ و گۆڵ بێ ئەوەندە خەیاڵمان زووتر و بەهێزتر دەکەوێتە گەڕ بابیرکردنەوەکەت لە داهێنان لە ئاستی شتی زۆر بچووکدا بێ لە ئاستی شتگەلێکدا بێ کە پێت ئەنجام بدرێ کە هێنانەدی لە ئاستی تواناتدا بێ بە ئاسانی ئەم داهێنانە شادت بکە ئەگەر ئارەزووی مۆسیقا دەکەیت و دەتەوێت ببیت بە مۆسیقاژن بیر لەوە مەکەرەوە یەکسەر ببی بە باخ یان بە موزارت ئەگەر ئارەزووی نووسین دەکەیت و حەز دەکەی ببی بە نووسەر یەکسەر بیر لەوە مەکەوە ببی بە شەکسپیر یان بەنالی ئەمە داهێنانت لەلا سەخت دەکا گرنگ ئەوەیە تۆ مۆسیقایان نووسین بکەیت بە داهێنان بۆ خۆت لەوەش گرنگترەوەیە دەست پێ بکەیت بایەق بەو شتە بدە کە ڕاددەکێشێ و ناخت جۆشەدا ئەو شتەی کە لە مۆسیقادا ساحیرانەی و بە کەس ڕاوە ناکرێ کە دوای ئەو سیحرە کەوتیت هەستی داهێنانت هەموو بوونت داگیر دەکا پاشان دەردەکەوێت کە تۆ لەکوێ دەنیشیتەوە داهێنان ئەو شتە بچووکانەی کە شادمانەکەن هەندێک جار داهێنانەکانمان لە چوارچەوەی ئارەزوویەکی بچووک و ناسکن لە پاڵشتی زۆر سەرەکیدا ئەنجامیان ئەدەین و دڵمان پیان خۆش دەبێ و دەبنە مایی شادیمان ئەم جۆرە داهێنانە گەلێ گرنگن و هەرگیز ناشێت بە چاوێکی نزم و بێبایەق تەماشایان بکەین چونکە هەر ئەمانن کە ژیانمان دەکەنە بەهەشت و لە دۆزەخی ئەرک و ناچاریمان دوورەخەنەوە ڕاستە ئەمانە بە قەوارەی هونەری بچووکن بەڵام بەمانە گەلێک گەورن و ڕۆڵی زۆر گرنگ دەگێڕن جۆلیا کامیرۆن نووسەری ئەمریکای و پسپۆڕی بواری داهێنان بەم جۆرە داهێنانە کە ئارەزومەندان دەڵێ قازانجی شاراوە ئەو پێی وایە کە ئەم داهێنانە بچووکانە مێشکمان بەرەو داهێنانی مەزن پەروەردەکەن و دەبنە هۆی ئەوەی کە لە داهاتوودا ئاکامی گەورەیان لێ بکەوێتەوە بوونی داهێنانێکی تر وەکو ئارەزوویەک لە تەنیشتکاری خۆتدا تەنانەت ئەگەر کارەکەت داهێنەرە نەژبێ یارمەتی دەدا کە داهێنانی نوێ بە ئەنجام بگەێنی من بەش بە حاڵی خۆم کە شانۆنامەیەک دەردەهێنم ئەو ماوەیە کەمتر بیری لەکەمەوە و پترگوێ لە مۆسیقاگرم و شعرە خوێنمەوە و تەماشای ئەلبومی تابلۆی جۆرا و جۆرەکەم و تەماشای فیلمەکەم ئەمانن کە دەبنە سەرچاوی ئیلهامی ڕاستەقینەی هونەری دەرهێنەر لە هەمان کاتیشدا خەیاڵم ئەکتیڤ ئەکەن و وام لێیەکەن هەست بە ئارامی و ئاسوودەی بکەم کە ئەمە بنکەی تەواوی داهێنانە مێشکی پەست و ناخی سست و جەستەی ئاڵۆز ناتوانێ داهێنان کە بابینە باسکردن لەسەر ڕەهەندی هەست و نەست ئەم ڕەهەندە خۆی لە خۆیدا دەکاتە پلە و ڕادەی پەیوەندی لە ڕێگەی هەست و نەستەوە بە کەسانی تر و بە جیهانەوە هەست و ئەحساسمان پێبندن بە باری زەینی و ڕۆحیمانەوە هەر پەیوەندیەکمان بە کەسێکی ترەوە لەسەر بناغی هەستەوە دروست بێ کارێکی گەورە دەکاتە سەر ژیانمان و مانای ئەو ژیانە جێگەی خەبارودۆخی ژیانی ئەم سەردەمەمان و مەرجەکانی ژیان و پێداویستی مادی ڕۆژانە کارێکی ئەوتۆی کردووە کە کەم بایەق بە هەست و ئەحساسی خۆمان و خەڵکی تر بدەین ئەمەش بۆ خۆی کاریگەریەکی خراپ دەکاتە سەر هەموو ڕەهەندەکانی دیکە چونکە ئەم هەستە ڕاستەقینەکانمان کە بەڵگەی ئینسانیەتمانن کە جوان و ناسکن بایەخیان پێنادرێت و لە ناخماندا پەنگ دەخۆنەوە و ئاراستەی ئەو کەسانە ناکرێن کە چاوەڕێی خۆشەویستین لێمانەوە هەر بۆیە تەنیایی و گۆشەگیری و نەهامەتی و خۆکوشتن و بێئومێدی لە کۆمەلگای تەکنۆلۆژیادا زۆر تەشەنەی کردووە لە نێوان هەستەکانیشدا هەستی پۆزەتیڤ و هەستی نێگەتیڤەیە هەستەکانمان هەروەکو ڕەهەندی زەینی دوو جۆرن پۆزەتیڤ و نێگەتیڤ پەروەردەکردن و بە پوختی ڕاگررتنی هەستە پۆزەتیڤەکانمان وەکو خۆشەویستی بەزەیی هاوخەمی لێبوردن
سۆز و پەیوەندیمان بە کەسانی دەوروبەر و بە جیهان پتەوترەکە. لەسەر ئاستی تاکە کەسیش وامان لێکە هەست بە خۆشەویستی ئینسان و ئینسانیەت بکەین. هەستە نیگەتیڤەکان وەکو ڕکوکینە و تووڕێی و بێئومێدی و ترس و تۆڵە و هەتا دوای ئەمانەش وەکو بیرروبۆچوونی نیگەتیڤ ڕێگرن لە پێش گەشەوە پێشکەوتندا. لەنێو ئەم هەستانەدا ڕکوکینە و هەستی تۆڵەسەندن لە هیچ بارودۆخێکدا باش نییە، چونکە ئەم دووەستە زیان بە خۆت و بە کەسانی تر دەگەێنێ و دەبنە کۆسب لە نێوان تۆ و جیهاندا کە پێدەخینە ناو جیهانی گەنجیەوە. هەست و شعورمان گەلێک گۆڕانی گەورەی بەسەردادێ. گرنگەوەیە ئاگداری ئەو گۆڕانە نەبین پێداچوونەوە و تاوتوێکردنی هەستەکانمان کارێکی بێ ئەندازە گرنگە. هەستی ئینسانی وەکو باخچەیەک وایە، دەبێ بەردەوام پاکژی بکەیتەوە. پاکژی بکەیتەوە لە هەست و ئەحساسی ڕەش و نیگەتیڤ لەو ئەحساسانە کە ڕوخێنەرن وەکو ڕکوکینە و حەسادەت و ئیرەی بردن و تۆڵە و تووڕێی، چونکە لەوە ئاسانتر نییە ئەم هەستانە ژیانی گەنجێک بڕوخێنن کە لە سەرەتای تەمەنی بەختەوەری و داهێنان و خۆڵقاندنە. ڕەنگە هەندێک جار پاکانە بۆ تووڕەبوون بکرێ و دەکرێت تا ڕادەیەک پۆزتیڤ بێ، بەتایبەت کە شێوەی ناڕازایی بەرامبەر بەستەم و بێدادی و گەندەڵی و جەنگ و کوشتار وەردەگرێ. بەڵام ڕکوکینە و حەسادەت وەکو پێشتریش وتم بە هیچ شێوەیەک باش نین و هەمیشە نیگەتیڤن. ئەگەر لە نێوان خەمباری و تووڕەبووندا هەڵی بژێری چاکتر وایە تووڕەبوون هەڵبژێری، چونکە خەمباری شێوەیەکی نیگەتیڤی تووڕەبوونە. میتۆدێکمان پێویستە دژ بە هەستی خراپ. لە ناخی هەر یەکێک لە ئێمە داهێنەرێک هەیە. ئەو داهێنەرە خۆمانین بە منداڵی و ئەو داهێنەرە خۆمانین بە منداڵی و هەروەکو منداڵیش دەمێنێتەوە تا دێت بربەست و ئاستەنگ ڕێگرێ دەگرن و سەرکوتیەکەن. ئەگەر بمانەوێ داهێنەر بین دەبێت ڕێگە بۆ ئەو منداڵانی ناخمان خۆش بکەین و لی گەڕێن بۆ خۆی جارێکی تر بکەوێتە یاری و گڕووگاڵ. ئەم منداڵە داهێنەرە نابێت زۆر سەرزنشت بکرێت و سەرکوت بکرێت. چ داهێنانێک کە پەنای بۆ دەبیت هەرچەندە بچووک بێت دەبێت بە گرنگی بزانی، دەبێت ئەوە بزانی کە هەڵە دەکەیت و ئەمەش شتێکی ڕەوایە. هەستی خۆ بە تاوان بارزانین و گازندە لە خۆکردن و ڕەخنە لە خۆگرتن داهێنانی ئەو منداڵە زیندە بە چاڵەکە. دەبێت هەستی پۆزتیڤانی لەگەڵدا بەکار بهێنین. هەستی پۆزتیڤانی وەکو خۆشەویستی و سۆز و بەزەی و دڵدانەوە و هاریکاری. لە هەموو شتێکیش گرنگتر ئەوەیە کە نابێت لەگەڵ کەسی تردا بەراوردی بکەیت یان داهێنانەکەی لەگەڵ داهێنانێکی کەسێکی تردا بەراورد بکەیت، لێی تۆڕەبی و لە خۆت بیتۆرێنی. ئەم هەستە ڕەش و نیگەتیڤانە کۆسپ و بربەست لە پێش ئەو منداڵە داهێنەرەدا دروستەکە. مەمەستمان منداڵەکەی ناو ناخی خۆتە. داهێنانی یەکەمت گەلێک گرنگە، دەبێت زۆر بە بایەخ و بە سۆزەوە مامەڵی لەگەڵدا بکەیت. هەرچەندە سادە و بچووک خۆی بنوێنێ دەبێت بە سۆز و خۆشەویستیەوە تێی بڕوانی. وەکو پێشتریش باسمان کرد هەموو بیرروبۆچوونێکی نیگەتیڤ و ڕەش لە داهێنانمان دوورەخاتەوە، تەنانەت ئەگەر بەرهەمی داهێنەرانەمان زۆریش بێت و ئەکتیڤ بین. ئەو داهێنانە لە خۆشەویستی و شادیەوە لە دایک نەبووە، بۆیە تەنیا وەکو ڕواڵەت داهێنانە و لە ناخدا کارێکە بە زۆر کراوە. لە کاتێکدا داهێنان بەرهەمی خۆشەویستی و ئاسوودەیی ڕۆح و جەستە و زەینە، داهێنان تەنیا لە ئاکامی هەستی ناسک و ئینسانی و پۆزتیڤ دێتەکایەوە. هەر هەستی پۆزتیڤ و مرۆڤانە دەروونمان ساڕێژ دەکا و ڕێگە بربەست لە بەردەم کەناڵەکانی داهێنانی ئاوەڵا دەکا. جۆلیا کامیرۆن دەڵێ لە داهێناندا برینی کۆن ساڕێژ دەکەین نەک برینی نوێ دروست بکەین. هەڵاکردن پێویستە، پێ هەڵکەوتن ئاساییە، داهێنان کۆرپەیەکە و هەوڵەدات پێ بگرێ. ئەوەی ئێمە لە خۆمانی داواکەین ئەوەیە بەرەو پێشەوە بڕۆین نەک بێعیب و غەل و غەش بین. ئەگەر زۆر خاویان زۆر بەپە لە بڕۆین ئاکامەکەی خراپ دەبێت. ساڕێژکردن لە داهێناندا وەکو ڕاهێنانی پێش ڕاکردن وایە لە ڕاکردنی مارەسۆندا. ئێمە دەبێت 10 کیلۆمەتر بە خاوی بڕۆین تاوەکو لە کۆتاییدا 1 کیلۆمەتر بە خێرایی غار بدەین. ئێمە دەمانەوێت زیرەک بین، یەکەم بین. ئەگەر بتەوێ هەموو ئەمەش کتوب ڕوو یەکسەر بێ شتیوا هەرگیز ناکرێ. بۆیە کامیرۆن دەڵێ ئەگەر بتەوێ ببی بە داهێنەرێکی باش دەبێت ئامادە بیت ببی بە داهێنەرێکی خراپ. دەکرێت خۆمان لە بیرروبۆچوونی نێگەتیڤ بپارێزین. خراپترین هەست کە زۆر بە ئاسانی زەفەرمان پێبا هەستی دژ بە داهێنانە. ئەماستا هەستێکی شەرخواز و ڕۆخێنەرە، چونکە دژ بە سروشتە. سروشت لەسەر بناغی داهێنان ڕێک خراوە کە ژیان تێدا وزەیەکی داهێنەرانەیە. دەکرێت خۆمان لە سستی و تۆڕەیی ڕزگار بکەین، لەبری ئەوە شەفافێت و خۆشەویستی و بەزەی و لێبوردن هەڵبژێرین. ئەوجا دەبینیت کە ژیانی خۆت و خەڵک چۆن دەبێتە بەهشتێکی ڕەنگین، هەر نەبێت ناخت ئاسوودە و ئارام دەبێت. لە پەستی و گومڕایی و خۆ ئازاردان ڕزگارت دەکا. لەناوەوە شەر لەگەڵ خۆت ناکەیت و هەست بەوە دەکەیت کە هەستەکانت لەگەڵ سروشدا هاو ئاهنگن و دەبنە سەرچاوی وزە و تەوژمی بەتینی ژیان. استراتیژەکانی ژیان چەند ڕەهەندێکی گرنگ لە خۆ دەگرن.
یەکێک لەو ڕەهەندانش ڕەهەندی جەستەیە کە ئێستا باسی دەکەین. جەستەی مرۆڤ ڕەهەندی فیزیکیە کە هەر سێ ڕەهەندە نەبینراوەکەی تر وەکو وتمان دەگرێتە خۆ و لە هەمووشیان ئاشکراتر و ڕوونتر، هاوکاتیش بە درێژایی تەمەنێکی دوور و درێژ خزمەتیانەکە، تەنانەت کە دەنووی کە ڕۆحت خامۆشە کە هەستەکانت بێئاگەن زەینت لە پشودایە، جەستە هەمیشە کارت بووەکە، دڵت لێدا، خوێنت بەردەوام لە بزابدایە، سیەکانت هەناسەیەدەن، ڕێخۆڵەکانت گەدەت کارت بووەکەن. مێرلۆپۆنتی دەڵێ ئێمە خاوەنی جەستە نین، ئێمە خۆمان جەستەین، چونکە بەڕاستی جەستە لە ئادەمیزاد جیا ناکرێتەوە. هەر بۆیە بۆچوونەکەی مێرلۆپۆنتی ڕاستە، بەڵام ئەگەر لە ڕووی فەلسەفیەوە لێ قوڵ بینەوە بۆچوونێکە جێگەی گومانە و زۆر قسە هەڵەگرێ، چونکە هیچ پێگەیەک بە ڕۆح ناهێڵێتەوە و ئەگەر مردن ئەوە بێت کە ڕۆح جەستە بەجێ دەهێڵێ ئەو دەم جەستە تەنیا قاوغێکە و دەبێتەوە بە خۆڵ، بەڵام ڕۆح هەمیشە دەمێنێتەوە. بەڵام ئەم جەستەیە زمانی خۆی هەیە. زمانی جەستە گزارش لە هەر سێ ڕەهەندەکەی ترەکە، هەر بۆیە دەوترێت زمانی جەستە لە زمانی ئاخافتنمان ڕازگۆترە، چونکە بایەخ بە جەستەت بدەیت ئەوەندە زیاتر سوود بە ڕۆح و زەین و هەستەکانت دەگەیەنێ، چەندە بایەخ بە جەستەت بدەیت ئەوەندە زیاتر سوود بە ڕۆح و زەین و هەستەکانت دەگەیەنێ، کە جەستەت لە ڕووی تەندروستیەوە تەواو بوو، ڕۆحت ڕەوان دەبێ، زەینت ساف دەبێ، هەست بە بەردەوامی ژیانەکەی. بە پێچەوانەشەوە ئەگەر خاوەنی جەستەیەکی گەرژ و ڕانەهێنراوبی، ڕۆحت سست و زەینت ئیفلیج و هەستەکانی شست سست دەبن، ئەمان شێوە بۆچوون و بیرکردنەوە و خواستەکانت مۆرکێکی نێگەتیڤ و ڕەشبینانە وەردەگرن. وەکو گەنجێک گەلێک گرنگە بایەخ بە جەستت بدەیت و بەڕێک و پێکی و بەردەوام ڕای بهێنی، دەڵێم وەکو گەنجێک، چونکە جەستەی گەنج جەستەیەکە مەشق و ڕاهێنان قبول دەکا و ئەو فۆرمە وەردەگرێت کە لەسەری ڕای دێنین. جەستە لە گەنجیدا چۆنت بوێ ڕای دەهێنی، وەرزش و جوڵە ئەگەر لە گەنجیەوە جەستەتی پێڕابێنی ئەو ڕاهێنانە سەرتاپای تەمەنت دەگرێتەوە. اینجا کە دەچیتە ساڵەوە جەستت شکرانە بژێریت دەبێ و سوپاست دەکا بۆ ئەوەی کە لە ڕابردوودا بایەخت پێداوە. جێگەی داخە ئێمە بە شێوەیەکی گشتی زۆر کەم بایەخ بە جەستە دەین، بەدەگمەن لە پەیام و مەسیجەکانی تێگەین، بەدەگمەن دۆستی جەستەی خۆمانین، گەلێک کاری خراپ بەرامبەر بە جەستەمانەکەین، زۆر ماندوویەکەین کە ماندوو بوو نامانەوێ بزانین ماندووە، هەندێک جار جەستەمان نەخۆشە، بەڵام تا بە تەواوەتی پەکمان نەکەوێ نامانەوێت لە ئاماژەکانی تێبگەین و چارەسەری بکەین، زۆر دەخۆین و زۆر دەخۆینەوە، هەست بە سستی و تەمبەڵیەکەین، زۆر ستەمەکە خواردنەوەی زۆر و جگەرە کێشان و کێشان بەگشتی پانتایەکی فراوانی تەمەنی گەنجین داگیر بکە لە کاتێکدا کە دەبێت لە تاوێفی گەنجیدا پتر بایەخ بە جەستە بدرێ، چونکە جەستە لەو قۆناغەدا لە ترۆپکی جوانی و گەشەیدایە. لە هەمووی ستەمترەوەیە کە گەنجانی شانۆکار و قوتابیانی شانۆ کەرەستە و ئامێری داهێنانی خۆیان کە جەستەیانە بە خواردنەوە و جگەرە کێشان بشێوێنن. ئەم کارە ڕوخێنەرانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار دەکەنە سەر هەموو ڕەهەندەکانی تر، لەبەرەوە وەکو گەنج دەبێ بزانی کە جەستەت هەر خودی خۆتە، نابێت قەت لە بیری بکەی. هەرمۆنیا و هاو ئاهەنگی و خۆشەویستیت بۆ جەستەت هەرمۆنیا و هاو ئاهەنگیە لەگەڵ سروشت و بوونتدا. ئەگەر دژی جەستەی خۆت بیت و بایەخی پێنەدەی و بە تەنگیەوە نەیەی ئۆتۆماتیکیانە لە سروشت و بووندا بڕێ، ئەم دابرانە هارمۆنیای ناوت لەگەڵ جیهاندا دەشێوێنێ، هەستی خەمۆکی و ڕەشبینیت لا دروستەکە. هاوسەنگی و هاو ئاهەنگی ڕەهەندەکان هەموو ئەو ڕەهەندانی باسمان لێوەکردن گرنگن پشت گوێخستن و لە بیرکردنی هەرێکێکیان کاردانەوەی باشی نابێت. هەرچەندە زۆرینەی خەڵک ژیان وا دەبنە سەر کە زیاتر فریایەکێک یان دوان لەو ڕەهەندانە بکەون و بە گوێرەی پێویست بایەخیان پێ بدەن. بۆ نمونە ئەوانەی کە خۆیان بۆ کاری ئاینی تەرخانەکەن زۆر جەخت لەسەر ڕەهەندی ڕۆحی و ڕەهەندی زەینیەکەن، بەڵام ڕەهەندی جەستەیی فرامۆشەکەن. زۆربەی زۆری هونەرمەندان و نووسران بەگشتی هەردوو ڕەهەندی ڕۆحی و فیزیکی پشت گوێخن. وەرزشوانەکان بایەخێکی زۆر بە ڕەهەندی جەستەیەدن و بەلای ڕەهەندەکانی ڕۆح و زەیندا ناچن. مرۆڤی بەختەوەر ئەو کەسەیە کە بتوانێت ئاگاداری هەر چوار ڕەهەندەکەی خودی خۆی بێت و هاوسەنگی و هاو ئاهەنگی و هارمۆنیای چوار ڕەهەندەکە مرۆڤ دەگەینێتە کەناری ئاسوودەی و بەختەوەری وزە و دینامیکێت. کاریگەری ئاشنابوونت لەگەڵ خودی ڕاستەخینەی خۆتدا پاشتر لە پلەی وزەی ژیاندا دەردەکەوێت. وەڵامی پرسیارەکانت پاشتر لە هێزی لە بنهاتوی وزە و تواناتدا بەرجەستە ئەبێ. خۆ ئەگەر ئەم ئاشنایەتێت بۆ فەرەهەم نەبێ ژیانێکی نیگەتیڤ دەژێ، ژیانێکی بێتین و بێوزە، بێهێز و بێهیوا و مەبەست، بێئامانج واتە ژیانێکی بێ پرۆژە. ئێمە باسی ژیانێکی بێتین و بێوزەمان کرد. با بپرسین ئایا وزەی ژیان یانی چی؟ وزەی ژیان ئەو هێز و توانست و دینامیکێتەیە کە لە خودی خۆدایە پێویستی بە ئاکتیڤکردن و چالاکردنە. هەر خۆتە توانیە مەرکەج بەجێ بگەێنی، چونکە کەس ناتوانێت لە تۆ کارامەتر سەرچاوەکانی هێز و
توانست و وزەی ژیان لە ناخی تۆدا بدۆزێتەوە. پرسیارێک لە خۆت بکە تا چەند وێنەیەکی زیندوو کاریگەری خودی خۆت خوڵقاندووە، تا چەند توانیوتە وێنەی ئەم خودە زیندوو ئەکتیڤ بکەیت. لە ڕاستیدا هەر ئاراستەکردنی ئەم وزە و هێزەی ناوەتە کە دەبێتە مای کردار، بێبوون و وجودی ئەم وێنە پۆزتیڤ و ئەکتیڤەی خۆت کردار نایەت ئەنجام. ئەگەر تاوەکو ئێستا سەرچاوەکانی ئەم وزە و هێزت بۆ ساغ نەبوو بێتەوە، بە هیچ شێوەیەک ئەوە ناگەێنێ کە ژیانت بێ کانگای وزە و هێزە. مانای ئەوە نییە واقع و کۆمەلگا بێبوارن، مانای ئەوە نییە جیهان گۆڕەپانێکی وشک و برنگ و وێرانەیە و ئیدی هیچ بوارێکی کار و داهێنان و خۆسەلماندنی بۆ تۆ تێدا نییە. بەر لە هەموو شتێک گەیشتن بەم دەرەنجامانە ئەوە دەگەێنێ کە تۆ وزە و تواناکانی خۆت هێشتا بۆ ئاشکرا نەبوون، جارێ بۆت نەلواوە ئەم کەشفە بکەیت. لەوانەیە ڕێگەی هەڵات گرتی بێتە بەر، یان هەر لەوانەیە سوراخ و گەڕانت جارێت دەست پێ نەکرد بێ. دڵنیا بە هەتا پرۆسی ئەم سوراخ و گەڕانت دەست پێ نەکەی، جیهان هەر لەو خاکە وێرانەیە خۆی دەنوێنێ کە تۆ لای خۆت وێنات کردووە، واتە پاسیڤە، بێ ئیمکانیات و وشک و برینگە، هیچت پێ نابەخشێ. بوارەکانی ناسین و ئاشنابوونت بە منی ڕاستەقینەت وەکو یەکەم هەنگاو لە پەیوەندی و کۆنتاکتەوە دەست پێکا لەگەڵ خۆتدا سازیەکەی. بەڵام ئەم کۆنتاکتە زیاتر لە ڕێگەی دایلۆگەوە دروستە بێ. با بینە سەر دایلۆگ لەگەڵ خۆتدا. لە ژیانی ڕۆژانەماندا زۆر بەمان باس لە دایلۆگ و گرنگی دایلۆگ لەگەڵ یەکتردا دەکەین. ئەمە ڕاستە و فاکتەرێکی گرنگیشە بۆ ئەوەی هەست بکەین دیموکراتین و یەکدیمان قبوڵە، بەڵام لەو دایلۆگەش گرنگتر دایلۆگی خۆمانە لەگەڵ خۆماندا. لە تەکنیکی گێرانە و درامادا هەروها لە تەکنیکی چیرۆکیشدا ئەم تەرزە ئاخافتنە پێی دەوترێت مەنۆلۆگ. بەڵام هەرچەندە ئاخافتنەکە لە ناخی خۆت و دەرونی خۆتدایە، من لێرەدا هەروای بە باش دەزانم ناوی دیالۆگی لێ بنێم، چونکە قسە لەگەڵ خۆتدا دەکەیت و هەر خۆت خودی خۆت دەدوێنی، واتە تەنانەت لەم دۆخەشدا هەردوو لایەن بەشدارن، خۆت و خۆت. لە ڕاستیدا مەبەست لەم دیالۆگە دۆزینەوەی دەنگی ناوەیە، ئەو دەنگەی کە ڕاستەقینەیە دەنگی و خودی خۆتە. هەرچی دەنگی دەرەوەیە دەنگی کۆمەلگایە، دەنگی دابوونەریت و یاسا و ڕێسای کۆمەڵایەتی و بەرژەوەندی و دەستورەکانی ژیان و ڕێز و ئەتەکێتی ڕۆژانێ. دەنگی ناوەوە وەک نمونە خواست و پەیامەکانی دەنگی ناوەوە زۆر جار کپ دەکرێن، بەڵام ئاگدار بە هەر ئەو دەنگە دەنگی ڕاستەقینە تۆیە، هەر ئەو خۆی یەخت دەگرێ و بەسەردا زاڵە بێ، دوای هەر دەنگێکی تر بکەوی ڕەخنەت لێ دەگرێت و پاشان دوور نییە زۆر پەشیمان ببیتەوە. ئەرکی ئێمە ئەوەیە کە دوای ئەم دەنگە بکەوین و لە پەیامەکانی تێبگەین و تا بۆمان دەکرێت جێبەجێیان بکەین. قۆناغی گەنجی گرنگترین قۆناغی دەنگی ناوەتە، چونکە لێرەوە مەسەلەی شوناسنامە خۆی بەسەردا دەسەسپێنێ. پرسیارەکانی شوناسنامە لە قۆناغی هەرزەکاریدا سەرهەڵەدەن وەکو وێزگەیەک لە نێوان قۆناغی منداڵی و گەنجیدا، بەڵام لە گەنجیدا مەبەستی گەڵاڵەبوونی شوناسنامە دەبێت فراهەم بکرێت، چونکە گەورەبوون و کامڵبوونی لە دوایە. دەنگی ناوەی من لە منداڵیدا وای دەخواست ببم بە مۆسیقا ژەن، کەمانچەیەکی بچووکی بۆ خۆی کڕی. وای دەزانی هیچ جیاوازیەک نییە لە نێوان کەمانچەی بچووک و گەورە، ئەوەندە نەبێت پێیوا بوو کە لەبەر ئەوەی منداڵێکی بچووکە کەمانچەکەشی دەبێت بچووک بێ. دەنگی دەرەوە کۆمەلگا و دەوروبەر و ئەوانی تر لەگەڵ ئەوەدا نەبوون ببیت بە مۆسیقا ژەن، بەڵام تەنانەت لە تافی گەنجیدا کە کۆنتاکت و دایلۆگم لەگەڵ خۆمدا بەهێزتر بوون، دەنگی ڕاستەقینی ناوەوەم هەر دەهاتەوە سەر مۆسیقا. دواتر گەیشتمە جۆرە سازشێک، مۆسیقا لە شانۆدا کەرەستەی سەرەکیم بێ، بۆیە مۆسیقا لە کارەکانمدا ڕۆڵێکی گەورەی هەیە و بە بەردی بناغەوڕە هەندێکی سەرەکی کاری ڕێژیسۆری دادەنێم. لەم بارودۆخەدا زۆر جار بربەست و بەرگریمان لە دروست دەبێت. لەم بارودۆخەدا زۆر جار بربەست و بەرگریمان بۆ دروست دەبێت. بربەستەکان چین؟ مەترسی لە چی؟ لە دایلۆگ لەگەڵ خۆتدا کاتێک خواستەکانی خودی ڕاستەقینە دەدۆزیتەوە، تێدەگەی چی کۆسپ و لەمپەر و ڕێگرە لە بەردەم کرداردا، ئەو کۆسپانە لە شێوەی مەترسیدا خۆیان دەنوێنن. باشە مەترسی لە چی؟ مەترسی لە کردار، لە دەست پێک و دەست بەکاربوون، مەترسی لە پرۆژەی خۆسەلماندن و ئاکامی داهێنان. تازە درەنگە تەمەنی گەنجیم خەریکە بەسەر دەچێت، دەبوایە چەند ساڵێک بەر لە ئێستا دەستم پێکرد بە. ئەوەندە بەتوانە نیم تاوەکو ئەم کارم پێڵ سوڕێ، هەرگیز کاری وا بە من ئەنجام نادرێت. ئەمە خەون و هیوای منە، بەڵام لە نوشستی دەترسم. ئەمانە شێوای جۆرە و جۆری مەترسین، کام لەم دەنگانە دەناسیتەوە. هەرێکێک لە ئێمە دەنگێک لەم چەشنە دەناسێتەوە. ئەگەر باس لە خۆم بکەم و بەڕاشکاوی قسەت لەگەڵدا بکەم، دەڵێم هەندێک جار دەنگی یەکەم یەخەی دەگرتم، بەڵام خۆشبەختانە پەنا دەبمە بەر میتۆدی دایلۆگ لەگەڵ خودی خۆم کە منی ڕاستەقینەم ئاڵوودەی کردارە، مەستی داهێنان و ئەفراندنە، بەرەنگاربوونەوەی ئەم دەنگە بە کردار چارەسەرەکەم. خۆناسینت، ئاشنابوون و دایلۆگت لەگەڵ منی ڕاستەقینتدا هەموو ئەو گومانانت دەڕێنێتەوە، چونکە هاندەرتە بۆ داهێنان، بۆ کردار
کرداریش وەکو شکسپیر دەڵێ ڕەوان بێژە واتە بە زمانێکی ڕەوان دەدوێ و زانست دەسەلمێنێ و شای شایەد و بەڵگەکانە و هەمیشە بۆ پێشەوەت هان دەدا. ئازایەتی لەوەدایە خۆت بناسی. خۆناسین و پەیوەندی پتەوت بە خودی خۆتەوە گەورەترین ئازایەتیە. مرۆڤ کە لەگەڵ خۆیدا ئازا و بە جورئەت بوو ئیدی لەگەڵ هەموو کەسێکدا ئازا دەبێت چونکە پێویستی بە کێبڕکێ و خۆپەرستی و خۆسلماندنی ساختە و مزەیەف نییە. کاتێک کە دڵ و دەروونت لە ڕووی کردار و کاری داهێنەرانەدا ئاوەڵا دەکەی مانای ئەوەیە خۆت لە ترس ڕزگار کردووە. ئیتر تۆ ناترسی. مرۆڤی نەترس هەمیشە باوەش بۆ خۆشەویستی ئەکاتەوە. ئەوانەی کێبڕکیەکەن و ڕێگەی کردار و داهێنان لە کەسانی تر دەگرن و خۆپەرستن و حەز بە کەسانی تر ناکەن. لە حەقیقەتدا ئەوانە لەبەر مەترسیەکانی ناوەوەی خۆیان ئەو کاردانەوەیە دەنن ئەوەی ئەوان دەیکەن کار نییە کاردانەوەیە. مرۆڤی داهێنەر خوڵقێنەری کاری تایبەت بە خۆیەتی کارەکانی مۆرکی ڕەسەنایەتی و خۆیەتی پێوەیە و کاردانەوە و بەرکاری کەسانی تر نین. ئەم جورئەتە لە گەنجیدا لە هەموو قۆناغەکانی تر گرنگتر و پێویستترە چونکە وەکو مۆر وایە بۆ شوناسنامەکەت واتە بۆ کارەکانت کاریگەریەکی تەواو دەکاتە سەر هەڵبژاردن و بڕیارەکانت کەواتە بوێر بە ماسک ڕابماڵە. کەسانی دەوروبەر بناسە بە تایبەت ئەوانەی کە کاریان لەگەڵدا دەکەی هەروەکو چۆن ناسینی خۆت پێویستی بە بوێریە ناسینی خەڵکیش بە هەمان شێوە پێویستی بە ئازایەتیە. دەبێت بە جورئەتەوە مامەڵە لەگەڵ خەڵکی دەوروبەرت بکەیت و سەرنجەکانت تیژ و ژیرانە بن بەڕادەیە کە ڕووکەش ڕەت بکەنەوە و ئەو دیوی ماسک بخوێننەوە. ڕاستە لەم ئەرکەشدا پێویست بە شارەزای و ئەزمموی ژیانە بەڵام تۆ ناتوانانی ئەزمون و شارەزایی بەدەست بێنیت بێ ئەوەی خۆت و کەسانی دەوروبەرت بخەیتە ژێر مایکرۆسکۆپەوە. یەکێک لە ئەنجامەکانی بەوردی لە خەڵک تێگەیشتنەوەیە کە لە ئاکامدا بۆت دەردەکەوێت کە ئەو کارانەی کە خەڵک ئەنجامێنەدەن مەبەستەکانیان ئەو مەبەستانە نین کە دەریەخن بگرە مەبەستی تریان هەیە ئەو مەبەست. ئێستا قسە لەسەر تەمبەڵی یان ترسەکەین. خانمەنووسەری ئەمریکی جۆڵیا کامیرۆن پسپۆڕێکی بەناوبانگی داهێنانە پێ لەسەر ئەوە داگرێت کە ئەوەی ئێمە ناوی تەمبەڵی لێنین لە بنەڕەتدا ترسە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئاستەنگ و تەنگژەکان. کامیرۆن نازناوی مرۆڤی بە ئاستەنگ تەنرا و یان ڕێگە لێگیرا و لەو کەسانانێت کە ترس و مەترسی ڕێگەی داهێنانیان لێگرێ. مەترسیە و کەسانە بەپلە یەکەم مەترسیە لە سەر نەکەوتن و پاشان دابران لە دەوروبەر و خەڵکی تر چونکە ئەگەر بتەوێ ببی بە داهێنەرێکی ڕاستەقینە دەبێت زۆر جار بەرەنگاری دەوروبەر ببیتەوە و ڕوبەڕووی کەسانێکی نزیکی خۆت بوەستی. دایک و بابت و خزمانت مامۆستاکەت و دام و دەستگای فەرمی ئەمەش ئەو خۆشەویستانت لێت دەڕەنجێنێت و بۆ خۆی بەرەنگاریەکی سەختە. ڕەنگە کۆڵدان و دەست هەڵگرتن لە پرۆژەی داهێنانت ئاسانتر بێ. دایک و بابت هەمیشە خۆیان بە شکستە و دڵشکاو پیشەنەدەن کاتێک مناڵەکانیان لیان یاخێبن بێ ئەوەی گوێ بۆ بدەن کە یاخیبوون هەنگاوی یەکەمە بۆ خۆ دروستکردن و خۆسەلماندن بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە کە خۆشیان ڕەنگە لە سەردەمی لایەتیدا هەمان هەڵوێستیان بەرامبەر دایک و بابیان نوان دەبێ. خۆ ئەگەر بەرامبەر بە ناڕەزایی ئەوان کۆڵیان دابێت و ملکەچیان نوان دەبێ ئەوە بۆ خۆیان تاوەکو ئێستاش بریندار و دڵشکاون. یاخیبوونی تافیلاوێتی گرنگترین هەڵوێستی ژیانە. گرنگترین یاخیبوونە کە کار دەکاتە سەر سەرانسەری تەمەن و پرۆژەکانی ژیانت. یاخیبوونێک کە دەبێت تەواو پەیڕەوی استراتیژەکانی قۆناغی گەنجیت بکە واتە لەسەر کۆڵەکەی گۆڕان و داهێنان بنیاتی بنیت. ئەمەش زۆر جار بێمەترسی نییە. مەترسی ئەوەی نزیکترین کەسی خۆت لەدەست بدەیت. مەترسی ئەوەی ناچار بۆ یەکەم جار وەکولاوێک خێزانەکەت دایک و بابت و کەسانی خۆشەویستت بەجێبهێڵی و لەدەستیان بدەیت. خۆ ئەگەر یاخیبوون هەڵ نەبژێریت و ژیانێکی سست هەڵبژێری کە لەگەڵ خۆت خواست و ئارەزوەکانی خۆتدا نەگونجێ و تەنیا لەگەڵ دەوروبەرتدا بگونجێ ئەوە لەوانەیە لە هەموو تەمەنت پەنجەی پەشیمانی بگەزی و هەموو ساتێک بە خۆت بڵێ هەڵم کرد نەدەبوایە وا بکەم چونکە داهێنەران سەراپای تەمەنن سوراغی داهێنانەکانیان دەکەن و تاسەی خواستی داهێنەرانەیان دەکەن. ئەو خواستەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە هەنگاوی یەکەمی لاوێتیدا پێشێل و سەرکوت کرا ئەمە جگەلەوەی کە هەر داهێنانێک کە لە ناخت سەر هەڵەدا بۆ خۆی گەشەیەکی مرۆڤانەیە و تەنیا مڵکی خۆت نییە. بگرا مڵکی سروشت و دەوروبەرە کاتێکیش کە دەستی لێ هەڵدەگری برینێکی کاریگەر دەکەوێتە جەستەتەوە برینێک کە بە درێژایی تەمەن پێت ساڕێژ ناکرێ. بۆیە ئەگەر بتەوێ ئازابیت و پرۆژەی ژیانت بۆ جۆرە دابڕێژی کە خۆت ئارەزوت لێیە دەبێ ئازا و بوێربی دەنا دەبیت بە کۆپی دەوروبەرەکەت و بوونی خۆت و کەسایەتی و تایبەتمەندی خۆت لەدەسەدەی. ترسێکی ترمان لە هەنگاوی یەکەممان بەرەو داهێنان لەوەدایە کە دەمانەوێت کامڵ و پێرفێکت بین و دەترسین هەڵە بکەین. ئەمەش ڕەنگە لای گەنجان یەکێک بێت لە کێشە گەورەکان
چەند گەنج بیت ئەوەندە دەتەوێت کامل بیت و هەڵە نەکەی لە کاتێکە کامەڵبوون هەردەم بەڕێوەیە و هێشتا نەهاتووە ڕاستەکەی ئەوەیە کە کاملبوون هەرگیز نایەت هەموو هەنگاوێک و هەموو ساتێکی تەمەنت ئەزمونێکی نوێیە کامەڵبوونت بە شێوەیەکی ڕێژەی پێدەبەخشێ تۆ ئەوەندەت لەسەرە کە بە شێوەیەکی ڕاستەقینە بژیت و لەگەڵ خۆتدا ڕاستگۆبی اینجا دەبینیت کە جەوهر و ماهیەتت چۆن ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو کاملبوون دەچێ دوای وێزگەشت مەرگە کە تێیدا ماهیەت کامل دەبێ چەندەش ترست لە هەڵەکردن نەبێ ئەوەندە ئەزمموی ژیانت دەوڵەمەند دەبێ و جەوهرت زیاتر گەشایەکە خۆ ئەگەر بتەوێ ڕێگە چارەسەرێک بۆ مەترسیەکانت بدۆزیتەوە پێم وایە چاکتر وایە سەرەتا بە پەیژەیەکی کورتتردا هەڵزنیت چونکە وەکو کامیرۆن دەڵێ ئەگەر بتەوێ ببی بە هونەرمەندێکی گەورە دەبێ بە پەیژەیەکی گەورەدا سەرکەوی ئەمەش مەترسی گەورەت لەلا دروست دەکا ترس لە پرۆژەی گەورە هانتەدا کە پرۆژەکەت دوا بخەی هەرم دواخستنە تەمبەڵی و سستیت لا دروست دەکا بۆی ئەگەر پلەی مەترسیەکە لە ڕادە بەدەرە چاکتر وایە هەر لە دەست پێکەوە پەلاماری پرۆژەیەکی گەورە نەدەی هەروەک کامیرۆن دەڵێ خۆناچارکردن بۆ ئەوەی شاکارێک بە ئەنجام بگەێنی کارەکەت ئەوەندە سەخت دەکا کە ناتوانانی هیچ بەدی بێنی بۆیە چاکتر وایە هێدی لەسەر خۆ هەنگاو بنێ وەکو ئەو دەڵێ وەکو منداڵ هەنگاو بنیت بەڵام لە هەموو قۆناغدا دەبێ پاداشتی سەرکەوتن و بەرەو پێشەوە چوونت بدەی و بۆ خۆت پێیشاد بیت و ڕێزی لێ بگری ئەگەر هەست دەکەیت بە تەنیا خۆت پرۆژەکەت پێڵ ناسوڕێ بەنابەرە بەر یارمەتیدانی کەسانی تر و داوای یارمەتیان لێ بکە نەکەر ئەوەندە ڕەنگە هانیان بدەیت و باوەڕیان پێبێنی کە لەگەڵتدا بەشدار بن ئەمە ئەگەر پرۆژەکانت بواری کاری هەرەوەزیت تێدا بێ داوای یارمەتی لە کەسانی دیکە بکە وەک چۆن پێویستە یارمەتی کەسانی تر بدەی ئاواش لە کاتی پێویستدا داوای یارمەتی بکەیت یارمەتیدانی کەسانی تر و هاریکاریکردنیان هونەرێکی گرنگە و دەبێ بەڕێزەوە تەماشای بکرێ بە ئەمان شێوەش داوای یارمەتی و ڕێنوێنی و ڕاوێژ و کۆمەک دەبێ بەرز بنرخێنرێ ئاسیاییەکان دەڵێن ترس یەک دەرمانی هەیە ئەویش خۆشەویستیە خۆشەویستی ترس دەڕەوێنێتەوە نەکەرەوەندە ئەگەر کەسێکت یان شتێکت تەواو خۆشویست ترس زەفرت پێنابە هەر بۆیە ئاشقانی ناوداستانەکان ڕێگای دوور و درێژی مەترسیدار دەگرنە بەر بێگوێدان بە هیچ ئاستەنگ و زیانێک لە کۆتاییشدا زاڵ دەبن بەسەر هەموو تەنگ و چەڵەمەیەک و سەر دەکەون و ئەگەر عاشق گیانیشی بەخت بکە ئەوە مانایەکی گەورە بە ژیانی دەبەخشێ و بۆ هەتاوەکو پاڵەوانی ناوداستانەکان ناو دەبرێ بەڵام لەگەڵ ئەمانشدا ڕۆژێک دێت هەر دەبێت دەست پێ بکەیت ڕۆژێک دێت دەبێت دەست پێ بکەیت و ئەوەی ئارەزوت لێ بە کردار بیسەلمێنی ڕۆژێک دێت خەونەکانت دەبن بە حەقیقەت تەنیا و ڕۆژە خەونەکانت ڕاستەقینن کە لە واقعدا دێنەدی لەو ڕۆژەدا خەونەکانت بە تەواوەتی دەبن بە بەشێک لە خودی ڕاستەقینەت خەونەکانت دەبنە پرۆژەی ژیانی خۆت تەنیا کاتێک کە ئەنجامیان نەدەی بەر لەوە تەنیا گوزارشتێکە لە دەروون و ئەندێشەتدا ڕەنگە لای چەندین کەسی تریش گوزەر بکەن هەر هەمان خەون گوزارشت لە ملیۆنەها کەس دەکا ئەو خەونانەی کە بەرجەستیان ناکەی نابنەهی تۆ بۆیە لە بیریان دەکەیت پاشماوەیەک هەر نازانی چۆن بوون و دەربارەی چی بوون بەڵام تۆ کە خەونی ڕاستەقینەی خۆت بە کردار بەرجەستە کرد ئەو دەمە دەیکەی بەهی خۆت و مۆری کەسایەتی خۆتی پێوانی گۆتێ دەڵێ خۆسەلماندن تەنیا بۆ دێتە ئەنجام کە بەرهەمت هەبێ و ڕێگەیەک بۆ سەلماندنی توانات بەرەقسێنی قۆناغی گەنجی قۆناغی چەکەرەکردن و کاکڵەکردنی تایبەتمەندێتی و جیا هەڵکەوتوویە خۆناسین لەم قۆناغدا بایەخێکی پتری هەیە چونکە تەنیا بە خۆناسین و بەوەی هەر خۆت بیت تایبەتمەندی خۆت دەسەلمێنی ئەگەر باوەڕت بەو ڕاستیە بکەین کە هەموو تاکێک کەسێکی تایبەتە و ناکرێەوە کەسێکی تر بێ لەوەش دەگەین کە ڕازگۆیی خۆت لەگەڵ خۆتدا تاکە ڕێگەیە بۆ گەیشتن بە تایبەتمەندی و جێ هەڵکەوتووی کە هەردوو لە ناو ناخی خۆتدا هەن و هەر لەوێشدا دەبێ بۆیان بگەڕی کەواتە لە هەموو ئەم باس و خواسانەدا ئەوەی زۆر گرنگە کردارە کردار فریدریک ئینگلز دەڵێ چەند گرامێک پراکتیک ئەوەندەی تەنێک تیۆری گرنگی هەیە گەنجێک لە ڕژیسۆری بەناوبانگی بەریتانی پیتەر برۆکی پرسیوە بەڕای ئێوە باشترین ڕێگە چییە بۆ کەسێک بێوێ ببێ بە ڕژیسۆر بروک لە وەڵامدا دەڵێت ئەوەیە دەست بەکاری درێنان بکەیت بۆ شانۆ ئەوەیە کە خۆت باوەڕ بهێنی بە خۆت کە ڕژیسۆری تو پاشان باوەڕ بە خەڵک و دەوروبەر بهێنیت کە ڕژیسۆریت ئەم بۆچوونە 100% تەواوە دیارە من نامەوێت لە ڕۆڵ و بایەخی کۆلێجەکانی شانۆ و دراما کەم بکەمەوە هەر نەبێت لەبەر ئەوەی خۆم چەند جارێک لەو کۆلێژانە خوێندومە و وەکو مامۆستا لەو بوارەدا کارەکەم بەڵام بێگومان بە کە کۆلێژ و زانکۆ پەیمانگە ناتوانێت کەسێکی بێبارە و بێتوانە بکات بە هونەرمەند
ئەو کەسەی دەرفەتی خوێندن و فێربوونی بۆ هەڵدەکەوێ دەبێت بە باشترین شێوە بیقۆزێتەوە و سوودی لێ ببینێ خۆ ئەگەر بەهرەدار بێت و ئالوودەی هونەر بێ ئەوە هەرمە پرسە هونەرمەندێکی گەلێ زەریفی لە دەرەچێت بەڵام مەرچەندە بخوێنیت و بە تیۆری خۆی جۆش بدا بە بێکردار نابێ بە ڕژیسۆر تەنیا لە کرداردا و بە کردار پێش دەکەوێ و پەرەدەستێنێ تەنیا لە کرداردا بارەی هونەرمەندەکە دەسەلمێنرێ هەروەها تەنیا لە کرداریشدا خود و کەرەستە و تەکنیکی هونەرمەندەکە گەشەکە وتەیەکی بەناوبانگی فرانکلین بنیامین هەیە دەڵێ بە شێوەیەکی باش بیکەلەوە باشترە بە شێوەیەکی باش قسەی لێوە بکەی هەمومان دەزانین قسەکردن باجی لەسەر نییە و گەلێک ئاسانە بەڵام کردار زمانی خەڵکی ڕاستەقینەیە لە داهێنان و ئەفراندندا هەر لەبەر ئەوەشە ژمارەی ڕێژەسوارانی چەنەباز بە بەراورد لەگەڵ ئەوانەی کە بە فعلی کارەکەن گەلێک زۆرە بتەوێت شتێک بکەی و ئەنجامی لێ بکەوێتەوە ئەگەر لە خەڵکی ئینگلیز بپرسی زۆر جار وەڵامت ئەدەنەوە بیکە و تەواو واتە بە ئینگلیزیەکەی just do it ئێستا دەپرسین دەست پێ بکەم یان نا دەست پێ بکەم یان نا چی بڕیاردەرە جۆزیف کامپێڵی پسپۆر لە میتۆلۆجیادا دەڵێ تەنیا دوای تاسەی خۆت بکەوە واتە دوای سۆزی دڵی خۆت بکەوە پلەی حەماسەت و دڵگەرمی خۆت تاکە پێوەرە بۆ دەست بەکاربوونت و بەردەوامبوونت پاشانیش بۆ گەیشتن بە ئاکام سەرنجت بۆ ئەوە ڕادەکێشم کە دەڵێم بۆ گەیشتن بە ئاکام ناڵێم بۆ سەرکەوتن چونکە هەموو ئاکامێک کە پێی بگەیت و دەرەنجامێک بۆت بسەلمێ ئەوە خۆی لە خۆیدا ئاکامێکی باشە گرنگ نییە سەرکەوتن بێت یان نوشستی بێ سەرکەوتن لەوەدایە ئەو کارە بکەیت و ئەنجام بەدەست بێنی ئەنجام یان سەرکەوتنە یان نوشستیە بە پێچوانەوە هەندێک نوشستی هەن لە سەرکەوتن گرنگترن چونکە دەرس و پند و مانای گەورەی لە دوایە بۆ گەنج گەلێ گرنگە لە نوشستی نەترسێ چونکە ئەوەی لە نوشستیدا فێریە بین لە سەرکەوتندا فێری نابین بە پێچوانەوە سەرکەوتن ئەگەر گۆڕانی تر و ئەزمموی نوێی لە دووانە بێ تەمبەڵ و سستمانەکە زۆر ڕۆحی مەترسی و تەمبەڵی و ئیسراحەتمان لە دروستەکە ئاسوودەی و مسۆگەری ژیانمان بۆ زامنەکە ئەمەش خۆی لە خۆیدا مرۆڤ بەرەو دەبەنگی و گەلۆریە بە چونکە ڕێچکەی نوێ و ئەزمموی نوێ و تاقیکردنەوەی نوێیان بەلاوە مجازەفەیە زۆربەی ئەوانەی کە نوشستیەکانیان مەزنن خۆشیان لە مێژوودا وەکو مەزن ناو دەبرێن مایرهۆڵد ڕیژسۆری گەورەی ئەم جیهانە دەڵێ من ئەوەندە شانازی بە نوشستیەکانمەوە دەکەم ئەوەندە شانازی بە سەرکەوتنەکانمەوە ناکەم لە ڕاستیشدا ئەو گزارشتە گەلێک ڕاستە چونکە ئەو داهێنانەی کە لە کاتی خۆیدا لە ڕەوتی هونەری مایرهۆڵدا بە وێزگەی فەشەل لە قەڵەمدرا و ئێستا لە مێژووی شانۆی مۆدێرندا بە شۆڕشێکی ئەزمونگەریانەی شانۆی مۆدێرن و ڕێخۆشکەر بۆ شانۆ پۆست مۆدێرن دائەنرێ ئەی پاش کردار ئەمە ئەوەیە کە من دەمویست بیکەم دەکرێت ئەم پرسیارە وەکو ڕاهێنانێکی ساکار بەکار بهێنی هەوڵ بدە پاش هەموو کردارێک ئەم پرسیارە لە خۆت بکەی تۆ بڵێ بەڕاستی ئەمە ئەوەیە کە من دەمویست بە ئەنجامی بکەێنم یان ئەمە کارێک نییە کە من دەیکەم تەنیا لەبەر ئەوەی لەسەری ڕاهاتوم و بە ئاسانی ئەنجامیەدەم ئەم کارم بۆ خۆم و لەبەر سۆز و خۆشەویستیم بۆ کارەکە کرد یان بۆ ئەوەی سەرنجی خەڵکی پێڕاکێشم و لەبەر ڕای خەڵک و دڵڕاگرتنی کەسانێک کارەکەم کردووە بە چمە بەستێک ئەم کارم کرد چەند بەم کارم شاد و ئاسوودە بووم لە دایالۆگەکانتدا لەگەڵ خۆتدا کە ئەم پرسیارانە لە خۆت دەکەی تا دێت پتر لە ڕەسەنایەتی و تایبەتمەندی خۆت نزیک دەبیتەوە و کارەکانیشت هەموو مۆرک و تایبەتمەندی خۆتیان پێوە دیار دەبێ و لە خانەی کاری ڕۆژانە دەرەچن و دەستنە خانەی دەهێنانەوە تۆ کە ئەم پرسیارانە ئاراستەی خۆتەکەی وەڵامەکانت چەند لەگەڵ خواست و پەیامەکانی ناوەوەتدا بگونجێن و ڕاستگۆیانە بن وەڵامیان ئەوەندە لە ئامانجی بەرزی بوونت نزیک دەبیتەوە ئامانجی بەرزی بوونت هەر ئەوە نییە بۆ خۆت بژیت و ڕۆژێک بێت ئەم جیهانە بەجێ بێڵیت و بڕۆی بێ بەشداریکردنی کاریگەر بێ ڕۆڵ و وەکو کۆمبارسێکی لەبیر کراو ئامانجی بەرزی بوونت ئەو هزرە گەورەیەیە کە تۆ بەم گردونە بەرینەوە دەبەستێتەوە ئەو مەبەست و هزرەیە کە جیهان بینیەکی فراوانت پێدەبەخشێ مانای بوونت بۆ ساغ دەکاتەوە اینجا بۆ دەردەکەوێت کە بوون و ئەم جیهانەی تیدا دەژیت ئەوەندە بچووک نییە کە لە چەند داخوازی و پێداویستێکی ڕۆژانە تێپەڕ نەکا ئامانجی بەرزی ژیان هانتەدا بە شێوەیەکی فراوانتر بەشداری ژیان بکەی کە ئینتیما و شوناسنامەکەت زۆر ئینسانی تر بێ ئەو دەمە تێگەی کە تۆی گەنج دەتوانی ڕۆڵێکی گەورەتر و کاریگەریەکی بێئەندازە لە جیهاندا بنوێنی بۆ دەردەکەوێ کە ئەتوانیت پتر کار بۆ خەڵکی تر بکەیت و کۆمەکیان بکەی ئەو کارانەی کە دەیکەی دەکرێت بچووک بن دەکرێت گەورە بن بەڵام دەبنە مای بەشداریکردنێکی گرنگ لەم جیهانە گەورەیەدا جیهانێک کە تۆ نابێت دوورە پەرێزبی لێی وە لێەوە بە دووری بوەستی چونکە ئەم سەردەمە سەردەمی گۆڕانکاری گەورەیە ئەگەر ئەم ڕۆهی تۆ نەبێ دەسا سبەی نێمسۆگەر هی تۆیە
هاکە زانیت گەورەکان ئەم جیهانیان دەور و تەسلیمی تۆ کردەوە. بیرمە جارێک وتەیەکی بە نرخی نووسەرێکم خوێندەوە کە بەداخەوە ناوەکەیم لە یاد نەماوە. دەڵێ ئێمە ئەم جیهانەمان لە دایک و بابمانەوە بۆ نەماوەتەوە. ئێمە ئەم جیهانەمان لە مناڵەکانمان بە قەرز وەرگرتووە، واتە هەر دەبێ بۆ ئەوانی بەجێ بێڵین. بۆیە ئەم جیهانە کە ئێستا بە شێوەیەکی کاتی لای گەورەکانە دەبێت تۆی گەنج زۆر چالاکانە بەشداری تیا بکەیت، بەشدار بە کردداری داهێنەرانە، کردارێک کە لە خواست و ڕەسەنایەتی خودی خۆتەوە سەرچاواگرێ. ڕۆمانوس ڕۆبرت لویست ستیڤنسۆن دەڵێ مانای ژیان تەنیا لەوەدایە کە خۆمان بین و تا بۆمان دەکرێت توانای خۆمان بسەلمێنین. پێویستە خۆت دوای بەهرە و تواناکانی ناوەوەی خۆت بکەویت و سوراغیان بکەیت. اینجا دەبێت جێگایەکی شیا و پانتایەکی فراوان بۆ خواست و پەیامەکانی دەنگی ناوە تەرخان بکەیت. ئەمە بەبێ دایالۆگ لەگەڵ خۆتدا هەرگیز نایەتە دی. ئەو منەی کە هەیت، کارەکانت، کەسایەتیت، خواستەکانت، خەون و هیوا و ئامانج و ئارەزوەکانت، دید و بۆچوونەکانت چەندە گونجن لەگەڵ خودی ڕاستەقینەی خۆتدا. ژیان و پێداویستەکانی ڕۆژ زۆر جار هارمانەدەن ڕۆڵێکی تر بگێڕین، ڕۆڵێک دوور لەو ڕۆڵەی کە خۆمان ئارەزویەکەین، ڕۆڵێک کە لەگەڵ خواستی ناوەمان و لەگەڵ خودی ڕاستەقینە و ئارەزوی دەنگی ناوەماندا هەرگیز ناگونجێ. بەڵام ڕەنگە لە زۆر لایەنەوە فری و مامدات و ژیانێکی ئاسانتر یان دەوڵەمەندترمان بۆ بڕەخسێنێ. ڕەنگە دەنگی ناوەوەت پێت بڵێ تۆ شاعیرێکی بەهرەداری، یان شانۆکارێکی بەتوانای، یان خاوەن بەهرێت لە هونەری مۆسیقادا. تۆ وەکو گەنجێکی بەهرەدار توانای خۆت دەناسی، بەڵام دەشزانی کە ئەم دوو پیشەیە و چەندین پیشەی داهێنەرانەی تر ناتوان وەکو بازرگانی و بزنس و کاری تر پێداویستەکانی ژیانت لە ڕووی مادیەوە بە ئاسانی بۆ مەیسەر بکەن. بۆیە ناچار دەبێت دوای پەیام و خواستی خودی ڕاستەقینەی خۆت نەکەوی. لە پەیامەکانی دەنگی ناوەت لادەی، لە ئاکامی ئەم هەڵبژاردنەتدا وزە و توانات بە ئاراستەیەکی هەڵەدا ئابەی، یان ڕوونتر بڵین بە هەڵە ئاراستی دەکەی. بە شێوەیەکی گشتی لە کاری دووەمدا بە پێی پێویست سەرکەوتو نابی. خۆ ئەگەر سەرکەوتوش بی، ئەو سەرکەوتنت بە چاوی خەڵکی تر تەماشاکرێت و هەر بەلای ئەوانەوە و نەک بەلای خۆتەوە سەرکەوتنە. یان هەر نەبێت ئەو سەرکەوتنە بەقەدەر ئەو سەرکەوتنە بۆ تۆ گرنگ نابێ کە خودی ڕاستەقینەت لە تۆیەوێ. دەنگی خودی خۆت هەمیشە و ڕاستگۆترین دەنگە. ئەگەر وانە باە داهێنان لە هەموو بوارێکدا مەحاڵ دەبوو. بەڵگەشم بۆ ئەم بۆچوونە ڕای یەکەم مامۆستای مۆسیقای بێتهۆڤنە کەوتوێتی وەکو مۆسیقادانەر جێگەی هیچ هیوایەک نییە، واتە هیچ بەهرەیەکی نییە. بەڵام بێتهۆڤن دوای دەنگی ڕاستەقینەی خۆی کەوت، نەک دەنگی ئەو مامۆستایە کە ناوی لە مێژووی مرۆڤایەتیدا وەکو مامۆستایەکی دەمەنگ بە نەمری سپێردرا. هەر پاش چەند ساڵێک موزار دەڵێت پاشە ڕۆژێکی پرشنگداری دەبێت لە جیهانی مۆسیقادا. کۆمەڵ ڕۆڵدا بەشەکە، تۆ دەبێت ڕۆڵ هەڵبژێریت کە لەگەڵ خودی ڕاستەقینەتدا بگونجێ، نەک لەگەڵ ئەو ڕۆڵەی کە کەسانی تر بۆتی دەستنیشانەکەن. دەنا بە ئاسانی شناسنامەی گەورە بوون و کامەڵبوونت مسۆگەر ناکەی. ئەم هەڵبژاردنە بۆ گەنجان کلیلی ژیانە. بیسەرانی ئازیزی بەرنامەی کتێب باشترین هاوڕێ سڵاوتان لێبێ. خۆشحاڵین هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی ستراتیژەکانی ژیان. لە سەرەتایەم بەشەیەم شۆماندا باس لە کۆنتترۆڵی خۆتەکەین بەسەر ژیانتدا. بۆ ئەوەی بگەیتە وەڵامێکی پۆزتیڤ دەبێت کۆنتترۆل بەسەر ژیانی خۆتدا هەبێ. بێ ئەم کۆنتترۆڵە بە ئاگایان بێ ئاگات دەست لە پەیام و داخوازەکانی خودی ڕاستەقینەی خۆت هەڵدەگری، واتە دەست لە گرنگترین پێکهاتەی خۆت هەڵەگری. ئەم دەست لە خۆ هەڵگرتنە دەکاتە نەمان و توانەوەی خود و کەسایەتی ڕاستەقینەت. زۆر جار ونبوونی خودی ڕاستەقینەت شێوەی بۆشایەکی نەبینرا و وەردەگرێ کە لە تافی گەنجیدا کاریگەری و ئاکامی خراپ و کاردانەوە نیگەتیڤێ بێ، چونکە کە هەست بەم بۆشایەکەیت سەرانسەری بوونت بێمەبەست و بێهودە دێتە پێشچاو. اینجا ناچار بۆ چارەسەری خێرا و نیگەتیڤ دەگەڕێت، چارەسەرێک کە بەگشتی دش بەخۆتە و هەندێک جار تەنانەت ڕوخێنەریشە، چارەسەرێک کە بە زۆری لە کەم تەرخەمی، گوێنەدان، ڕەشبینی، خەمۆکی، لە خۆ و لە واقع هەڵاتن و ملنەدان بۆ گۆڕان و بەشداری نەکردن لە بوارەکانی گەشەی ژیان و کۆمەڵدا. زۆر جاریش پەنابردنە بەر خواردنەوەی زۆر و کێشان و بەکارهێنانی مادەی بێهۆشکەر و تا دوایی گەلەیاکاری تر کە زیان بە هەموو ڕەهەندەکانی ناوە و دەرەوە دەگەێنن، واتە پەنادەبێتە بەر هەموو شتێک کە بەهرە و وزە و توانە و هێزی داهێنەرانە دەڕوخێنێ کە ئەمانە خۆیان فاکتەر و پێکێنەرە سەرەکیەکانی شناسنامەی تۆنۆک و گەنجێک و پاشتریش پاسپۆرتی تۆن بۆ چونە ناو جیهانی کامەڵبوون و گەورەییەوە. وزە و هێزی خودی خۆت مەرجی پێویستن بۆ بنیاتنانی ژیانی خۆت و جیهان، چونکە لە ڕاستیدا بنیاتنان شارڕێگەیە بۆ گەیشتن بە شناسنامە. ڕوخان و داڕمانی خودی ڕاستەقینە دەبێتە مای ئەوەی مۆتیڤ و هۆی بوونت لە جیهاندا لەدەست بدەیت،
ئەو ڕۆڵەی کە پێویستە لە جیهاندا بیبینی ئەو ڕۆڵە نەک هەر بۆ خۆت گرنگە بگرە بۆ هەموو کۆمەلگای دەوروبەر و مرۆڤایەتی و جیهانیش گرنگی خۆی هەیە بۆیە مەرج ئەوەیە ئەو ڕۆڵە بە شێوەیەکی ڕاستەقینە دەستنیشان بکەیت تا ئەوەندەی لە خۆت تێبگەیت و دایالۆگت لەگەڵ خۆتدا بەهێز بێ زیاترە توانی ڕۆڵی کاریگەری خۆت فراهم بکەیت سوود بەخش بیت بۆ خۆت و بۆ جیهان داهێنەران زۆر لەم بۆ چوونە وردبوونەتەوە و زۆربیان پێیان وایە کاگۆڕان و گۆڕانکاری هەر لە بچووکترینیانەوە تا گەورەترینیان لە چەشنی ئەوانی ئەدیسۆن و ئەنیشتاین کە ئینسانیەت سوودی لێ وەرگرتوون هەر لە تێگەیشتنیەم خاڵەوە دەست پێەکە پەیبردن بە ناخی خۆت شوناسنامەیەکت بۆ دروستەکە شوناسنامەیەک کە لە خۆتەوە دەست پێەکە و وەکو پرۆسەیەکی تایبەت بە خۆت و لەگەڵ خودی خۆت داگەشەکە بەڵام کاریگەری بەسەر هەموو دەوروبەر و کۆمەلگا و جیهاندا هەیە ئەگەر بتەوێ ئەوان بگۆڕی دەبێت پێشتر خۆت بگۆڕی خۆ ناشکرێ خۆت بگۆڕیت ئەگەر نەزانی خۆت کەیت باشە چۆن پەی بە کەسایەتی خۆمان بەرین دیارە هەر لە ڕێگەی کردارەوە خۆمان بۆ خودی خۆمان و دەوروبەر دەسەلمێنین کرداریش کە خزمەتی خود بکە دەبێت سیفەتی داهێنەرانەی هەبێت ئەو کردارەیە کە گەشە دەکا و تا دێت پەرە دەستێنێ و پتر شادیت پێبەخشێ تەنیا کرداری داهێنەرانە بنیات نەرە شوناسنامە لە کردارەوە دەخەملێت و شکۆفەکە کەسانێک هەن زۆر باس لە شوناسنامەیەکەن بێ ئەوەی خۆیان هیچ بکەن یان بێ ئەوەی داهێنانیان هەبێ بۆیە دەبینین بەرهەمەکانیان بێ سیما و کارکتەرە هەر بەرهەمێکیش کە خاوەنی سیما و کارکتەری تایبەتی خۆی نەبێ ناتوانێت شوناسنامە بە خاوەنەکەی ببەخشێ لە بواری شانۆدا زۆر جار باس لە شوناسنامە ئەکرێ زۆر جار لە دیمانە و ریپۆرتاژەکاندا پرسیاری ئەوەکەن کە شانۆی کوردی چۆن شوناسنامەی خۆی هەبێ من هەردەم ئەوە دووپاتەکەمەوە کە بۆ ئەوەی شوناسنامەمان هەبێ دەبێت کار بکەین کاری داهێنەرانە داهێنانەکان خۆیان شوناسنامەی خۆیان پێە تۆ ناتوانیت لە پشتی مێزە و لەو پەڕی تەمبەڵیدا شوناسنامە بەدەستبێنی ئەوەی شوناسنامەی شانۆی بەریتانی دروست دەکا بەرهەمی داهێنەرەکانیەتی لە سەروی هەمویانەوە شەکەسپیر کار بە داهێنەر بە شوناسنامە خۆی لەدایکە بێ و ڕۆژ دوای ڕۆژ گەڵاڵەکە و سیما و ڕواڵەتی ڕوونتر دەبێ تەنیا و تاکە توانێت ڕۆڵی ڕاستەقینە و کاریگەر لە کۆمەلگادا ببینێ کە سەرەتا خودی ڕاستەقینەی خۆی بە حەقیقەت ناسیوە هەروەکو ئەنیشتاین دەڵێ تاک دەتوانێت پێوەرەکانی ناو کۆمەڵ بخڵقێنێت و بناماکانی ئەو مۆراڵانە بچەسپێنێ کە کۆمەلگا دەبن بەڕێوە بێبوونی کەسانی داهێنەر کۆمەلگا مەحاڵە پێش بکەوێ بە بێبوونی ئەوانەی کە دەتوانن سەربەخۆ بیر بکەنەوە و خاوەنی هەڵسەنگاندنی تایبەت بە خۆیان بن بە هەمان شێوەش مەحاڵە مەزەندە ئێوە بکرێ کە تاکە کەس بتوانێت گەشە بکە ئەگەر خۆراکی خۆی لە سترۆکتۆری کۆمەڵایەتی و لە خاکی بەپیتی کۆمەلگا وەرنەگرێ هەر بۆیە خۆشگوزرانی کۆمەلگا چەند پەیوەستە بە پشتگیری و یەکگرتووی کۆمەلگاوە ئەوەندەش پەیوەستە بەسەر بەخۆیی تاکەوە دۆزینەوەی دەنگی منی ڕاستەقینەت باشترین کلیلە بۆکردنەوەی دەرگای کۆمەڵ بۆ بەشداریکردنت بەو ڕۆڵە داهێنەرانەی کە خۆت هەڵی دەبژێری بودایەکان بەم شێوەیە گوزارش لە تایبەتمەندی خود دەکەن کە دەڵێن هەوڵ بدە وێنەی ڕاستەقینی دەموچاوی خۆت بدۆزیتەوە واتە دەموچاوی ڕەسەنی خۆت بێ میکیاج بێ ماسک بێ ساختە و فێڵ خۆت چۆنی دەبێ هەر بەو شێوەیە خۆت بنوێنە ئەم خۆی لە خۆیدا زۆر بەڵگەی ئازایی و بوێریە چونکە دوای دەنگی کەسانی تر ناکەوێت و لە هەموو بارودۆخێکدا تایبەتمەندی خۆت دووپاتەکەیتەوە ئەمەش کارێکی ئاسان نییە چونکە کۆمەلگا و دەوروبەر حەزیان بە تایبەتمەندی تاک نییە و بە ئاسانی لێ ناگەڕێن بە گوێرەی خواستی خۆت هەڵسوکۆت بکەیت دەنگی کۆمەڵ بەردەوام هەوڵەدا ناچارت بکە کە تاکایەتی خۆت لەدەست بدەیت کە یەکێک بێت لەوان و خۆت نەبی چونکە بەمە هەموو کەسێک ڕام دەبێت و دەستەمەوە کرێ بەمەشکاری یاسا و ڕێسا و نەریتی کۆمەلگا بە ئاسانی بەڕێوەچێ بەڵام لەم حاڵەتەدا ژیان بێمانە و بێجەوهەر دەبێت چونکە خەڵک بەگشتی بێداهێنان دەژین هەر بۆیە بەشی زۆر خەڵک بێداهێنان دەژین و ژیانێکی دوور لە چێژ و شادی دەژین ئێستا دێنە سەر بابەتی استراتیژەکان هەرکە پێدەنیتە ناو تافی هەرزەکاریەوە هەستیاڵچوون و داچوون و دۆژدامان لە دەروونماندا چەکەرەکە ئەمەستە بەگشتی لەبەر ئەوەیە چونکە پێمان وایە تا دێت جیهانی مناڵی جێدەهێڵین و دەچینە ناو جیهانی گەوران هەست دەکەین لە بری کۆشی پڕ لە سۆزی دایک و باوک و خێزان و خزمان وا خەریکە ڕوبەڕووی جیهانێک دەبینەوە کە تێدا بەرپرسیارین و ڕۆڵی ترمان پێدەست پێدرێت وا خەریکە ئەرکی جۆرا و جۆر دەکەوێتە سەرشانمان هەستی دابڕان و ماڵ ئاواییکردن لە خێزان مەترسی ئەومان لە دروستەکە کە ئیدی دەبێ خۆمان بژێنین و خۆمان بەرین بەڕێوە و نەک هەر بەرامبەر بە خۆمان بگرە بەرامبەر بە کەسانی تریش بەرپرسین هەندێک جار تەنانەت وا پێویست دەکا خەمی بژێوی خۆمان و خێزانمان بخۆین و ئەگەر لە مناڵیدا
خۆمان بە ئەندامی خێزان دەزانی لە قۆناغی هەرزەکاریدا هەنگاو بەرەو ئەوە دەنین کە ببین بە ئەندامی کۆمەڵ ڕەنگە تەمەنی 20 ساڵی باشترین ساڵی تەمەن بێت کە مرۆڤی تێدا وەکو ئەندامێکی کامەڵی کۆمەڵ تەماشا بکرێ. لە منداڵیدا هەموو خەون و هیوا و بۆچوونەکانمان دەربارەی ئایندا بریتین لە وێنەی خەیاڵی و نەخشە و سکێچی ئەندێشەی خۆڕسک و بێگرد. لەناو وێنەکانی منداڵیدا دایک و باب و پاشان ئەندامانی خێزان لە سەنتەردان و بوونیان لە ناو ئەندێشەکاندا چەسپاوە. دیارە هەر لەم قۆناغشدا ئارەزوەکانی سێکس لە ناخ و پێکاتەی بایۆلۆجیای لەشدا دەرەکەوێت کە ئەمە خۆی لە خۆیدا گەورەترین گۆڕانی قۆناغی چوونە ناو تافی گەنجەتیە. هەرم گۆڕانەیە کە زاوزێ و بەردەوامی ڕەگەزی مرۆڤ مسۆگەرەکە بۆیە هەر چاوپۆشیەک یان هەر سەرکوتکردنێکی غەریزەی سێکس کارێکی ڕوخێنەر و دژ بە سروشتە. بۆیە دەبێ ئەم گۆڕانانە بە جددی تەماشا بکرێن و ڕێزیان لێ بگیرێ چونکە بەشێکی گرنگی سروشتن. خواست و ئارەزۆکانمان لە سەردەمی هەرزەکاریدا شێوەی پرۆژەی تاگەکەسی وەردەگرن بەوەی کە دەمانەوێت خۆمان لە خێزان ڕزگار بکەین و پتر ڕێگەی تاگەکەسی بگرینە بەر تاکو ئەو ڕۆژانە کە لە گەنجیدا وێنێ تەواوی خۆیان دەچەسپێنن. ئەمە ئەگەر پیان لەسەر داگرین و باوەڕمان پیان مابێت و کاریان بۆ بکەین چونکە زۆرینەی خواست و هیوای سەردەمی هەرزەکاری لە گۆڕاندان و مرۆڤ تا دەگاتە ترۆپکی لاوی خەونەکان و خواستەکانی خۆی تاوتوێیەکە. ئەمەش بارێکی گەلێک ئاساییە نەک هەر خراپ نییە بگرە نیشانەی دینامیکێت و وزەی بەجۆشی تافی گەنجیە. دینامیکێت چەندە پەرەبسێنێ ئەوەندە خەون و خواست و مەراممان گەشەیەکە. هەر کاتێکیش کە دینامیکێت کوژایەوە ئیدی چرای خەونەکانیشمان هێدی خامۆشە بن. ئەگەر بپرسین چی گوزارش لە استراتیژەکانی ژیانت دەکەن ئەوە پرۆژەکانتن. هەر پرۆژێک داڕێژی دەبێ بە پرۆفایلی یەکێک لە استراتیژەکانی ژیان و وێنەی کەسایەتیت دەچەسپێنێ. وێنەی تایەکەسی و جیا هەڵکەوتوی تۆ بێسیەود و پەیوەندی بە پرۆژە و ئامانجەکانی ژیانتەوە هەیە. چەندە پرۆژەکانی ژیانت بۆ خۆدڕون و ڕیالیستیانە بن چەندە ئەو وێنەیە لای خۆت گرنگ و پەسەند بێ ئەوەندە زووتر پرۆژەکانت دێنە ئەنجام. ئەمەش بەر لە هەموو شتێک پێویستی بە خۆناسین هەیە چونکە هیچ پرۆژەیەک و هیچ هیوا و خەونێک لە دەرەوەی خۆناسیندا ناکرێت دەست نیشان بکرێت. چەند خۆت بناسی چەند ئاشنای ویستەکانی خۆت بی چەند باش بزانی چیت دەوێ هەروەها چیت لە کۆمەلگادەی و دەتوانیت چی بۆ بکەی ئەوەندە باشترە توانی پرۆژەکانت فراهەم بکەی. واتە استراتیژەکانی ژیانت پێبەستن بە کۆمەلگا بە دەوروبەرەوە بەوەی کە تا چ ڕادەیەک دەتوانیت وێنەی پۆزتیڤی خۆت بۆ خۆت دروست بکەیت و ئەو وێنەیە بۆ جیهان بسەلمێنی. تۆ ناتوانیت ئەو وێنەیە بسەلمێنی ئەگەر خۆت پاسیڤ و دوورە پەرێزبی. دەبێت کاریگەر بیت و دینامیکیانە لە ناو جەرگەی ڕۆژگار و سەردەمی خۆتدا بژی. بە هاریکاری و بەشداربوون و کردداری کاریگەر دەتوانی وێنەی پۆزتیڤی خۆت بۆ دەوروبەر بسەلمێنی. بۆیە دینامیکێت لە تافی گەنجیدا چەمکێکی گەلێک گرنگە. لە لاپەڕە 73 ئەم کتێبەدا نووسراوە سەرکەوتن لە هەر پرۆژێکدا خۆی لە خۆیدا شتێکی مەتریال ئاسان نییە، شتێکی مادی نییە کە بەچاو ببینرێ. سەرکەوتن ئەزمونێکی ژیانە، کاردانەوەی لەسەر هەست و نەست و دەرونی مرۆڤ هەیە. لەوە زیاتر هیچ پێوەرێکی تر بۆ دەستنیشانکردنی نییە. هەر شتێکت لە جاران چاکتر پێ ئەنجام بدرێ ئەوە لەو سنوورەی خۆیدا سەرکەوتن تێدا بەدی هێناوە. زۆر جار سەرکەوتن بە پارە و پوڵ دەپێوەرێ. لە ڕاستیشدا پارە و پوڵ بە هیچ شێوەیەک بۆ سەرکەوتن پێوەەر نین. ئەوە نەبێت کە سەرکەوتن زۆر جار پارە لەگەڵ خۆیدا هێنێ. لەم حاڵەتەدا پارە تەنیا نیشانەی سەرکەوتنە. ئەگەر هەموو سەرکەوتنێک تەنیا بە پارە بپێوی دەسات درەنگ سەرکەوتن دەبێ بە میوانت. گرنگ ئەوەیە بە پارە هانت بدا بۆ سەرکەوتن، نەک سەرکەوتنەکان بە مەبەستی پارە پەیداکردن بن. ڕژیسۆری سینەمایی سوێدی بنگت ڕێناندەر لە کتێبەکەی بیرێکی چاکدا دەڵێ کەسێک کە خاوەنی پارەیەکی زۆرە و هیچی پێناکە کەسێکی سەرکەوتون نییە. گرنگ هەستکردنە بە سەرکەوتن چونکە زۆر جار وا ڕوەدا کە تۆ سەرکەوتن بەدی دەهێنی بەڵام هەستی پێناکەی. کەسانی واهن سرەڕای هەموو سەرکەوتنێک خۆیان هەر بەنەکبەت و بەدبەخت دەزانن. سەرکەوتن بە پلە یەکەم پێبەندە بە تێگەیشتنمان لە مانای سەرکەوتن. چۆن لە مانای سەرکەوت نەگەین، تا چەند هەستی پێەکەین، تا چەند چێژی لێوەرەگرین، تا چەند پێیشاد و بەختەوەرین. سەرکەوتن بەر لە هەموو شتێک مانەوە بەهایە، پەیوەندیکی توندی بە استراتیژەکانی ژیانمانەوە هەیە. تا چەند ئەو سەرکەوتنە بەرەو مەبەستە گەورەکانی ژیانماندەنا چەند لە مانای گەورەی ژیان و بوونمان نزیک دەکاتەوە. وەڵامی ئەم پرسیارانە بەهاو مانای سەرکەوتنمان
بۆ دەستنیشانەکەن. ئێستا باسی هەڵپەی سەرکەوتن دەکەین و سەرەتایەکی نوێ. هەڵپەی سەرکەوتن ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێت دەست دەنێتە ئەو کمان و دەمان خنچێنێ. ڕۆژ نییە گوێمان لەوە نەبێت کە کێ سەرکەوتووە کێ نشستی هێناوە. سەرکەوتوان بە چاوی ڕێز تەماشا ئەکرێن، سەرنەکەوتوانیش وەکو دۆڕاو تەماشا ئەکرێن. ئەمەش خۆی لە خۆیدا هەڵەیەکی گەورەیە و نیشانەی خراپ تێگەیشتنە لە فەلسەفەی گۆڕان، چونکە گۆڕان لەسەر مانا و بەهای سەرنەکەوتن و نشستیە چێت بەڕێوە. گرنگ مانا و مەبەستە لە ئەزمونەکانی ژیان. بێگومان هەموو کەسی ئارەزووی سەرکەوتنەکە و بە سەرنەکەوتن نیگەرانە بێ، بەڵام گرنگەوەیە لە هەردوو باردا گۆڕان دێتە کایەوە. مای داخە کە جاری وایە سەرکەوتن کەمتر گۆڕانی بەدواوەیە یان چەقبەستن و سستیمان لا دروستەکە، چونکە کە سەرکەوتن بەدەست دەهێنین هەست بەوەکەن کە گەیشتن بە مەبەست ئیدی پاڵی لێدەینەوە و ئاستی دینامیکێتمان چەند پلەیەکدا ئەبەزێ. نەکەر ئەوەندە بگرێ سەرکەوتنی وا هەیە کە نەزۆکە و نابێتە هەوێنی گۆڕان. لە سەرکەوتنەوە ئەچینە سەرباسی جیهانێک بە ڕیتمێکی خێرا، وەکەوەی ئێستا دەڵێن ژیان بووەتە گوندێکی بچووک و سەردەمی خێراییە. جیهانی ئەمڕۆمان تەژیە لە گۆڕانی خێرا و پەلە. ئەم گۆڕانانەش کار دەکەنە سەر ستیل و شێوازی ژیان و چۆنێتی کارکردن و بیرکردنەوەمان. تەنانەت ئەگەر پاسیڤ بژین و خۆ لەگەڵ گۆڕانی جیهانی دەوروبەردا نەگونجێنین، گۆڕان کاریگەری خۆی لەسەرماندا هەر بەجێ دێڵێ، بەڵام بە شێوەیەکی پاسیڤانە. تاکە ڕێگە بۆ قبولکردن و پەسەندکردنی گۆڕانەوەیە کە خۆمان پۆزتیڤانە مامەڵە لەگەڵ گۆڕاندا بکەین. ئەوەش بەوە دەبێت کە خۆمان هۆشمەندانە پەنجەرەکانی هۆش و دەروون و هەست و نەستمان بۆ گۆڕان ئاوەڵا بکەین، بە ئاگا بین و کاریگەرانە بەشداری گۆڕان بکەین، نەک تەنیا ببین بە بابەت و کەرەستە و ئۆبجەکت بۆ گۆڕان. بگرە خۆمان بەویستی خۆمان ببین بە پاڵەوان و کەسایەتی کاریگەر لە چیرۆکی گۆڕانەکاندا. سەردەمانی ڕابرد و تەمبەڵی و تەوەزەلی و ڕیتمی خاو تاڕادەیەکی زۆر ئەو کارتێکردنە خراپەی لەسەر ژیانی مرۆڤ نەبوو، چونکە ژیان وەکو ئێستا بە خێرایی نەچووە پێشەوە. ئێستا تەمبەڵی و ناکارایی و سستی ڕەوتی ژیان دەشێوێنێ و ڕێگای بەختەوەری و خۆسەلماندن و مسۆگەرکردنی ژیانێکی ئاسوودا بە کەس ڕەوا نابینێ، چونکە ئەوەی کە جاران بە ساڵەهایەکی دوور و درێژ گۆڕانی بەسەردا دەهات ئێستا لە چەند چرکەیەکدا دەگۆڕێ. ژیان لە هەموو چرکەیەکدا لەژێر کاریگەری زانیاری نوێ و تەکنۆلۆژیای نوێدایە، بە زۆریش تەنانەت بێ ئەوەی خۆمان هەر ئاگاشمان لێبێ. تا چەند لەم جیهانەدا ئاگداری ڕەوتی گۆڕان ببین ئەوەندە باشتر و خێراتر سوود لە دەستکەوتەکانی ئەو گۆڕانە وەردەگرین، بە مەرجێک خۆمان کراوە و شەفافبین و بە مێشک و دەروونێکی ئاواڵاوە پێشوازی لە گۆڕان بکەین. گومان لەوەدا نییە کە هەندێک جار هەست بەلایانی ترسناک و دژواری گۆڕان دەکەین، چونکە وا هەست دەکەین کە بە شێوەیەکی خراپ کار دەکاتە سەرمان. ئەمە تەنیا لە حاڵەتێک داوایە کە خۆمان بە شێوەیەکی خراپ و نێگەتیڤانە و لە گۆشەنیگایەکی تەسکەوە تەماشای گۆڕانەکەین. لەنا گۆڕان وەکو هەوێن و یاسایەکی بنەڕەتی سروشت هەڵە قبول ناکە، واتە هەمیشە پۆزتیڤە و لە بەرژەوەندی مرۆڤ و مرۆڤایەتیدایە و پاراستەیەکی سوودبەخش دەڕوە. ئێمە بەگشتی لە گۆڕانە ترسین، بە گۆڕان نیگەران دەبین، چونکە شێوازێک لە ناو دەبا کە پێی ڕاهاتوین، مۆدێلێک ڕەت دەکاتەوە کە پێی ئاشناین، بەڵام ئەوەی کە دێ ئەو شێوازە یان ئەو مۆدێلە ئەوەیە کە چاوەڕوانی نین. ئەوەی کە زۆر جار نامانەوێ بێت هەر دێت و هەردەم هەنگاوێک بەرەو پێشەوەمان دەبا. خۆ ئەگەر واست بکەین کە ئەو پرۆسەی گۆڕانە تۆ وەکو تاکە کەس بەرەو پێشەوە نابا یان تووشی نەهامەتی و سەرنەکەوتنت دەکا، ئەوە سرە ڕای هەموو شتێک گەشە و شکۆفەی مرۆڤایەتی لە دواوەیە. HD لۆرانس دەڵێ ئێمە دەگۆڕین، دەشبێت بگۆڕین، ڕەنگە هەر ئەوەندە بەرپرس بین لەو گۆڕانە بەقەت بەرپرسێرەتی گەڵایەکی پاییز کە دەوەرێت و بەرە بێتەوە. وابزانم هەنگاوی یەکەمی تافیلاوێتی بۆ ناو جیهانی کار و داهێنان و خۆسەلماندن بێ دینامیکێت نایەتە دی. دینامیکێت واتە داینەمۆ ژیان و لە هەموو قۆناغەکانی تەمەندا گرنگە، بەڵام بۆ گەنج هەر لە ڕادەبەدەر گرنگە، چونکە لە قۆناغی گەنجیدا وێنەی تاکەسی خۆت و ستاتیژەکانی ژیان بەڕوونی و بەڕەنگی ڕەنگا و ڕەنگی ژیانی دەنەخشێنی، پاشان بە دینامیکێت و تەنیا بە دینامیکێت تینوزەی دەخەیتە بەر، واتە هەر بە دینامیکێت دەکرێت لە فکر و پلان و نەخشەوە بکرێتە پرۆژە و لە پراکتیکدا بەرجەستە بکرێ. لەوانەیە هەندێک کەس بپرسن بڵێن دینامیکێت چییە؟ ئێمە دەڵێن دینامیکێت هونەرە. دینامیکێت هونەرێکە دەبێت بایەخی پێ بدەیت و پەروەردەی بکەیت، چونکە ئەگەر پشت گوێی بخەی
سەرجەمی ئەو گۆرانانەی کە لە جیهاندا و لە خۆتدا دێنە گۆڕێ بە شێوەیەکی نیگەتیڤانە کارت تێەکەن. گەنجایەتیر بۆ خۆی لوتکەی دینامیکێتە. دینامیکێت لە گەنجیدا دەگاتە ترۆپک، لەوەش گرنگترەوەیە کە تەوژم و تینی ئەو دینامیکێتە پاشان هەر بەردەوام دەبێت. تەنانەت تا تافی پیریش ڕەنگە هەندێک جار کەستر و خامۆشتر خۆی بنوێنێ، بەڵام بەگشتی هەر گوڕی گەنجێتیە کە پیریش جۆشەدا. ئەوانەی کە بە گەنجی سستن و لەگەڵ تەوژمی گۆڕاندا مەلە ناکەن لە پیریدا ناتوانن ڕیتم و تێمپۆ خێرایی خۆیان بگۆڕن. فکر و هۆشی دینامیک وەک جەستەی وەرزشوان وایە، بە گەنجی مەشقی پێکەیت و ڕایدەهێنی بە پیریش هەر ڕەونەق و وزەی خۆی لەدەست نادا. ئێمە کە تەماشای جەستەی پیاوێک یان ژنێکی بە ساڵاچووەکەین یەکسەر دەزانین ئەو کەسە وەرزشوان یان سەماکەر بووە یان هەر بایەخی بە جەستەی خۆی نەداوە. بە هەمان شێوە کەسانی دینامیک بە درێژایی تەمەنیان چست و چالاک و بە جۆشن و وزە و توانای گەش بە کەسانی دەوروبەر دەبەخشن. بەڵام وا نەبێ بەدەستێنانی دینامیکێت و وزە هەروە بە ئاسانی و بە خۆڕایی بێتە دەست. دەبێت کاری بۆ بکەی. دینامیکێت و وزە ڕاهێنانی خۆی هەیە وەکو هەر کارێکی داهێنەرانەی تر. مارسیا پێرکنز ڕید کە نووسەرێکی ئەمریکاییە لە کتێبی سەرکەوتن لە ڕێگەی گۆڕانەوە چەمکێکی نوێی لە بواری دینامیکدا داهێناوە. چەمکی هونەری دینامیکێت دەڵێ وەک چۆن وەرزشوان خۆی ڕاهێنێ، وەک چۆن مۆسیقاژن خۆی ڕاهێنێ، نیگارکێش کار لەسەر فۆرمی هونەری خۆیەکە، بە هەمان شێوە دەبێت ئێمەش کار لەسەر هونەری دینامیکێتی خۆمان بکەین. مارسیا پێرکنز ڕید دینامیکێت و وزە دەچوێنێ بە وەرزشەکانی ئاسیایی وەکو کۆنفۆ و تایچی کە دەبێت تەواو لە تەکنیکی جوڵە و استراتیژەکانی بەرامبەرەکەت تێبگەیت و دەستنیشانیان بکەیت تاوەکو بتوانی بەرگری لە خۆت بکەیت و هێر شیشبەری. لە هەموو جوڵەیەکدا خاڵی دەستپێک و ئامادەگی گەلێک گرنگە، چونکە پلەی وزە و ئاستی دینامیکێتی پێویست دەستنیشانەکەی خۆت کۆ دەکەیەوە. جەخت لەسەر هەنگاوی داهاتووەکەی، بۆیە هەمیشە پێویستیمان بەوەیە کە خاڵی دەستپێک دەستنیشان بکەین و وزە و توانا بخینەوە جۆش، ئاگداری کەرەستە و ئامڕازەکانی گۆڕان بین. دینامیکێت جگەلەوەی کە هونەرە جوڵە و ڕیتمیشە. وشەی دینامیک یەکسەر سەرنجمان بۆ جوڵە و بزوتن و ڕیتم ڕاکێشێ. بێگومان هەموو ئەمانە کڕۆکی دینامیکێتن و وزە بەخشن، بەڵام لە جەوهەردا دینامیکێت گەلێ لەوەش فراوانترە، بەتایبەت ئەگەر لەو ڕاستیە بگەین کە مرۆڤی دینامیک ئەو کەسەیە کە هەردەم پەرە بە توانای خۆیەدا بۆ ئەوەی ژیانێکی چاکتر و بەپیتر و بەختەوەرتر بژی. هونەری دینامیکێت لەوەدایە کە وزەی خۆت بە فێڕۆ نەدەی، واتە تۆ هەمیشە دەبێ بزانی تا چەند دەبێت دینامیک بیت، تا چ پلەیە کاریگەر بیت، نە لە خۆڕایی وزەی خۆت بە فێڕۆ بدەی، نە لە خواروی سفرەوە دابنیت و بەکاری نەهێنی. لە لاپەڕەهەشتای ئەم کتێبەدا ناونیشانێک هەیە دەڵێت هاوسەنگی و ئاسوودەیی لە وزەی گەنجیدا. ئێمە باسی دینامیکێتمان کرد دوێنێ و باسمان لەوە کرد کە دینامیکێت هەم هونەرە و هەم وزە و توانا و جوڵەیە. لەلایەکی تریشەوە دەڵێن مرۆڤی دینامیک و خاوەن وزەی بەجۆش کەسێکە کە جۆرە هاوسەنگی و تەرکیز و ئاسوودەیەکی هەیە، چونکە ئەگەر هاوسەنگی و تەرکیز و ئاسوودەی ناوە نەبێ بێگومان جوڵە و ڕیتمی گونجاو لەبەر نایەت ئەنجام. واتە استراتیژەکانی ژیان استراتیژەکانی ژیان لە شیرازەی خۆیدا دەترازێن، چونکە بێ وزە و دینامیکێت ئەگەر ئەو استراتیژانە تەنیا لە سنووری بیر و خەیاڵدا دەمێننەوە، چونکە بێ وزە و دینامیکێت ئەو استراتیژانە تەنیا لە سنووری بیر و خەیاڵدا دەمێننەوە. هەموو کردارێک ڕیتمی خۆی هەیە. زنجیرەی کردارەکانی ژیانمان چ لە ژیانی ڕۆژانەماندا و چ بە شێوەیەکی گشتی و سەرانسەری ڕیتمێکی گشتگیر پێکەوەیان دەبەستێتەوە. ئەوەی تێمپۆ خێراییان پێدەبەخشێ دینامیکێتە، تاوەکو لە سەردەمی گەنجیدا دینامیک و بە گۆڕنەبی زەحمەتە پەی بەو ڕیتمەبەری کە دەکاتە نەبز و جۆشی ژیان. هەر ئەو دینامیکێتەیە کە ستیل و فۆرمی ژیانیشت ڕەنگڕێژەکە. تەنیا بە جوڵە و کردار دەتوانێت ڕیتم بدۆزیتەوە. ئەمە یاسایەکی شانۆییە، بەڵام بۆ من نەبزی هەموو جیهانە. تاوەکو دانیشی ڕیتم نادۆزیتەوە، کە ڕیتمی ڕاستەقینەشت دۆزیەوە وزە و توانای خۆت بە فێڕۆ نادەی بە گوێرەی پێویستی بەکارهێنانی. بۆ نمونە تەماشای کرێکارێکی شارەزا و بە ئەزمون کە دەبینی چەند بە ڕیتم کارەکە، درەنگ ماندووە بێ و بەرهەمیشی زۆرترە بە پێچەوانەی کرێکارێکی بێ ئەزمون و بێڕیتمی گونجاو کە زوو ماندووە بێ ئارەقەیەکی زۆر دەڕێژێ لە ماوەیەکی دوور و درێژدا بەرهەمێکی کەم بەدەست دەهێنێ. ئەم نمونەیە دەکرێت لەسەر ئەکتەری بە ئەزمون و
ئەکتەری بێئەزمونیش پیادە بکرێ. ئەمە سەرڕای ئەوەی کە ڕیتمی ڕاستەقینەی دینامیکێت و وزەی پۆزتیڤ هارمەنەدا بۆ ئەوەی ئەو پەڕی توانای خۆمان بخینەگەڕ بۆ داهێنان و کاری ڕەنگین و سوود بەخش، چونکە ڕیتم جەوهەری هونەر و مۆسیقا و شعری بەخۆوە گرتووە. بۆ کەسانی بەتوانا و خاوەن وزە و کار زۆر جار جەنگاوەرێکی ئاشتی خواز بەکاردەهێنرێ. مارسیا پێرکنیز ڕید گزارشتی جەنگاوەرێکی ئاشتی خواز بۆ کەسانی خاوەن دینامیکێت و توانای وزەدار بەکاردەهێنێ، بۆ مانای کە ئەو مرۆڤە لە هەموو ساتەکانی ژیانیدا لە تێکۆشاندایە و بەرامبەر بە کۆسپ و ئاستەنگەکانی ئەم جیهانە دەجەنگێ. بەڵام جەنگەکەی بە مەبەستی زیانگەیاندن و کوشتن نییە، بە مەبەستی لەناوبردن و تەفر و تووناکردنی بەرامبەرەکەی نییە. تەنانەت وەکو خۆی دەڵێ لە بواری سیاسەتیشدا گەلێ سەرکردەی ئاشتی خوازی ناسراو هەن وەکو گاندی و مارتن لۆسەر کینگ کە هەر بە میتۆدی جەنگاوەری ئاشتی خواز گرەویان بردووەتەوە و سەرکەوتنیان بەدی هێناوە. مارسیا پێرکنز ڕید چەند خاڵێک دەکاتە بەرنامەیەک بۆ مەشق و خۆڕاهێنان لە بواری هونەری دینامیکیدا. ئێمەش ئێستا بۆتان دەخوێنینەوە بۆ ئومێدەی ئێوە جوان گوێلی ڕابگرن و ئەزبەری بکەن و دواتر کاری لەسەر بکەن بۆ ئەوەی مرۆڤێک بن کە بە ڕیتمی دینامیکی ژیانتان بگوزارێ. 1. خۆت ئاراستەی چاکە بکە و هەمیشە چاوەڕوانی شتی چاک بکە. 2. میهرەبان و هاریکار و شەفافە بەرامبەر بە هەمووان. 3. هەڵس و کەوت لەگەڵ خەڵکێکی پۆزتیڤ بکە، با پەیوەندیەکانت لەگەڵ خەڵکدا لەسەر بناغی هاریکاری و ڕێز لە یەکگرتن بن. 4. ئەو کارت خۆش بوێ کە بۆ بژێوی دەیکەی، بەڵام تەنیا ئەو کارە مەکە بە شوناسنامەی خۆت. 5. بایەخ بە برادرێتی سوودبەخش بدە. 6. پەیوەندیکی بەردەوامت بەخۆ هەبێ بۆ خۆشت سربەستی لەوەی چۆن ئەم وشەیە لێکە دەیتەوە. 7. لێبوردنت بەرامبەر بە خۆتە بێ، واتە لە هەڵۆ گوناهەکانی خۆت خۆش بە، دان بۆدا بنێ کە هەر ئەوەندەت لەدەساتووە کە کردوتە. 8. ئەو کەسانە ببەخشە کە هەڵیان بەرامبەرت کردووە، ئەوانیش هەر ئەوەندەیان لەدەساتووە. 9. بەردەوام پەرە بە خۆت بدە و بەردەوام شتی نوێ تاقی بکەوە. 10. باکردارەکانت لە خۆشەویستیەوە سەرچاوە بگرن. 11. کە پێویست بە هاوکاری و یارمەتی کەسانی تر بوو سڵمەکە و مەترسە، داوای یارمەتی بکە. 12. سپارەت هەیە عاقلانە و بە ئاسوودەیی بەکاریان بێنە. 13. گزارشت لە جەوهەری خۆت بکە، گزارشت لە بیر و داهێنانەکانت بکە لە هەر شتێک کە دەیکەی. لە هەموو سەردەمێکدا مرۆڤ واتە بیر دەکاتەوە. ژیان بن لە ئێستا ئەوەندە قورس و سەخت نەبووە. بۆ نمونە هەموو پێمان وایە ژیان ئاسان نییە، پێشمان وایە کە ژیان پێش ئێمە ئاسان و سادەتر بووە. ئەمەش بوو ئەوە دەگەڕێتەوە کە مرۆڤ بوون خۆی لە خۆیدا ئەرکێکی ئاسان نییە. ئاسان نییە ئینسان بی. ئەمڕۆ لە هەموو ڕۆژ و سەردەمێک سەختترە کە مرۆڤ بێت، چونکە پێشکەوتن و شارستانیت لە ترۆک بدایە، چونکە پێشکەوتن و شارستانیت لە ترۆپکدایە. ژیان و بوارەکانی لە ئەو پەڕی ئالۆزیدان، لە داهاتووشدا لەوانەیە ژیان سەختتر و ئالۆزتریش بێ، بەڵام وە نەبێت بەر لە ئێستا ئاسان بوو بێ. دڵنیا بە لەوەی کە هەموو سەردەمێک گوشاری خۆی هەیە لەسەر مرۆڤ، هەموو سەردەمێک داخوازی و پەڵپی خۆی هەیە. ژیان هەروە بووە و هەرواش بەردەوام دەبێ. تەنیا و کەسە توانێ گەرە و باتەوە مانەوە و بەردەوامی بۆ خۆی دابینکە کە لە هەست و نەبزی گۆڕان دەگا. ئەو کەسەی کە گۆڕان بە دەستور و یاسای ژیان قبول دەکا و بەدڵ فراوانی و شەفافیەتەوە باوەشی بۆ کاتەوە. چارلز داروین پێی لەسەر ئەوە داگرت کە مانەوە بۆ بەهێزترین کەسە، هەر خۆیشی پێی لەسەرەوە داگرت کە بەهێزترین کەس ئەو کەسە نییە بە تواناترین و زیرەکترین کەس بێ لە ڕووی ماسوولکە و مێشکەوە. بگرە ئەو کەسەیە کە ئەتوانێ خۆی لەگەڵ گۆڕاندا بگونجێنێ، ئەو کەسەیە کە لە جەوهەری گۆڕان تێگا، ئەو کەسەیە بوون و بەردەوامی مسۆگەرەکە، بوون و بەردەوامیش لەم بارەدا خۆچەسپاندن و بەختەوەری و شادیەگەیەنێ. باشە مادەموا بێت ڕوبەڕووی گۆڕان چۆنی دەکرێت. ڕوبەڕووبوونەوەی گۆڕان هەروە ئاسان نییە، ئازایەتی و بوێری دەوێت. ئەو ئازایەتی و بوێریە پەیوەندی بە بنیاتی جەستە و ماسوولکەوە نییە. ئەو بوێریە هەست و بۆ چوونێکە کە لە زەین و ڕۆحەوە سەرچاواگرێ، واتە لە جیهانبینی و دیدی دەهێنرانەوە بۆ گۆڕان هەڵدەقوڵێ، بۆ مانای کە دەبێت بیر و فەلسفەی گۆڕان پێقبول بێ و بە گەشتبینیەوە ڕەفتاری لەگەڵا بکەی. اینجا دەبینی ژیان لە هەموو قۆناغ و وێزگەیەکدا خۆی نوێ کاتەوە و هەردەم لە هەنگاوێکی نوێدایە. لە ڕاستیدا بینی هیچ شتێک نییە ناوی کێشە و گرفت بێ، ئەوەی هەیە تەنیا بارەدۆخێکی نوێ، ڕەنگە چاوەڕوان نەکراو بێ.
لەوانەیە 100% بە پێچەوانەی ویست و خواستی تۆ بێ، لەوانەیە بە هیچ جۆرێک لەگەڵ ئارەزوەکانی تۆدا نەگونجێ، هەر بۆیە ناوی لێنیت کێشە، گیر و گرفت، مشکیلە، چونکە بە پێچەوانی ئارەزوی تۆیە. بەڵام ئەگەر بە قوڵی لە ڕوانگەی فراوانی فەلسەفەی گۆڕانەوە تاوتوێی بکەی، بۆ دەردەکەوێ کە بارودۆخێکی نوێ هاتوۆتە گۆڕێ، دەتوانی بیگۆڕی یان ئەلتەرناتیڤی بۆ بدۆزیتەوە. دەکەوێتە سەر ئەوەی چەند لە گۆڕان دەگەیت و چەندە گۆڕانت پێقبوڵە. دەفەرموو لەم گۆشەنیگایەوە تەماشای کێشەکانت بکە، بزانە چەند بە ئاسانی چارەسەریان دەکەی، نەکەر ئەوەندە بزانە چەندە ڕادەی لێبوردنت لە خۆت و لە کەسانی دەوروبەر پتر دەبێ، چونکە بەلانی کەمەوە بۆ دەردەکەوێت کە یاسای گردون وای دەوێ. کەشتەکان دەبێت لە گۆڕاندا بن. اینجا هەندێک لەو گۆڕانانە لەوانن کە خۆت بەرپایان دەکەی، هەندێکیشان ئەوانن کە لە دەرەوەی خواست و ویستی خۆتن. ئەگەر لە زمان و سروشتی ئەوەی دووەمیان تێنەگەی و نیگەتیڤانە ڕەفتاری لەگەڵا بکەی، ژیانت سەخت و دژوار دەبێت. دێنە سەرەوەی کە هەرنەوەیەک کۆمەلگایەکی تایبەت بەخۆی هەیە. ئێمەی نەوەی پەنجاکان ئەوانەی کەوەکو من لە نێوەی یەکەمی پەنجاکانی پاش 1900 لەدایک بوون، هەمیشە ئەوە دووپات دەکەینەوە، تەنانەت هەندێک جار بەناسۆر و حەستەتیشەوە کە کۆمەلگە گۆڕاوە، هیچ شتێک وەکو خۆی نەماوە. ئەوەی گەنجیش پاش 20 ساڵی هەمان شت دووبارە دەکەنەوە. خۆ دەبێ هەرواوەها بێت. ئەمە دەستوری ژیانە. هەموو جارێک کە دەگەڕێمەوە بۆ کوردستان، هەست بە جۆرە نیگەرانیەک دەکەم کە شتەکان وەکو خۆیان نین. ئەمە خەڵکی وا دەڵێن. ئەو کەسانەی کە ساڵهای ساڵە لە بیرەوەریەکانمدا زیندوو بوون و یادم دەکردن، ئەو شتانەی کە بەجێ مێشتە بوون، هیچیان وەکو خۆیان نەماون، هیچ شتێک وەکو ئەوە نییە کە بەجێ مێشت. ئەم جیهانەی کە لە یادەوەریمدا لەم 25 ساڵەدا پاراستو من، ئێستا سەر لەبەریان گۆڕاون. دەگەڕێمەوە سەرهۆش و ئاگایی. ئێستا باوەڕ بۆ دێنم کە هەر نەوەیە کۆمەلگای خۆی هەیە، هەر وەک چۆن هەموو نەوەیە گوشار و کێشەکانی خۆی هەیە، دەبێت کاری لەسەر بکە. هەر بەو شێوەیەش هەر نەوەیە کۆمەلگای خۆی هەیە، دەبێت کاری بۆ بکات و سیماکانی بەداهێنان و کردەوەی گرنگ تێروتە سەل بکە. لەلاپەڕاش تا و شەشێم کتێبەدا ناونیشانێک بەدیەکرێت کە نووسراوە تاسەی ڕابردوو، کە گوێ لە گۆرانیەکانی سەردەمی گەنجیەگرم کە بەناو وێنە و نامە کۆنەکاندا دەچمەوە، یا هەندێک جار بە ڤیدۆ و دیڤیدی تەماشای بەرهەمە کۆنەکانی ساڵانی هەشتاکانی خۆمەکەم. شامیرانی کوڕم پێم دەڵێ، بابا تۆ زۆر سۆز و حەنینی ڕابردوو داددەگرێ. شامیران سەر بە کۆمەلگایەکی تەواو جیاوازە، بەڵام هێشتا وەکو گەنجێک ڕابردوویەکی دوورودرێژی نییە. ئەو بیر لە داهاتوو دەکاتەوە. داهاتوو سەرمای گەنجە، ئایندە مەبەست و ئامانجی گەنجە. بۆیە گەنج نۆستالگیا واتە سۆز و تاسێ بۆ ڕابردوو نییە، خۆ ئەگەر هەشی بێ ئەوە زۆر کەمە. ئادەمی چەند مێژوی ڕابردووی دوورودرێژ بێ، چەندە پێ بنێتە ناو تەمەنەوە، ئەوەندە تاسە و سۆزی بۆ ڕابردوو قوڵترە بێ، ئەوەندەش کەمتر بیر لە ئایندە دەکاتەوە. کەسێکی پیر و بەساڵاچوو ئایندەی زۆر کورتە. جا ئەگەر هەستی نۆستالگیای تەمەنی ڕابردوو لە چوارچێوەیەکی وجودیانە و شاعیرانە و ناسک بێ، ناخمان دەوڵەمەندەکا و گەشە و شکۆفە بەڕەهەندەکانی ئینسانیەتمانەدا. بەڵام ئەگەر ئەم سۆز و حەنین و تاسێ ڕابردووە بچێتە خانەی خۆ خواردنەوە و هەست و نستی ڕەش و نێگەتیڤەوە، ئەو دەما دەبێتە مای زیانێکی کوشندا. جیهان لە گۆڕانێکی بەردەوامدایە. جابمانوێ یان نەمانەوێ، هەر بەپێی حتمیەتی گۆڕان دوو جۆرە گۆڕان هەیە. گۆڕانێک کە خۆمان ئەنجامێدەین، گۆڕانێک کە لە دەرەوەی سنوور و خواستی خۆمان ڕۆدا. جیاوازی نێوان هەردوو گۆڕانەکە لە مەسەلەی هەڵبژاردندا خۆیان وێنێ. لەباری یەکەمدا خۆت گۆڕان هەڵدەبژێری، لەباری دووەمدا کەسێک یان کەسانی تر بڕیارت لەسەردەن. بۆ نمونە کە کۆلێژێک یان پەیمانگایەک هەڵدەبژێری، ئەم جۆرە گۆڕانە لە ڕاستیدا گۆڕانەکە کە خۆت هەڵت بژاردووە. بەڵام زۆر جاریش گەلێک سەختە بزانی ئەم هەڵبژاردنە بەخواستی خۆتە یان فەرزە بەسەرتەوە و هەر دەبێ وا بکەی. چونکە هەر چۆنێ بێت گەلێ جار کە شتێک یان هەڵوێستێک هەڵدەبژێرێت، تەنانەت ئەگەر تەواو ئارەزووی ئەو شتەش بکەی، هەر ناچاری ئەو شتە هەڵبژێری، چونکە شتێکی تر نییە، یان نازانی یان ناتوانێت کە هەڵی بژێریت. بۆ تێگەیشتن لە گۆڕان و بەدیهێنانی چاکترین گۆڕانکاری لە ژیاندا، ئادەم پێویستی بە جۆرە هەستێکی ئاسوودەیی و ڕەزامەندی هەیە. هەستی ئەوەی کە سەردەمی گەنجی خۆی لە خۆیدا جوانترین و خۆشترین قۆناغی ژیانە، سەردەمێکە کە جەستە و مێشک لە ترۆپەکدان، جوانترین و دامەزراوترین جەستە جەستەی گەنجە، هەروەها کراوەترین و ئەکتیڤترین مێشک و دەروون لای گەنج هەیە. بەمەرجێک دەرک بەم ڕاستیە بکەیت و پێی ئاسوودەبیت و پێچەوانەکەی هەڵ نەبژێری، واتە پێت وانە بێ ژیان تاڵە و دۆزەخێکە بۆ خۆی.
کە بواری گەشە و شادی بە کۆسپ و ئەستەم تەنراوە یان لەوەش ئەستەمترەوەیە کە پێت وابێ لە بارێکی خراپدای و ئەو بارە قەت نایەتە گۆڕان و هیچ ئەلتەرناتیڤێک نییە. ئەمە دوا فۆرم و چارەسەرە. تۆنی نەهامەتی و گلەی و ناڕەزایی. بەداخەوە تۆن و نەغمەی گلەی و ناڕەزایی گەلێ جار بووە بە تۆنی باو و بربڵاو لە ناو گەنجاندا. ڕەنگە ئەم تۆنە نیشانەی ڕەفز و یاخی بوون بێ، هەندێک جاریش دەکرێت وەکو ناڕەزاییەک دەربارەی واقع و پێکاتی کۆمەلگا لێک بدرێتەوە. ئەم دیاردەیە تەنانەت لە ناو گەنجانی ئەوروپاشدا بەدیەکرێ. گەنجی سویدی لە هیچی کەم نییە، سربەستی، دەرفەتی کار، سێکس و پەیوەندی، ئازادی دەربڕین، بوارەکانی داهێنان، هەموو ئەمانەی بۆ دابین کراوە. لەگەڵەوەشدا دەنگی گلەی و ناڕەزایی خۆی بەرزەکاتەوە کە هەندێک جار ڕەشبینانە و نیگەتیڤانە دەڕوانێتە خۆی و دەوروبەر. دەشێ ئەمە ئاکامێکی خۆڕسکانی ئەو هەستە بێ کە پێدەنێتە ناو قۆناغێکی گرنگەوە، قۆناغێک پڕ لە ئەرک و بەرپرسیارەتی. بەڵام بەداخەوە لای هەندێک گەنج دەبێت بە ڕژبینیەکی تەواو. ئەم ڕوانگە ڕژبینانەیە دەبێتە هۆی لە دەستدانی تام و چێژی لاوێتی، لە دەستدانی وزەی گەنجێتی، چ لە ڕووی جۆش و هێزی جەستەوە، چ لە ڕووی داهێنان و ئەفراندنی مێشک و دەروونەوە. تۆنی ناڕەزایی و نیگەتیڤانە توانستی گۆڕان و گۆڕانکاری مرۆڤ لە سەردەمێکدا دەکوژێ کە لە ئەو پەڕیگەشەی خۆیدایە، ئەویش سەردەمی گەنجێتیە. بێگومان ئەم دیاردەی بێهودەییە ڕاستەوخۆ کارەکاتە سەر هەموو ئاوات و هیوا و خەون ئامانجی گەنجێک کە ناخ و دەروون و مێشکی پڕن لە پلان و دیدی ڕەنگاوڕەنگ بۆ ئایندە و بۆ ژیانێکی گەشت کە چاوەڕێ دەکا. ئێستا دەپرسین ئەو کەسە کێیە بتوانیت بیگۆڕی ئەگەر خۆت نەبی؟ لە وەڵامدا دەڵێن زۆر جار گوێمان لە کەسانێک دەبێت کە باس لەوەکەن کە دەیانوێت کەسانێکی تر بگۆڕن، یان هەر نەبێ گۆڕانی کۆمەلگە و کەسانی دەوروبەر مەبەست و ئامانجیانە. لەو کاری کە دەیکەن هونەرمەندان و نووسەران زۆر جار باس لەوەکەن کە دەیانەوێت کۆمەلگا بگۆڕن، کەچی خۆیان زۆر بەدەگمان دەگۆڕێن. تۆ ناتوانیت کەسێکی تر بگۆڕیت ئەگەر خۆت نەگۆڕی. کە کوردستانم بەجێهێشت لە هەڕەتی گەنجیدا بووم، برادرانی خۆم جێهێشت و بەرەو ئەوروپا سەفەرم کرد کە جارێکی تر پاش 20 ساڵ گەڕامەوە بۆم دەرکەوت کە برادرەکانم کە زۆربیان شانۆکار و نووسەرن ئێواران لە هەمانیانە کۆبنەوە پتر لە 20 ساڵ بە هەمان شێوە یەکترە بینن. بە یادی جاران زۆرم پێخۆش بوو جارێکی تر پێکەوە دانیشین، بەڵام ئەوەی جێگەی داغ بوو ئەوە بوو کە باسەکانیان تەڕادێکی زۆر هەر هەمان باسی 20 ساڵ لەوە بەربوو. هیچ گۆڕانێک لە ناوەڕۆکی قسە و بابەتەکانیان بەدی نەکرا. هەستم بە هیچ گۆڕانێک نەکرد، تەنانەت بە هەمان شێوەی جاران باسییان لەوەیە کرد چۆن کۆمەلگا بگۆڕن. دەرهێنەری ئەوتوهان کە زۆر پێ لەسەر ئەوە داگرن کە ئەکتەر دەگۆڕن. ڕژیسۆرێکی هاوڵم داوای لێ کردم ئامادەی پرۆڤەکانی بم و باری سەرنج و تێبینیەکانی خۆمی وە باس بکەم. سەرنجمدا بێهودە لەگەڵ یەکێک لە ئەکتەرەکاندا هەوڵەدا و ئەویش بە نابەدڵی خواستەکانی جێبەجێەکە. پاشان ڕژیسۆرەکە پێیوتم ئەم ئەکتەرە پیشەکار نییە، هەوڵەدەم بیگۆڕم و سەر لە نوێ ڕای بهێنم. پێم وت بۆ ئەوەی بیگۆڕیت تاکە یەک ڕێگەت لە پێشە، ئەویش ئەوەیە کە چیتر هەوڵ نەدەی بیگۆڕی. گەر باوەڕ بەوە بینیت کە گۆڕان دەبێت لە خۆتەوە دەست پێ بکات و لە ناخی خۆتەوە سەر هەڵبدا، هەستی بەرپرسیارەتی لەلا دروستە بێ. ئەم هەستەوامان لەکە کە خۆمان بە بەرپرسیار بزانین بەرامبەر بە بیر و باوەڕ و کردارەکانمان، چونکە بیر و کردار هەرچەندە بچووکیش بن هەر گوزارشت لە هەڵوێستەکە. هەڵوێست بەرامبەر بە کەسانی تر و بەرامبەر بە جیهان. لە ڕاستیدا باوەڕهێنان بە ڕۆڵی گۆڕان لە خودی خۆتەوە بۆ جیهان وات لەیەکە چیتر گلەی لە جیهان و دەوروبەری خۆت نەکەی، چیتر نوشستی و نەهامەتیەکانت نەکەی بە بیانوێک کە تۆ خۆت بێگوناه بێخەتای بگرەوە بزانین کە کەسانی تر دەورێکی خراپ دەگێڕن لە ڕەوتی ژیانتدا، یان ڕێکەوت و بێشانسی و نەکبەتی بوارت پێنادەن بە پێچەوانەوە. ئەو کەسەی کە هەمیشە هەوڵی گۆڕانەدا دەزانێت کە گۆڕان فەلسەفەی ژیانە. دوێنێ وەکو ئەمڕۆ نابێ، ئەمڕۆژ وەکو سبەینە نابێ. هەر بۆیە کە باوەڕت بەوە هێنا کە ئەوەی جیهان بگۆڕێت دەبێ خۆت بگۆڕی یەکسەر پەنا بێتە بەرکردار. ئەمەش بەهۆی ئەوەیە کە بیر لە گۆڕانەکەینەوە بە شێوەیە کە چەند پرسیارێکی ڕژبینانە و نیگەتیڤ ئاڕاستی خۆمانەکەین. خۆ ئەگەر لە بری ئەم پرسیارانە پرسیاری گەشببینانە و پۆزەتیڤ لە خۆمان بکەین دەگەین بە ئەنجامی پۆزەتیڤ و دڵخۆشکەر. لە ڕاستیدا وەڵامی پرسیارەکان هەر لە پرسیارەکان خۆیانەوە سەرچاواگرن، چونکە پرسیاری چاک وەڵامی وا نابێ. لە ڕاستیدا گۆڕان تەنیا لە ناوەوە دەست پێەکە. ئێمەی ئادەمی هیچ هێزیەک نییە بمان گۆڕێ، بەڵام فاکتۆر و هۆ و کەرەستە و میتۆد هەن کە هانمانەدەن و ڕێنوێنیمانەکەن و یارمەتیمانەدەن کا بگۆڕین. گۆڕانەکە دەبێت لە ناخماندا چەکەرە بکە.
زۆر جار بە ڕیژەسۆران دەڵێم کە چیتر باس لەوە نەکەن کە دەیانوێت ئەکتەر بگۆڕن چونکە ئەمە مەحاڵە دەرهێنەر دەتوانێت هانی ئەکتەر بدا و دەستی بگرێت و ڕێگەی بۆ خۆش بکە تاوەکو بەرەو چاکتر بگۆڕێ بەڵام وەکو ئەوەی بیگۆڕێت شتیوانە ئەم بۆچوونە نەک تەنیا لە هونەرداوایە بگرە لە هەموو بوارەکانی سەرکردایەتی و ڕێبەرایەتیکردن و سیاسەتیشدا هەمان شتە. جۆن میللەری نووسری کتێبی پرسیار لە پشتەوەی پرسیار دەڵێ کە پرسیار لە هەر کەسێک دەکەی دەتەوێت چی بگۆڕی بۆ ئەوەی باریکی باشتر بهێنیتەکایەوە یەکسەر دەڵێن دەزانی چی هەموو جۆرە بیر و بۆچوونێکان بە مێشکدا گوزەر دەکا بەڵام کەس ناڵێت دەمەوێت خۆم بگۆڕم بۆیە جۆن میللەر دەڵێ باشترین ڕێگە بۆ گۆڕان ئەوەیە کە بە بیر و بۆچوونەکانی خۆتدا بچیتەوە لە بری ئەوەی خۆت بە بیر و بۆچوونی کەسانی ترەوە خەریب بکەی بە کوردی ئەم میتۆدە لەو ڕاستیەوە سەرچاوە دەگرێت کە دەڵێ من دەتوانم تەنیا خۆم بگۆڕم. میتۆدێک بۆ کردار. جۆن میللەر میتۆدێک بۆ کردار پێشنیاز دەکات کە ناوی لێناوە پرسیارەکانی گۆڕان و لەسەر پرینسیپێکی زۆر سادە و ڕەوان دەڕوا. هەموو گۆڕانێک سەرەتا کاردانەوەیەکی نابەدڵ و نێگەتیڤمان لا دروستەکە گشتی چاکی لێ دەبێتەوە مەبەستەوەیە کە لە بری پرسیاری خراپ و نەشیا و پرسیاری چاک و شیا و لە خۆمان بکەین بەڵام چۆن پرسیاری چاک لە پرسیاری خراپ جودا بکەینەوە یاخۆ پرسیاری چاک چییە و چۆنە. جۆن میللەر وەکو وەڵامێکی گشتی و سەرەتایی بۆ پرسیاری چاک سەبارەت بە فەلسەفەی گۆڕان سێ ئاراستەی سادەمان پیشانەدا. یەک بە پرسیاری چی و چۆن نەک بە پرسیارەکانی بۆچی و کەی و کێ دەست پێ بکە من نەک ئەوان یان ئێمە یان ئێوە یان تۆ بەکار بهێنە واتە خۆت بخەرە پێشی هەمویانەوە. فۆکس بخەرە سەر کردارە گرنگەکانی ژیانمان ئەو کردارانەی کە پەرە بە ژیانمان ئەدەن و پێشیاخەن ئەو کردارانن کە وەڵامی ڕەوتی گۆڕانکاریەکانی ئەم جیهانەیە دەنەوە. ئەو گۆڕانکاریانش بەشێکیان گەلێک گەورن و باز دەکرێن تەنانەت ماسمیدیا خۆی بۆ تەرخان دەکا بەڵام بەشی دووەمیان ئەوانن کە گۆڕانکاری وردن ڕاستیدا ئەو گۆڕانکاریانن کە ژیانمان کۆنتترۆل دەکەن ژیانی هەرێک لە ئێمەوەکو کەشتێکی بچووک وایە لە ناو ڕووبارێکی پڕتەوژم و بەجۆشدا کە گۆڕانکاری بچووک داینەمەوە توانایەتی زۆربەی گۆڕانکاریانە بریتین لە تەوژمی بچووکی ژێڕووکەشی ڕووبارەکە و بەچاو نابینرێن بەڵام لە هەموو ساتێکدا ڕوەدەن. گەورەترین گۆڕان لە گۆڕانکاری بچووکەوە دەست پێەکە. دەست لە ملکردنی گۆڕانکاری بچووک هونەرێکی گەورەیە و هەوێنی گۆڕانکاری گەورەیە بە شێوەیەکی گشتی ئەو گۆڕانە گەورانەی کە لەسەر بناغی گۆڕانکاری ورد و بچووک دروستە بن گۆڕانکاری پتە و ڕاستەقینەن تەمەن و کاریگەریان درێژە. زۆربەی زۆری ئەو گۆڕانکاریانەی کە ڕادیکاڵ و بنجڕ و کتۆپڕن کەم جار سەرکەوتن و ئەنجامی باش بەدەستدێنن. لە لاپەڕە 93دا مانشێتێک بەرچاو دەکەوێت کە نووسراوە میتۆدی کایزن یەک هەنگاوی بچووک ڕەنگە سەرانسەری ژیانت بگۆڕێ. میتۆدی بەناوبانگی کایزن لە گۆڕاندا لەسەر بناغی ئەوە دەڕوا کە یەک هەنگاوی بچووک ڕەنگە هەموو ژیانت بگۆڕێ. ڕەنگە بە سەرکەوتنێکی بچووک شاد و بەختەوەر نەبی بەڵام سەرکەوتنێکی بچووک لە نشستی چاکترە. ئەمە جەوهەری فەلسەفەی کایزنی جاپانیە. ئەمەش پشت بەو حکمەتە دەبەستەیە کە دەڵێت کارە گەورەکان بە هەنگاوی بچووک ئەنجامەدرێن. چینیەکان دەڵێن گەشتی 1000 میل بە هەنگاوێک دەست پێکا. ژیانی ڕۆژانەمان زۆر جار ئەوەمان بۆ دووپات دەکاتەوە کە گۆڕان خۆی لە خۆیدا مای مەترسیە. ئەگەر جارێک لە جاران ڕێگەی ڕۆژانەت بگۆڕی یان بتەوێ مناڵ دروست بکەی هەردوو گۆڕانەکە مەترسید لا دروست دەکەن بەڵام بە دوو ئاستی جیاواز. ڕۆبەڕووبوونەوەی گیرروگرفتی بچووک ئاسانترە لە ڕۆبەڕووبوونەوەی کێشەی گەورە نەکەر ئەوەندە بگرە ڕێگەی چارەسەرکردنی کێشەی گەورەیشت بۆ ئاسان دەکا. پرسیاری بچووک بیرکردنەوە لە شتی بچووک ئەنجامدانی کردداری بچووک چارەسەرکردنی گرفتی بچووک گیانی بەرەنگاری و گۆڕان و خۆ تازەکردنەوەمان لا جۆشەدا بەڵام لەمەش گرنگتر ئەوەیە مەترسی ڕۆژانەمان لە گۆڕان و گۆڕانکاری دەڕەوێنێتەوە. بڕواناکەم کەس ئەوەندەی گەنجان کار و پرۆژەی ئەمڕۆ بخەنە سبەی بە بیانووی ئەوەوە هێشتا زووە و کاتم بەدەستەوەیە. هەندێک جاری ئارەزوویەکی بچووک کە دەکرێت بە ئاسانی بهێنرێتە دی چەندین جار دواخرێ اینجا ئەوەندە دواخرێت تاوەکو دەگەینە تافی پیری ئیدی ئەو کات تەمەن بەسەر دەچێت. ئەگەر لە خۆمەوە دەست پێ بکەم دەتوانم باس لە چەندین پرۆژەی گرنگ بکەم کە هەر لە تەمەنی لاوێتیمەوە بیرم لێ کردوونەتەوە بەڵام هەمیشە دوام خستون ئەمڕۆ ناسبینێ تاکو ئێستاش بەدیم نەهێناون هەر بۆ نمونە مەلەوانی. لە تافی مێرد منداڵیمەوە خواستی ئەوەی خۆم فێری مەلەوانی بکەم ختوکەی ئارەزوەکانیەدا بەڵام هەمیشە پێم وابوو کە هێشتا زووە چونکە پێم وابووە کات زۆر دەگرێ
کە گەیشتمە ستۆکۆڵم لەوە ئاسانتر نەبوو کە لە یەکێک کۆرسەکانی مەلەوانی ناوی خۆم تۆمار بکەم و دەست پێ بکەم. اینجا دیسانەوە هەستم دەکرد کاتم نییە. لە وڵاتێکی وەکو سویددا ئەم کارە زۆر ئاسانە و مەلە نەزانین وەکو عیبە وایە. ئێستا کە دەچمە کۆرسێکی مەلەوانی تێگەم ئەوەی من بە مانگێک فێریە بم مناڵێک یان گەنجێک بە سەعاتێک فێریە بێ، چونکە کاردانەوەی جەستەیمان و توانستی فیزیکیمان جیاوازیەکی گەورەی هەیە. خەونەکەی ئاسۆ دۆستێکم کە ناوی ئاسۆی بۆ هەڵدەبژێرم یەکێک لە خەونەکانی ئەوەیە زمانی ئینگلیزی فێربێ، چونکە بۆ کارەکەی وەکو لێکۆڵەر نەک هەرگرنگە بگرە پێویست و مەرجە، بەڵام پێی وایە کاتێکی زۆر دەبا. اینجا ئەرکێکی گەلێ قورسیشە دەبێت باش خۆی بۆ ئامادە بکات تاوەکو بتوانێت بەرەنگاری بێتەوە. ئەوەندە من بزانم 15 ساڵ دەبێ بیر لەم مەسەلەیە دەکاتەوە، واتە 15 ساڵە بیر لەوە دەکاتەوە فێری زمانی ئینگلیزی بێ. بەڵام هەردوایە خات تاوەکو ئێستاش هەر بەتەمای فێربوونی زمانی ئینگلیزیە و دەڵێت چاوەڕێی دەرفەتێکی گونجاوەکەم. ئەم دۆستەم نازانێت کە دەرفەتی گونجاو بەو شێوەی ئەو بیری لێکاتەوە هەرگیز نایەت. دەرفەتی گونجاو تەنیا ئەمڕۆیە و سبەینێ نییە. باشە ئێستا ئەگەر بەپێی تەکنیک و میتۆدی کایزن بیر لە پرۆژێ ئەم دۆستەمان بکەینەوە دەبێت لە بچووکترین هەنگاوەوە دەست پێ بکەین. کایزن دەڵێ هەوڵ بدە هەر ڕۆژێ یەک وشەی نوێ فێربیت، خۆ ئەگەر ئەم ئەرکەیشت پێسەختە فەرمو بیکە بە هەفتەی یەک وشە. ڕەنگە پێت سیر بێت و بڵیت ئەمە کارێکی بێهودەیە، بەڵام من پێم وایە کە ئەگەر هاوڵەکەم بە درێژای ئەم 15 ساڵە تەکنیکی کایزنی وەکو نەزمێک پیادەکرد بە ئێستا بێگومان تا ڕادەیەکی باش هەر نەبێت زۆر لە ئێستا چاکتر زمانی ئینگلیزی دەزانیم. لە ڕاستیدا ئەگەر ڕۆژیان هەفتەیەک بە وشەیەک دەست پێ بکەیت پاشتر دەبینیت کە هەر خۆت ئەرکێکی گەورەتر دەریتە ئەستۆ و پتر کاری لەسەر دەکەیت و خێراتر فێریەبی. خۆ ئەگەر بیر لەوە بکەینەوە کە زانینی وشەیەک لە نەزانینی هیچ چاکترە، فێربوونی وشەیەک هیچ کاتێکمان لێ ناگرێ. اینجا لاوەش گرنگتر ئەوەیە کە مەترسیت لەو ئەرکی فێربوونی زمانێکی گەورەت لەلا دەڕەوێنێتەوە، چونکە چیتر ئەو پرسیارە ناکەیت تۆ بڵێ فێربم، تۆ بڵێ تێدا سەرکەوم و نوشستی نەهێنم، نەبەرزبوونی گوشاری ناوە و نەسەرکردنی پلەی هۆرمۆن و ترپەترپی دڵ زۆر بە ئاسوودەی هەنگاو بە هەنگاو بەرەو مەبەست ڕێگە بڕی. هەر لێرەدا حەزەکەم نمونەیەکی تر بێنمەوە کە پەیوەندی هەیە بەکارکردن لەگەڵ قوتابیانی پەیمانگای باڵای شانۆ لە وڵاتی مەغریب. من هەمیشە داخوازیم لە قوتابیانی شانواوەیە کە دەبێ هەوڵ بدەن زمانی ئینگلیزی فێربن، چونکە ئەم زمانە زۆر یارمەتیانەدا کە زووتر و ڕاستتر خۆیان پەروەردە بکەن و خۆیان ڕابهێنن. بەڵام قوتابیەک کە تاکو و پلەی زانکۆ فێری زمانی ئینگلیزی نەبوو بێ هەمیشە پێی وایە درەنگە و تەمەنی بۆ ئەو ئەرکە بەسەر چووە. زۆر جار ئەوە دووپات دەکەمەوە کە ئەمە ڕاست نییە و بیانویەکە کە لە ترس و تەمبەڵیەوە سەرچاواگرێ، بە تایبەتی لەم سەردەمە ئێستاماندا کە هەموو شتێک بەهۆی تەکنەلۆژیا و ئامرازەکانی پەیوەندی و ڕاگەیاندنەوە گەلێک ئاسان کراوە. دەتوانیت لە هەر سوچ و قوشبنێکی ئەم جیهانە فێری هەر زمانێک ببیت ئەگەر مەبەستت زمان فێربوون بێ. 4 ساڵ لەمەوبەر هەمان مشتومڕ دەستی پێکردەوە. قوتابیەکان لە پۆل یەکەمدا بوون، گەلێک بەڵگیان هێنایەوە کە ئەم کارە سەختە و بەوان ئەنجام نادرێ، چونکە بۆ نمونە ناتوانن سەفەر بکەن بۆ بەریتانیا یان هەر وڵاتێکی ئینگلیزی زمان یان بە گەورەی زمان فێربوونی مەحاڵە، نەبوونی کات و پارە و وزە و تااقەت و ئەم شتانەی پێویستە. بەرامبەر بەمانە هەموو باسی میتۆدی کایزنم بۆ دەکردن، هەنگاوی بچووک، کردداری بچووک، چارەسەرکردنی کێشەی بچووک. ساڵی پار کە گەڕامەوە بۆ ئەوەی بۆ هەمان گرروپ کە پۆلی 4 بوون و ئەم ساڵ خوێندنیان تاو کرد، شانۆنامەی یاریە خەونێکی نووسری شانۆی سویدی ئۆگۆست سترانبێرگ دەربهێنم. گەڕامەوە سەر دووپاتکردنەوەی بەیەخ و گرنگی زمانی ئینگلیزی بۆم دەرکەو کە هەنگاوێکی باشیان ناو لەو بوارەدا گۆڕانێکی گەورەیان بەسەردەهاتووە. باشە ناڵێم هەموو بێ سێود و بە قسەیان کردبووم، بەڵام 3-4 کەسیان داوای دەقی شانۆنامەکەیان بە زمانی ئینگلیزی لێکردم و پاشتریش دەقەکەیان فۆتۆکۆپی کرد و خوێندیانە و لەگەڵ دەقە عەرەبیەکەیدا بەراوردیان کرد و هەندێک گۆڕانکاری بە سوودیان تێدا کرد. کەسێک ئاگاداری ئەو شانۆنامەیە بێت دەزانێت کە گۆڕانکاریەکی تێدایە. ئەو ئەکتەرە کە گۆرانیەکەی دەوت پێشنیازی ئەوەی کرد کە گۆرانیەکە بە زمانی ئینگلیزی بڵێ. منیش کە گوێم لێگرت هەستم کرد ئینگلیزیەکەی گەلێک بێگەرد و ڕەوانە، جالەبەر ئەوەی خۆی مۆسیقاژەنێکی لێهاتوو بوو، گوێیەکی ڕایەڵی بۆ مۆسیقا و تۆنەکانی دەنگ هەبوو. لە ڕووی فۆنەتیکیشەوە گەلێک لە خۆم چاکتر بوو کە من لە سەرەتاوە هاندەری بووم بۆ فێربوونی زمان. بۆیە ژیان هەموو ڕۆژێک دەرفەتێکی نوێ، نابێ لە دەستی بدەیت،
بەڵام ئەوەندەیە لە کاتی خۆی و لە ڕۆژی خۆیدا دەرکی پێناکەی زۆرجار لە تافێ پیریدا پەشیمان دەبینە و ئاخ بۆ ئەو دەرفەتانە هەڵدەکێشین کە بە فێڕۆمانداون. ئێستا باس لە گرفتە بچووکەکان دەکەین. زۆرینەی خەڵک خۆیان وەڕاهێناوە لەگەڵ گرفتی بچووک دابژین و کۆمەڵی گرفت و کێشەی بچووک بووە بە بەشێک لە ژیانیان. بۆچی؟ چونکە ئەم گرفتانە ئەوەندە ئاسان و بچووکن کە پشتگوێ خراون و ڕۆژانە دووبارە دەبنەوە و بەڕادەیەکی ئەوتۆ کە پێمان وایە هیچ کاریگەریەکی نیگەتیڤیان بەسەرمانەوە نەماوە. خۆ ئەگەر بەوردی لە هەر یەکێک لەم گرفتانە بکۆڵینەوە دەگەینەوە باوەڕێ کە ئەمە وانە، چونکە کۆمەڵێک گرفتی بچووک کە کۆ دەبنەوە لە ئاکامدا گرفتێکی گەورە پێکدێنن. بگرە هەندێک لەو کێشە بچووکانەی کە چارەسەریان ناکەی کڕۆک و ماکی کێشە گەورەکانی ژیانتن و دەبنە کۆسپ و لەمپەر لە پێش خواست و ئامانجەکانی ژیانتدا. کە کێشەیەکی بچووک چارەسەر دەکەی اینجا ئەوەت بۆ دەردەکەوێت کە چەند کاریگەری بەسەر کێشە سەختەکانی ژیانتەوە هەیە، پاشتر چارەسەری ئەوانیش ئاسان دەکەوێتەوە. ئەگەر بتەوێت جگەی خۆت لە جیهاندا خۆش بکەی دەبێت بەر لە هەموو شتێک بیر لە چارەسەری گرفتە بچووکەکانی دەوروبەرت بکەیتەوە، لە بچووکترین گرفتەوە دەست پێ بکە و ڕاستی بکەرەوە. چارەسەرکردنی کێشە بچووکەکانی ژیان تەکنیکی چەند ئاسانە، ئەوەندەش گرنگە، نەک تەنیا لەبەر ئەوەی گیرروگرفتەکانی ژیانت بۆ چارەسەر دەکا و ئاسوودەت دەکا. بگرە هاوکات و سرەڕای ئەوەش میتۆدێکی کاریگەرە کە بە ئێستا و ئێرەت گرێدا. لە نیگەرانی ڕابردوو مەترسی ئایندەت دەپارێزێ و دەتێنێتەوە کۆشی ئێستا، چونکە کێشەکان هەر لە کۆشی ئێستادا چارەسەر دەکەی. بەم تەکنیکە 100% سوود لە ئەگەر و مەرجەکانی ئەمڕۆی ژیانت دەبینی. هەر بۆیە کە ئەم میتۆدە پیادەکەی کاری ئەمڕۆ دواناخیت و هەر لە ڕۆژی خۆیدا ئەنجامیەدەی. زۆرینەی خەڵک بۆ ئەوەی خۆیان لە ئەرک و کاری ئەمڕۆ بدزنەوە وشەی ئەگەر بەکاردێنن. وتەیەکی نەستەقی ئینگلیزی هەیە کە دەڵێ وشەی ئەگەر پاپۆرێک وایە هەموو کەسێک سواریە بوو. ئەگەر یەکێکە لەو کەرستانەی کە لە مەرج و بوارەکانی ئێستامان بێبەش دەکا، سا یان ئەوە تا دەمان بەستێتەوە بەڕابردوویەکەوە کە بەسەر چووە و هەرگیز ناگەڕێتەوە، یان دەمان بەستێتەوە بە ئایندەیەکەوە کە هێشتا نەهاتووە و لەوانەیە هەرگیز نەیە. کردداری بچووک نەکاتی زۆر دەوێ، نەپاری دەوێ، نە ئیرادەیەکی بەهێز و متمانە بەخۆبوونێکی پتەوی دەوێ، نەمەترسی سەرنەکەوتن و نوشستی ئازارت دەدا. ئەمە سەرڕای ئەوەی کە مێشک خێراتر قبولیەکە و خۆی پێ ڕادەهێنێ، چونکە بەڕیتمێکی لەسەرخۆ هێدی دادەچۆرێتە ناو سیستەمی مێشکەوە. زۆر جار گەنجان پێیان وایە کاتێکی زۆریان بەدەستەوەیە بۆ بەدیهێنانی نیاز و مەبەستەکانیان، بۆ نا هێشتا لە لووتکەی تەمەندان و کات زۆری بەبەرەوە ماوە، بۆ یەگەلێک جار کاری ئەمڕۆ دواخن، خەون و خواستەکانیان دواخن. زۆرینیان پێیان وایە ئەوەی کە دەیانەوێت زۆری دەوێت، بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە کە ئەو گۆڕانی دەیکەن نەکرد گرنگە بگرە پێویستیشە. هەندێک جار ئەوەندە پێویستە کە هەموو کار و پیشە و داهێنانت بەو گۆڕان کاریە بچووکانە دەگۆڕێن و گەشە دەکەن و دەبنەوەی بەدەستێنانی سەرکەوتنی گەورە لە ژیاندا. بەسەرهاتی گۆرانی بێژێکی بەناوبانگ وەک نمونەیەک لە سەرەتای هەشتاکاندا کە ئەوەندە نەبوو لە سوید دەرژام، گۆرانی بێژێکی بەناوبانگ سەردانی ماڵەوەی کردم. زۆر گلەی لە مۆسیقاژەنەکان دەکرد، هەروەها گلەی لە بەختی خۆیە کرد کە بۆچی خۆی فێری مۆسیقا نەکرد. پێم وت ئەگەر خۆت فێری ئامێرێک بکەی گیرروگرفتەکە چارەسەر دەکەی. ئەو گۆرانی بێژانەی کە مۆسیقاژنن کێشەی لەم جۆرەیان نییە. گۆرانی بێژانی ڕۆژهەڵات نەبێ کە زۆربیان لە مۆسیقادا کۆڵەوارن. لە ڕۆژئاوادا گۆرانی بێژێک بەدی ناکەم مۆسیقاژن نەبێ. کە لە گۆرانی بێژانی وەکو ئێلڤیس پرسلی و ڤیستۆتسکی دوو نمونەی بەرزی دنیای هونەرن کە بە یەک گیتار جوانترین داهێنانیان پێشکەش بە جیهان کردووە. پێم وت تو ئێستا لە شارێکی وەکو ستۆکهۆڵمی کە پڕە لە قوتابخانە و سەنتەری فێربوونی مۆسیقا، بۆچی خۆت فێری ئامێری گیتار یان عود ناکەی؟ بیرێکی کردەوە پاشان وتی تازە درەنگە، کاتی دەوێ لە ڕووی دەرونیەوە لە خۆمڕە نابینم. هونەرمەندەکە هاوکات کە قسەی بووە کردم زۆر بەگەرمی تەسبیحەکەی بە ئەدا و یاری پێکرد. پێم وت ڕۆژی چەند سەعات یاری بەو تەسبیحەکەی. گوتی لە مەبەستت تێناگەم. وتم ئەگەر لە هەفتەیەک 45 دقیقە تەرخان بکەی بۆ وانەیەکی مۆسیقا ئەوە پاش چەند ساڵێک فێری مۆسیقا بیت و هونەرەکەت زۆر باش پێش دەکەوێت. بیهێنە پێشچاوی خۆت ئەم قسەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 84. ئەگەر ئەو هونەرمەندە لەم ماوەیەدا کە دەکاتە نزیکەی 24 ساڵ هەفتە 1 ساعتی بۆ پێشخستنی هونەرەکەی خۆی تەرخان کردبە، ئێستا لە بواری هونەردا پایەکی بەرزتری هەبوو، نەک ئەو پایەی کە بەهۆی بەهرەیەکی سروشتی و خۆڕسکەوە هەیەتی، بەهرەیە کە بە هیچ جۆرێک داهێنانی خۆی تێدا نییە.
چەند گۆرانی بێژ بە گەنجی هاتنە ئەوروپا و فێری مۆسیقا بوون، چەند نووسەری گەنجمان هاتنە ئێرە و بە تەواوەتی فێری زمانێکی تر بوون، چەند شانۆکارمان توانیان بەڕێنانێکی نوێدا ڕەت بن. بێگومان ئەم بۆچوونە زۆربەی زۆری ئەو لاوانە دەگرێتەوە کە ڕوویان لە ئەوروپا کردووە، کە لاوێک ڕوو لە ئەوروپاکە بێگومان کۆمەڵێک خەون و ئارزووی هەیە و دەیەوێت لەو وڵاتە نوێیەکەیدا بیان هێنێتە دی. بەڵام خەونەکانیان بەدەگمەن دێنە دی، هۆی یەکەمیش دەگەڕێتەوە بۆ کێشەی چۆنێتی تێگەیشتن لە گۆڕان. کە مەترسیەکی گەورەمان لا دروست دەکات وامان لێکە پشت هەر بە یاسا و ڕێسەکانی ڕابردوومان ببەستین، چونکە ئاسانە و هیچی ناوێ. ئەوانە هەر بەجەستە لە ئێرەدا و لە ئێستادا ئاژین، دەنا هەر لە ڕابردوودا چەقیان بەستووە و لە وڵاتەکەی خۆیاندا ماونەتەوە، وەکو ڕۆح و مێشک و دەروون و خەیاڵ و فانتازیا. هێشتا سەفەریان نەکردووە، تەنانەت کە بە سەردان دەگەڕێنەوە هەندێک جار برادرانیان پێیان دەڵێن هەر وەک خۆت ماویتەوە و لەوە ناچێت چەند ساڵێک بێت ئێرەت بەجێهێشت بێ. تەمەن بواری ئەوە نادا پرۆژەکانت دوابخەی، هەنگاوی بچووک، پرسیاری بچووک، چارەسەرکردنی کێشەی بچووک، کردداری بچووک، تەواو یارمەتی دەدەن کە چیتر کارەکانت دوانەخەی. بیسەرانی ئازیز و خۆشەویست سڵاوتان لێبێ، خۆشحاڵین بۆ ئەم شەویش هاتنەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی استراتیژەکانی ژیان. شەوی ڕابردوو باسی میتۆدی کایزنمان بەوردی بۆ کردن کە بە شێوەیەکی گشتی بریتە لە هەڵگرتنی هەنگاوی بچووک بۆ ئەوەی لەوێەوە دەست پێ بکەین و سڵ نەکەینەوە لە بەجێگەیاندنی پرۆژەیەک بۆ هەنگاونان بەرەو سەرکەوتن. هەنگاوی بچووک گرنگی و بایەخی خۆی هەیە. ئێستا دەپرسین استراتیژەکانی میتۆدی کایزن چین؟ لە وەڵامدا نووسەر نووسیوێتی دیارە گۆڕانکاری گەورەکان لە مەترسیدا بەشی شێریان هەیە. گۆڕانکاری گەورە تەنانەت ئەوانی کە زۆر پۆزەتیڤن و ئاکامەکانیان مسۆگرە مەترسی و دوودڵیمان لا دروست دەکەن. هەموو گۆڕانێکی ڕادیکاڵانە و بنجبرانەکان پلەی مەترسیمان بەرزتر دەکەنەوە. بە پێچەوانەوە گۆڕانکاری بچووک دیواری مەترسی لە بەردەم عەقڵ و هۆشدا دەڕوخێنێ و بەرەو بیرکردنەوەی ژیرانە و داهێنانمان دەبا. فەلسەفەی کایزن 6 استراتیژ لە پرۆسەی گۆڕاندا پێشنیاز دەکات. یەکەم، پرسیاری بچووک لە خۆت بکە بۆ ئەوەی مەترسی بڕێوێنیتەوە و هەروەها بۆ ئەوەی بگەی بەداهێنان. 2. داهێنانی بیرۆکەی بچووک تاکو بتوانی نەریت و کارامەی نوێ بەدەستبێنی بۆ ئەوەی تاکە یەک ماسوولکە بخەیتە کار. 3. بزوتنەوەی بچووک کە لەوانەیە سەرکەوتنی گەورە بهێنێتە دی. 4. چارەسەرکردنی گیرروگرفتی بچووک تەنانەت لە کاتی کێشەی گەلێ گەورەدا. 5. بەخشینی خەڵاتی بچووک بە خۆت و بە کەسانی تر بۆ بەدەستێنانی ئاکامی چاکتر. 6. ئاگاداریت سەبارەت بۆ دەرفەتانی کە بچووکن بەڵام گرنگ و کاریگەرن بەڵام کەسانی تر دەرکی پێناکەن. میتۆدی کایزن پێمان دەڵێ مێشکی مرۆڤ لەسەر بەرەنگاریکردنی گۆڕان پرۆگرام کراوە. تەنیا گۆڕانکاری بچووک دەتوانێت ئەم پرۆگرامە بە سیستەمی مێشک بگۆڕێ، چونکە لەسەر ڕەوتێکی درێژخایەن و لەسەر خۆڕوە کە پرسیاری بچووک ئاراستەی مێشک دەکەی، مەترسی دەکشێتەوە یەخەی مێشک بەرەدا. اینجا مێشک بە ئاسوودەی کاری خۆیەکە و ڕەفتار لەگەڵ پرسیارەکان دەکا و هەوڵەدا وەڵامیان داتەوە و گۆڕانکاری پێویست بهێنێتە کایەوە. ڕاهێنانی میتۆدی کایزن. ئەم ڕاهێنانە لە کتێبی ڕێگەی کایزنەوە وەرگیراوە. نووسینی دکتۆر ڕۆبێرت مۆرێر. بڕیار چۆنێتی بەکارهێنانی کات بە شێوەیەکی بەکەڵک. هەنگاوە بچووکەکان. یەکەم، لیستێکی ئەو چالاکیانە بکە کە کاتت لێدەگرن و سوودیان لێ نابینێت یان هانت نادەن بۆ شتێکی چاکتر. بۆ نمونە تەماشاکردنی تەلەڤیزیۆن، خوێندنەوەی بابەتی بێکەڵک، تەماشای ئینتەرنێت بێ هیچ مەبەستێک و تا دوایی. 2. لیستێکی ئەو چالاکیانە بکە کە پێت وایە بە کەڵک دێن و لە چالاکیەکانی ئێستات سوود بەخشترن. اینجا هەموو ڕۆژێک یەکێک لەو چالاکیانە بخەرە سەر لیستەکە. 3. هەر ئەوەندە کە لیستی چالاکیە بە کەڵکەکانت دەستنیشان کرد بەردەوام بە و هەوڵێکی بچووک بدە، بەڵام لە سنوورێکی زۆر بچووکدا و بێ ئەوەی هەڕەشە لە هیچ شتێکت بکە. ئەگەر دەتەوێت یاداشتەکانت بنووسیتەوە دەست پێ بکەوە، بەڵام لەگەڵ خۆتدا پەیمانێک ببەستە کە ڕۆژی لە 3 ڕستە پتر نەنووسی. 4. هەموو ڕۆژێک ناوی کەسێک بنووسە کە هەست دەکەی ژیانێکی بەکەڵکتر دەژی. اینجا یەکێک لەو شتانە یاداشت بکە کە ئەو کەسە دەیکا و جیاوازە لەو شتەی کە تۆ دەیکەی. بەم شێوەیە ئاسان و سادەیە دەتوانی ڕێگەیەکی ئاسان لە گۆڕانکاریدا بگریتە بەر. ئەمەش دەکرێت لە هەموو بوارێکدا پیادە بکرێت. بۆ کەسێک بێوێت لە ڕووی تەندروستیەوە باشتر بێ، بۆ کەسێک بێوێت وەرزش بکە، بەڵام هەرچەندەکە ناتوانێت بڕیاری دەستپێکردن بدا، بۆ کەسێک بێوێت زمانێکی نوێ فێر بێ یان پسپۆری لە بوارێکدا پەیدا بکە. پرسیاری پۆزتیڤ و پرسیاری نێگەتیڤ. وەک چۆن پرسیاری پۆزتیڤ لە ئەزموونی و ئاکاری ڕۆژانەماندا ڕۆڵی کاریگەر و سوود بەخشی هەیە،
بە هەمان شێوە پرسیاری نێگەتیڤ ئاکامی زیان بەخش و ڕوخێنەری هەیە. هەندێک لەو پرسیارانە دەکرێت ئەمانە بن: بۆچی ئەوەندە دەبەنگم؟ بۆچی دەبێ ئەوەندە بەگێلی ڕەفتار بکەم؟ بۆچی هەموو کەسێک لە من چاکترەژی؟ وەکو لە میتۆدی کایزندا هاتووە، ئەم پرسیارە پۆزتیڤانەش توانای ئەوەیان هەیە کە سەرنجی مێشک بۆ لای خۆیان ڕابکێشن بێگوێدانە ئەوەی کە ئاخۆ ئەو پرسیارانە لە جێگەی خۆیاندان یان نا. بەڵام هەرچۆنێک بێ ئەم وزەیە بەکاردەهێنرێ بۆ دۆزینەوەی جێگەی لاوازی و کەم و کڕیە و کەسە. لە ڕاستیدا و کەسانی کە ئەم پرسیارە نیگەتیڤانە ئاراستی خۆیانەکەن ئەزیەتی خۆیان نەدەن و بەچەقۆی پرسیارەکانیان خۆیان بریندارەکەن. پرسیاری نێگەتیڤ هەر لە سەرەتا و پێش وەڵامدانەوە لە هەموو ئەگەرێکی بە فەڕ و پێت دوور دەخاتەوە، ناخت بریندار دەکا و بەرەو ڕەشبینی و خەمۆکیت دەبا. ئەگەر چاک لیان وردبیتەوە بۆ دەردەکەوێت کە هەموو پرسیارێکی نێگەتیڤ لە بنەڕەتدا دژ بە سروشتی بوونە، چونکە ڕوخێنەرە و دژ بە بەرچاوڕوو نییە کە سروشتی بوونمان لەسەر بینا و دروستکردن دەڕوا. و نەبێ پرسیار و دیدی پۆزتیڤانە لە باوەڕێکی ساویلکانەوە سەر هەڵبدا، چونکە هەرگیزەوە ناگەێنێ کە تۆ بە خۆڕایی و بێبنەمایەکی بابەتیانە لەدایەنان و کردەوەکانی خۆت تەواو ڕازی بی. دەکرێت بە چاوێ ڕخنەوە تەماشایان بکەی، بەڵام لە هەمان کاتدا باوەڕت بە گۆرانیان هەبێ بەرەو باشتر و تەواوتر. لەو کۆرسانەی کە بۆ ڕژیسورە گەنجەکان سازیان دەکەم زۆر جار لێم دەپرسن کە کاتێک شانۆگەریەک دەردەهێنم تا چەند لە کارەکەی خۆم رازیم. بێگومان هیچ کارێکی شانۆیی یان هوەری بە شێوەیەکی گشتی ناگاتە ڕادەی کامل بوون. بۆ یەکەم جارە توانم بڵێم لە کاری خۆم رازیم، بگرێ هەندێک جار خەم و پەژارە دامەگرێ. بەڵام باوەڕم بەوە هەیە کە لە هەموو پرۆڤەیەکدا گۆڕانکاریەکی بچووک بەدەست دەهێنم. دەڵێم گۆڕانکاریەکی بچووک نەک گەورە، چونکە دەزانم هۆیەکی گەورەی سەرنەکەوتنی زۆربەی ڕژیسۆران بە تایبەتی ئەوانەی کە پرۆفیشناڵ نین لەوەدا تێیەکەون کە هەر لە سەرەتاوە دەیانەوێت گۆڕانکاری گەورە بکەن. باوەڕیان بەوە نییە کە ئەم گۆڕانە دەبێ هەنگاو بە هەنگاو بە درێژایی ڕۆژانی پرۆڤەکان کە هەندێک جار 2 مانگ تێپەڕێنێ جێبەجێ بکرێن. جا هەر کە لە سەرەتاوە بەرامبەر بەو ئەرکە قورسە هەرس دێنێ بەرهەمەکەی نوشستی دێنێت. هەمان فەلسەفە هەموو مەیدان و بوارەکانی ژیان دەگرێتەوە. هەموو ڕەهەندەکانی بوونمان دەگرێتەوە، ڕەهەندی ڕۆحی و زەینی و سایکۆلۆجی و ڕەهەندی جەستەیی. کە لە ژیانی خۆت رازی بی مانای ئەوە نییە پێویستت بە گۆڕان نییە. بە هەمان شێوەش کە ڕەخنە لە ژیانی خۆت دەگری مانای ئەوە نییە پێویستە دەستی لێ بشۆیت و چیتر کار بۆ گۆڕانی نەکەی. هەمیشە دەبێت بیر لەوە بکەیتەوە، دەبێت چ هەنگاوێک بنێم بۆ ئەوەی بیگۆڕم. ئەمە لوتکەی پرسیاری پۆزتیڤانەیە. لێرەوە بینا و داهێنان دەست پێەکە. پرسیاری نێگەتیڤانە ڕوخێنەرە، چونکە باوەڕ و متمانەت بە خۆت لەناو دەبا. لە کاتێکدا بنەما و کڕۆکی فەلسەفەی کایزن بە پێی پرەنسیپی پرسیاری پۆزتیڤ کار دەکا، بۆیە هەمیشە باوەڕێکی گەشتبینانە بە توانای خۆت لە چاکردنی و گەشەپێدانی ژیانی خۆت لا دروستەکە. تەنانەت لەو پەڕی ڕەشبینی و خەمۆکی و ڕەشبینی میتۆدی کایزن پێمان دەڵێت با پرسیارەکانت بەم جۆرە بن: چ شتێکی بچووکی جێ هەڵکەوتووی ئەو تۆ لە مندا هەیە، یان لای ئەو کەسەی کە هاوسەرمە، یان لای ئەو دەستگای کە کاری تیاکەم. ئەگەر ئەم ڕاهێنانە لەگەڵ کاتدا دووبارە بکەیتەوە، ئیتر مێشکت بە جۆرێک بەرنامە دەکەی کە هەردەم بە دوای شتێکی پۆزتیڤ و چاکدا بگەڕێ. لە کۆتاییشدا بڕیاری ئەوە دەیت کە چۆن سوود لەو لایەنە گەشانە ببینی. تۆ لە هەموو ساتێکدا دەبێ ئەم پرسیارە لە خۆت بکەی: چۆن بتوانم خۆم لەگەڵ ئەم جیهانەدا بگونجێنم کە هەمیشە لە گۆڕاندایە. کە دەڵێن گۆڕان واتە هەموو ژیان لە گۆڕاندایە. جیهانی دەوروبەرت، جەستەت، مێشک و ئەندێشە و دەروونت. ئەم گۆڕانە لە تافی لاویدا دەگاتە لوتکە. سەردەمی گەنجەتی واتە سەردەمی گۆڕانێکی ڕەهێڵە ئاسایی تونوتیژ. تەنیا ئەو گەنجە گرەو دەباتەوە کە گۆڕانی قبول بێ، وەک چۆن ئەو گۆڕانانە قبول دەکەی کە بەسەر هەموو جەستت دادێ. هەر بەو شێوەیە دەبێ گۆڕانی جیهانیشت پێ قبول بێت و خۆتی لەگەڵدا بگونجێنی. هەموو ئەو پیرەمێردوو بە سەڵاتچوانەی دەوروبەرت، باوک و دایکت کە ڕەنگە ئێستا پێتوا بێ کەسانێکن دواکەوتون و لەگەڵ ڕیتمی ئەم سەردەمەدا ناگونجێن، ئەوانیش لە تافی لاویدا بە گۆڕاندا ڕەتبوون و یان خۆیان لەگەڵ لێشاوی گۆڕاندا گونجاندووە. بەڵام ئێستا گەنج نین، بۆیە ڕیتم و ڕەوتی گۆڕانیان خێرانیە و خاو لاوازە. دەلاقەکانی گۆڕان کەدان بە گۆڕاندادنی چەند پرسیارێک یان چەند ئەلتەرناتیڤێک لە بەردەمدایە. گۆڕان واتە کرانەوە و شەفافێت، بۆیە تەنیا ئەوانەی کە باوەڕیان بە گۆڕان نییە و لە زمانی گۆڕان نازانن وا دەزانن هەمیشە یەک ڕێگایان لە پێشە، یەک دەرگایان لە پێشە. ئەگەر داخرا ئیدی هیچ دەرگایەکی تر نییە. بۆیە ئەو کەسانە بە ئاستەم دەتوانن شتێکی دیکاڵ بژێرن کە لە نەبزی گۆڕان تێگەیشتی
تێگەی کە تەمەنی لاوێتی خۆی لە خۆیدا تەمەنی کەشف و هەڵبژاردننی چەندین ئەلتەرناتیڤ و چارەسەری جیاوازە دەیان دەلاقە و پەنجەرە ڕووناکت لە پێشدا دەکرێتەوە. زۆربەی زۆری کار و پیشەی جارانی باو با پیرمان لە مەودایەکی زۆر کەمدا نەمان شێوەی کارکردنی جاران وا خەریکە بە تەواوەتی لە ناوەچێ جاران لاوێک لە هەڕەتی لاوێتیدا پیشەیەکی هەڵدەبژارد تاوەکو سەردەمی خەرانشینی لەسەرەوە پیشەیە بەردەوام دەبوو. بەڵام ئێستا و لە ساڵانێکی گەلێکەمدا سترۆکتەری کارکردن گۆڕانێکی گەورەی بەسەرهاتووە. ئەوەی ئەمڕۆ دەیکەیت و بژێوی ژیانتی پێدەچێت بەڕێوە ڕەنگە سبەینە بە ئاسانی بیگۆڕی چونکە ئەم سەردەمە و جیهانی ئەمڕۆ ئەلتەرناتیڤی چاکتر بەلاوان دەبەخشێ. پێویستیش بۆ ناکە هەموو تەمەنی لە یەک جێگەدا بەسەر بەرێ بۆیە دەتوانی خێرا کارەکەی بگۆڕێ و کارێکی تر پیشەیەکی تر تاقی بکاتەوە هەمیشە ژیان تازە بکاتەوە. ئەم گۆڕانە خێرایە جیهانی گەنجانی بە تەواوەتی گۆڕیوە. ئەم ئاسۆ بربڵاوە و فراوانە 50 ساڵ بەر لە ئێستا بۆ باوکان نەبووە. کەواتە ئێستا دەپرسین خەونت چییە؟ خەونەکانت چەند ڕوونن؟ ئەوەندە هێندەیان مسۆگەرترە؟ چەندە جوان و ڕەنگاوڕەنگ وێنەی خەونەکانت بکێشی ئەوەندە زووتر کەرەستەی بەدیهێنانیان دێتە بەردەست. ئەو خەونانەی کە زیاتر لە پێناوی زۆرینەی خەڵکین و کەمتر شەخسین و کەمتر لە بەرژەوەندی تاکدان زیاتر شانسی ئەویان هەیە کە بێنەدی هەرچەندە زۆر جار بەڕواڵەت هاتنە دییان وەک جۆرێک لە مەحاڵوە بەڵام مەسەلەکە تەنیا پەیوەندی بەکات و زەمانەوە هەیە. سیاسەتمەدار و ڕێبەری تێکۆشەرە ڕەشپێستەکانی ئەمریکا مارتین لۆسەر کینگ باشترین بەڵگەن لەسەر خەونە بەناوبانگەکان. لۆتەر نوێنەری بزوتنەوەی ڕەشپێستەکانی ئەمریکا بوو دژ بە ڕەگەزپەرستی و هەموو خواست و ئامانجەکانی خۆی بە خەون لە قەڵەمەدا و کاری بۆ بەدیهێنانی ئەو خەونەیە کرد. هەموو توانایەکی وەکو کات و وزە و توانای شەخسی و پارە بۆ خستبووە کار. تەنانەت لە 1968 سەریشی لەسەردانا. خەونی لۆسەری دەرباری ئەمریکایەکی نوێ بوو ئەمریکایەکی یەکسان بۆ سەرجەم ڕەش و سپی ئەمریکایەک بێجیاوازیکردن لە نێوان ڕەش و سپیدا. خەونی مارتن لۆسەر لە سنووری پرۆژەی تاکەسی و ژیانی تایبەتی خۆی گەلێک فراوانتر بوو. خەونەکەی لۆسەر کە تاکو و ساڵی هەفتایش بەشێک بوو لە مەحاڵ بەڵام هەر ساڵی دوای گوتارە بەناوبانگەکەی بەناوی من خەونێکم هەیە یاسای ڕەگەزپەرستی و هەڵاوردنی نێوان ڕەش و سپی لەلایەن پەرلەمانی ئەمریکا لابرا. ئەمڕۆ خەونەکەی لۆسەر لە ڕووی دەستوری و یاساییەوە بە تەواوەتی هاتۆتە دی. بە خەیاڵی کێدا هات کە سیاسەتمەدارێکی ڕەشپێست کاندیدی سەرۆک کۆماری بێت لە ئەمریکادا. بیسەرانی ئازیز تا ئەو کاتی ئێوە گوێگرمان بن ئێمەش بەردەوام دەبین لەگەڵتان. لە ئێستادا ناچارین پێتان بڵێن ماڵاوە بەڵام سبەی شەو دێنەوە لاتان و بەشێکی تر لەم کتێبەتان بۆ خوێنینەوە. تا ئەو کات شاد و بەختەوەر بن. بیسەرانی ئازیز و خۆشەویست شەوتان باش و بەختەوەرین جارێکی تر هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی استراتیژەکانی ژیان. لە لاپەڕە سەودەی کتێبەکەیدا دکتۆر فازڵ جاب ناونیشانێکی نووسیوە کە دەڵێ گۆڕان و باوەڕ بەخۆ بوون. دواتر لەسەر ئەم مانشێتە دەنووسێ تێگەیشتن لە فەلسەفە و جەوهەری گۆڕان باشترین ڕێگەیە بۆ باوەڕ بەخۆ هێنان. ئەوانەی لە گۆڕان تێگەن متمانیان بە خۆیان هەیە چونکە لە ئاراستەکانی ژیانیان تێگەن. هەستکردن بە گۆڕان وات لێکە هەمیشە بزانیت ژیان بەرەو کام مەبەست کام ئامانج دەڕوا واتە ئاراستەکانی ژیان هەمیشە لە پێش چاودان. ئەگەر لە ڕێگەی خۆیان لابدەن تێگەیت کە پێویستیت بە گۆڕانێکی ترە. ئیدی هەروەها کەواتە هیچ پەڵپ و بیانوویەک نامێنێت بۆ متمانە بەخۆ نەبوون. بۆ ئەوەی گۆڕان بە ئەنجام بگەێنین زۆر بەمان وا تێگەین کە پێویستیمان تەنیا بە شارەزایی و زانیاریە بەڵام لەگەڵ ئەوەی کە زانیاری و شارەزایی چەند زۆر بن ئەوەندە سوود بەخشە بۆ مرۆڤ بەڵام ئەوەی پێویستیت پێیەتی بۆ گۆڕان خەیاڵ و فەنتازیایە بەدیدێکی بێسنوور و فراوان تەماشای ژیان بکەی بۆ بەکارهێنانی ڕوانگەیەکی لەم جۆرە خەیاڵ و ئەندێشە لە هەموو شتێک گرنگترە. زۆربەی زۆری داهێنەرە گەورەکانی وەکو ئەنیشتاین لە یاریەوە داهێنانی گەورەیان داهێناوە لە یاریدا سەر لە نوێ جیهانیان بنیاتناوە و هەوڵیان داوە لێی تێبگەن هەروەکو منداڵ و نەک وەکو زانایەکی گەورەی فیزیک چونکە یاریکردن بە فکرێک یان بە هێزرێک باشترین ڕێگەیە بۆ داهێنانی شتێکی نوێ. خو ئەگەر سەرنج بدەیت کە منداڵان چۆن یاریەکەن دەبینی زۆر جار جیهانێک دەخڵخێنن ئەوان بۆ چوونی خۆیان دەربارەی جیهان بەرجەستەیەکەن بەڵام کە لێیان دەپرسین چیەکەن دەڵێن یاریەکەین. ئەنیشتاین دەڵێ خەیاڵ گرنگترە لە زانست ئەمە زۆر ڕاستە
چونکە زانست بێ خەیاڵ هەرچەندە زۆر بێت نادگەێنێتە ئاستی داهێنان. خەیاڵیش واتە بوێری یاریکردن بە گرنگترین و جددیترین بیر و بۆچوون و تێڕامانی خۆت. ئەو دەم وەکو داهێنەرێک ڕەفتاری لەگەڵاکەیت. ئەنیشتاین زۆر جار لە کاتی خۆشوەردندا ماوەیەکی زۆر دەمایەوە. تەنانەت کە میوانیشی دەهات دەرنەدەچوو. پاشان دەیانزانی کە کاتێکی زۆر هەر خەریکی یاریکردنە بە کەفی سابوونی ناوبانیۆیەکەی. ئەنیشتاین هەروەکو مناڵ یاری بە کەفی سابوونەکە دەکرد و بە دیدێکی داهێنەرانە یاسا گرنگەکانی فیزیکی دەدۆزیەوە. نمونەی خەڵکی ئەکادیمی زانست و زانیاری و شارەزایی و معریفە بێخەیاڵ و فەنتازیە هەرچەندە زۆر قوڵبن داهێنانیان لێ ناوەشێتەوە. نمونەشمان زۆرینەی خەڵکی ئەکادیمی و خاوەن دکتۆراکانن. ئەوانە بەگشتی خەڵکانێکن کەمتر خەیاڵ و ئەندێشە بەکاردێنن، بۆیە داهێنانیان کەمە و بەرهەمەکانیان زیاتر مۆرکی ئەکادیمیان پێوەیە و لەوەی کە مۆرکی داهێنانیان پێوە بێ. هەرچەندە ئەمە ئەوە ناگەێنێت کە ئەو کەسانە لە سەرەتادا داهێنەر نەبوون بەشێکی زۆری ئەکادیمیەکان لە سەرەتادا داهێنەرن، بەڵام ڕێباز و میتۆدی زانستی ویان لێکە تا دێت لە داهێنانی شخصی خۆیان دوور بکەونەوە، چونکە میتۆدی کارکردنیان لەسەر لێکۆڵینەوە بۆچوونی بابەتیانە دەڕوا و هەموو شتێکی شخصی و دیدێکی تاکە کەسی ڕەبز دەکەنەوە، واتە دیدی داهێنەرانی خۆیان لەدەسەدەن. ئەمەش زیانێکی گەورەیان پێبەخشێت و کارەکەیان وشک و برنگ دەکاتەوە. بەڵام ئەگەر هەردوو شێواز لێک بدەن واتە داهێنەرانە بیر لە زانست و کاری ئەکادیمی خۆیان بکەن، ئەو دەم داهێنانەکانیان لە بواری زانستدا ئەنجامی گەلێک گەورەیان لێکەوێتەوە. ئەنیشتاینیش داهێنانەکانی باشترین بەڵگەن. ئەگەر دەبی بەزانە لە هەر بوارێکدا یان بە ئەکادیمی، بە سیاسەتمەدار، بە سەرکردە، بە خاوەن پۆستێکی گەورە یان بچووک، هەوڵ بدە فەنتازیا و خەیاڵ پەرامۆژ نەکەی. هەوڵ بدە لە تەک پیشەکەتەوە کارێکی داهێنەرانە ئەنجام بدەی، داهێنانێک بۆ خۆت، چونکە ئەو داهێنانە ئەگەر شێوازێکی ئارەزومەندانش وەربگرێ دەبێ بە باشترین مەشق بۆ خەیاڵ و فەنتازیا. بەڕادەیەک کە پیشەکەیشت لەگەڵیدا گەشەیەکە و پەرێسێنێ. ڕۆژێک سیاسەتمەدارێکی دەسەڵاتدار پێشوازی لێکردین. ئێمە چەند کەسێک بووین لە چەند بوارێکی ڕۆشنبیری جیاوازەوە هاتبووین. هەرکەسە و پرسیارێکی ئاراستەی ئەو سەرکردەیە کرد. زۆربەی پرسیارەکان گشتی بوون. بۆ نمونە دەربارەی سیاسەتی کەلتوری، باری سیاسەتی جیهانی. کەس پرسیارێکی شخصی نەکرد کە نۆرەی من هات. پرسیاری ئەوم لێ کرد جگە لە سیاسەت ئارەزووی چ داهێنانێک دەکەن؟ نووسین، مۆسیقا، وەرزش یان هەتا دوایی. پێم خۆش بوو کە زۆر بەگەرمی باسی لە تابلۆکانی خۆی دەکرد. پێم وایە چاوەڕێی پرسیارێکی لەو جۆری دەکرد. چی ڕووەدا ئەگەر هەر هیچ نەکەی؟ گەورەترین کێشەیە و کەسەی کە باوەڕی بەخۆی نییە ئەوەیە کە ناتوانێت مەبەست و ئامانجەکانی دەستنیشان بکە، چونکە باوەڕی بەخۆی نییە بتوانێت بەدیان بهێنێ. ئەمەش خۆی لە خۆیدا گەورەترین کۆسپە لە پێش گەشە و پێشکەوتنی گەنجدا. تەنیا تێگەیشتن لە گۆڕان و قۆستنەوەی دەرفەت و ئەگەرە پۆزەتیڤەکانی گۆڕان و گۆڕانکاریەکان هانتەدەن بۆ ئەوەی باوەڕ بەخۆت و متمانە بەخۆت بەدەست بێنی، کە ئەمە گرنگترین هەست و بڕوایە بۆ گەنج. ئەگەر ئەمە هەستە نەبێت یان لاواز بێت ژیانی داهاتوو ئایندە دەکەوێتە کێشە و مەترسیەوە. ئەی ئێستا دەپرسین چی ڕوەدا ئەگەر هەر بەجارێ هیچ نەکەی؟ بێگومان هیچ ڕوونادا. ئەمەش خۆی لە خۆیدا کارەسات و کێشەیەکی گەورەیە بۆ هەموو مرۆڤێک. کارەسات لەوەدایە کە هیچ ڕوونەدا. چاکترین شانۆنامەی ئەم سەردەمەمان شانۆنامەی بەدەم چاوەڕوانی گۆدۆوەیە کە لەوێدا کەسەکانی شانۆنامەکە چاوەڕوانن، بەڵام هیچ ڕوونادا. کەس نایەت و ئەمەش خۆی لە خۆیدا دۆزەخە و کەس بەرگەی ناگرێ. بەڵام بۆ گەنجان لەوانی تر سەختترە، چونکە کە هیچ نەکەی، کە هیچ ئامانجێک نەپێکی، کە دەست لە هیواکانت بشۆی، کە ناوەڕۆکی ژیان برێتی بێت لەوەی کە ژیان بێ ئامانجە، پلەی باوەڕ بەخۆبوون و متمانەت دابەزێ، کە ئەمەش دەکاتە داینەمۆی دەروونت، سەرچاوی زەین و ڕۆحت بۆ ئایندە و بۆ ئەو گەشتی ژیانی کە تۆ هێشتا لە سەرەتایدایت. ئەگەر هیچ بکەی بە ئامانج بێ هەوڵدان پێی دەگەی. ئەمریکیەکان بەوە بەناوبانگن کە لە چاو خەڵکی تر ئامانج و مەبەستیان ڕوونترە، واتە ژیانیان ئاراستەی ئامانج و مەبەست دەکەن، پلانی دیاریکراویان هەیە و کاری بۆکەن. خەڵکێکی زۆر پێیان وایە کە ئەمریکیەکان لە پراکتیکدا لێهاتوو ئەمەلین، هەرخۆشیان دەڵێن ئەگەر هیچ بکەی بە ئامانج هەمیشە پێی دەگەی. ئەگەر بێمەبەست بژیت و ئامانجت نەبێ، متمانەیشت بە خۆت نابێ. پلان و مەبەستەکانت لە ژیاندا گەشە بە باوەڕ بەخۆبوونەتەدەن. ئەوەی ئەو باوەڕە دەکوشێت ئەوەیە کە تۆ هیچ دەکەیت بە ئامانج و هیچ هەڵدەبژێریت لە ژیاندا و دەیکیت بە مەبەست. ئیدی ژیانیش هیچ ئاراستەیەک وەرناگرێ. ڕاهێنانێک لە دەرەوەی سنووری تایبەت بەخۆت.
بۆ ئەوەی چاکتر پەیوەندی بە هێزی نێوان گۆڕان و متمانە بەخۆکردن بۆ دەربکەوێ شتێک هەڵبژێرە کە هەندێک لە دەرەوەی توانە و دەسەڵاتی خۆتدا بێ یان پێت وایە بە ئامانجگەیاندنی تا ڕادێک سەخت و قورسە بۆ تۆ لە ڕاستیدا ئەم ڕاهێنانەوە نەبێت مەشقێکی یەک کەڕەتی بێ ئەمە خۆی لە خۆیدا زمان حاڵی داهێنانە هەرم جورئەتەوەمان لێکات داهێنەر بین داهێنانیش کڕۆکی باوەڕ و متمانەیە هەموو داهێنەران کە دەیانوێ گەشە بکەن ئەرکێکی تر دەگرنە ئەستۆ ئەرکێکی نوێ کە پێشتر تاقییان نەکردوێتەوە ئەم بەرەنگار بوونەوەیە لەگەڵ کاری نوێدا چرەڕای کەشف و دۆزینەوەی شتی نوێ هەستی باوەڕ بەخۆبوون ئەستورتر دەکات هەوڵ بدە بە سینگفراوانی دەست بەو ئەرکە نوێ بکەیت بەڵکو ڕەنگە چاکتر وابێت هەروشەی ئەرکی بۆ بەکار نەهێنی لەبری ئەوە ناوی بنێت گەمەیەکی نوێی دەهێنان و وەکو یاریەکی شادی و خۆشی وەری بگری بۆ خۆت و لەگەڵ خۆتدا ئەم دوو پاتکردنەوەیە بسەلمێنی ئەو شتێک کە پێویستم پێێتی بە ئاسانی بۆم فراهەم دەبن و دێنە بەردەستم یان هەر لە سەرەتاوە هەستی پۆزتیڤانە و شاد بەرامبەر بە پرۆژەکە دووپات بکەیتەوە بەوەی کە بۆ خۆتی بسەلمێنی کە تۆ هەموو مەرجێکت تێدایە بۆ ئەوەی بەمە بەست بگەیت من هەموو مەرجێکم تێدایە بۆ بە ئەنجام گەیاندنیان پرۆژەیە پەیوەندی من بەم کارەوە بەم پرۆژەیەوە بەم ئەرکە و تادێ ڕۆژ بە ڕۆژ چاکتر دەبێت من شایانی ئەوم ئەم پرۆژەیە بەرم بەڕێوە و خۆم لەو ئاستەدا دەزانم کە بتوانم ئەنجامی بدەم من شادم بەوەی کام کارەیەکەم کە ئەرکێک یان کارێک لە دەروی سنووری توانای خۆت هەڵدەبژێری پەنا دەبیتە بەرهێزی لە بنەهاتووی داهێنان اینجا بۆ دەردەکەوێت کە چ توانایەکی شاراوەتەیە و هێشتا پەیت پێ نەبردووە نەکەرەوەندە بگرە لەوانەیە بگەیتە ئامانجێک کە ئەو داهێنانە لە دەرەوەی سنووری توانای تۆ نییە بگرە تۆ پێشتر پەیت بەسەر چاوی ڕاستەقینەی خۆت نەبردبوو بیسرانی خۆشەویست کاتی بەرنامەکەمان تاو و ئێمەش ناچارین مەڵاوایتان لێ بکەین ئومێدمان بەختەوەری ئەوەیە و سبەی شەو دێنەوەلاتان بیسرانی ئازیز و شەیدایانی دنیای کتێب سڵاوتان لێبێ هاتینەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی استراتیژەکانی ژیان لە لاپەڕە 116 کتێبەدا نووسەر نووسوێتی داهێنان وەکو کەناڵێکی هەمیشە کراوە دووپاتکردنەوەیە داهێنان کەناڵێکی هەمیشە کراوەیە بەڵام دەبێت چالاک بیت و بەردەوام ئەکتیڤی بکەیت هەرکە کەناڵەکانی داهێنانت ئەکتیڤ کرد دەنگێک لە ناخ و دەروونتدا پێت دەڵێ ئەم کارە ڕاستە ئەم داهێنانیان دەبێتە داهێنان بۆ من بێ سێودوو دوای ئەو دەنگە بکەوە داهێنان زۆر بە ئاسانی خامۆش و سست نابێتەوە ئەگەر تەنانەت بۆ یەک جار بیگەیتێ هەمیشە دەتوانی بە ئاسانی و سەر لە نوێ ڕۆحی پێ ببەخشی و زیندوی بکەیتەوە بەڵام دەبێت بەردەوام بەهۆش و بە دەروون دووپاتی بکەیتەوە و بۆ خۆتی بسەلمێنی ئەمەش میتۆدێکە ناوی لێدەنێم دووپاتکردنەوە کە بۆ چوونێک یان بیرۆکە و هەزرێک دووپات دەکەیتەوە ینی هێز و جۆش و تینی پێدەبەخشی واتە تۆ بە هەموو شێوەیە هەڵوێست و تێڕوانینی پۆزتیڤانی خۆت بەرامبەر بەو بیرۆکەیە دەسەلمێنی هاوکات کە تۆ ئەو بیرە یان ئەو خواستەت بۆ خۆت دەچەسپێنی شێوە ڕوخساری پێدەبەخشی ئەو شێوە ڕوخسارە پرۆژەکەت لە بیرۆکەیەکی ڕوتەوە بەرەو دەرەنجامێکی کۆنکرێت دەبا دووپاتکردنەوەی بیرۆکەی داهێنانەکان لەگەڵ خۆتدا وانە بێتەنیا بۆ ئەوە بێ کە لە خامۆشی و سستی و کوژانەوە ڕزگار بکەیت نەخێر ڕاستە دووپاتکردنەوە ئەم ڕۆڵە گرنگە دەبینێت و داهێنانەکانت دەبوژێنێتەوە بەڵام لەوەش گرنگترەوەیە کە دووپاتکردنەوە هێزی وێنەکردن و بە کۆنکرێتکردنی بۆچوون و ئەندێشە و تێڕوانینەکان تا خۆ ئەگەر تۆزێک قوڵتر لە میتۆدی دووپاتکردنەوە قوڵ ببینەوە دەگەی ناو ڕاستەیە کە ئەم میتۆدە گەلێک کۆنە و ئادەمی هەمیشە بەکارهێناوە و بەر لە هەموو شتێک ئاینەکان لە شێوەی نوێژدا دایانڕشتووە بۆ نمونە دووبارەکردنەوەی فەرمایشتەکانی ناو هەر نوێژێک جۆرێکە لە دووپاتکردنەوە و سەلماندن لە هەمان کاتدا وێناکردن و دروستکردنی پەیوەندی ناوەیە بە فکرەیەکی گەورەترەوە ئەوەی کە تایبەتمەندە لە دووپاتکردنەوەی هەر ئامانجێک ئەوەیە کە ئەم تەکنیکە تەنیا بۆ کار و مەبەستی پۆزتیڤ دەگونجێ چونکە وەکو سروشت و ناوەڕۆک تەنیا لە بارێکی گەشتدا و خواستێکی ڕووناکدا کار دەکات هەر بۆیە ئەگەر بە خۆت بڵیت ئەم کارم هەرگیز پێ ئەنجام نادرێ یان باوەڕ ناکەم سەرکەوتن بەدەست بهێنم بێگومان لەم دۆخەدا ئەم هەستە ڕەش و نیگەتیڤە بێ دووپاتکردنەوە لە دەروونتدا دەچەسپێ جەختکردن لەسەر مەبەست و ئامانجەکانت و دووپاتکردنەوەیان لەگەڵ خۆتدا وەک ساغکردنەوەی پرۆژەکاندا بە شێوەیەکی بەردەوام لە ڕاستیدا بەم تەکنیکە سادەیە پلان و ئامانجەکانت دەبوژێنیتەوە و هێز و گوڕیان دەخەیتە بەر
دەنا زۆر ئاسانە لە بیریان بکەی ئەوەش گەلێک لە بیرۆکەی داهێنانمان ژەنگ دەگرن و فەرامۆش دەکرێت تەنیا لەبەر ئەوەی بۆ خۆمانیان دووپات ناکەینەوە و نایکەین بە وێردی سەرزمانمان ئەو کەسانەی کە بیر و بۆچوونی ڕەش و نیگەتیڤ دووپات دەکەنەوە دەیکەنە وێردی سەرزاریان بە خراپ کار دەکەنە سەر کەسانی دەوروبەریان بۆی ئەگەر نەتوانی بیانگۆڕی چاکتر وایە لیان دوور بکەویتەوە بەڵام کارێکی خراپ نییە ئەگەر بۆت دەکرێت فێری ئەم تەکنیکە ئاسانیان بکەیت با کەسێکی تریژ وەکو تۆ بە تێڕوانینێکی گەشتبینانە تەماشای ژیان بکە بە کورتی با کەسانێک چوار دەورت بدەن کە ڕێزت لێگرن و میهرەبانانە ڕەفتارت لەگەڵداکەن دووپاتکردنەوە لە شێوەی پرسیاردا زۆر بمان چاوەڕێی وەڵامی چەند پرسیارێکین ئەمە بێ ئەوەی هیچ پرسیارێکمان کرد بێ پرسیارکردن خۆی لە خۆیدا هونەرە نەکەر ئەوەندە بگرە نیشانی جورئەت و بوێریشە زۆربەی ئەوانەی کە هەست بە مەترسی و شەرم دەکەن کەمتر پرسیارەکانیان ئاراستەی کەسانی ترەکەن داڕشتنی پرسیار بە شێوەیەکی دروست بەقەد داڕشتنی وەڵامی دروست گرنگە تەنیا پرسیاری دروست دەتگەێنێت بە وەڵامی دروست داهێنانیش بە هەمان شێوە وەڵامی پرسیارەکانت ناداتەوە داهێنەرە گەورەکان هەرگیز لە داهێنانەکانیاندا وەڵامیان چنگ نەکەوتووە ئەوەندە پرسیاری تریان لا دروست بووە ئەوەی کە ئادەمی دەوروژێنێت و خەیاڵ چالاک دەکات و هانیەدا بەرەو داهێنانی نوێ وەڵام نییە بگرە پرسیارە کە گەیشتیتە وەڵام ئیدی خامۆش و پاسیف دەبی بەڵام بە پرسیاری گرنگ و کاریگەر چالاک و بزێو دەبی و پێی بەسەر چاوەکانی وزە و جۆش دەبی هەر بە پرسیاری دروست بۆچیاتوم چیەکەم چیم دەوێ دەگەیتە ڕاستی بوون و پەیامت لەم جیهانەدا مۆسیقازانی گەورە شۆبێرت دەڵێ هاتمە ئەم دنیایەوە تەنیا بۆ ئەوەی مۆسیقا دابنێ ئەمە وەڵامی پرسیارێکە شۆبێرت لە خۆی دەکرد بۆچی هاتووەتە ئەم دنیایەوە ئێستا قسە لەسەر ئەو خواستانەکەین کە لەگەڵ تۆدا دەگونجێن هەوڵ بدە خواست و ئامانجەکانت بە شێوەیەک دابڕێژە کە لەگەڵ کەسایەتی و پلانەکانت بگونجێ ئەمەش دەکەوێتە سەرەوەی کە تۆ خۆت چۆن تاوتویان دەکەی و شیان دەکەیتەوە اینجا چۆن دایان دەڕێژیت و ناویان لێدەنێ دەزانیت ئەم کارە زۆر لە کاری ڕێژیسۆری شانۆ دەچێت چونکە ئەویش دەبێ هەموو دیمەنەکانی ساغ بکاتەوە مەبەست و ئەرک و ڕۆڵی هەر دیمەنێکیش دەستنیشان بکە لەنا سەرانسەری هەیکەل و پێکاتی گشتی شارۆنامەکە دادەڕمێ واتە پێشەوەی لەسەر ئەرزی واقعدا پلانەکانت پیادە بکەی دەبێ وێناوە فۆرم و ڕوخساریان لە لای خۆت دووپات کرابنەوە دەناوەکو ڕێژەسۆرێکی سینەمایت لێدێ کە بەبێ سیناریۆیەکی دیاریکرا و پلانی پێشتر دەست بە فیلمگرتن بکە لەم حاڵەتەدا شانسی لە سەرکەوتندا زۆر کەمە خۆ ئەگەر لە بەشێکیشدا سەر بکەوێ بێگومان بەڕێکەوتە ئێستا دێنە سەرباس و خواسی دیسپلین هیچ پرۆژەیەکی جددی نییە بێدیسپلین و تین و جۆش و حەماسەت بێتە ئەنجام هەروەها داهێنانیش جا لە هەر بوارێکدا ناگاتە ئەنجام ئەگەر بە جیتر کاری بۆ نەکەی کاری بەجیتریش واتە کارکردنی بەردەوام بە پێی پرۆگرام و پلان لە پیادەکردن و جێبەجێکردنی پلانەکانت پێویستیت بە دیسپلین هەیە وشەی دیسپلین لە لای زۆری نەمان سەدایەکی ترسناکی هەیە و پێی بێ ئارام دەبین چونکە جۆرێک لە مەترسی و نیگەرانیمان لا دروست دەکات هەر نەبێ مەترسی ئەوەی ئازادی و سربەستی شخصیمان لە قاڵب بدرێ بەڵام لە ڕاستیدا ئەم دیسپلینەی کە لە پێناوی داهێناندا پێڕەویەکەین دیسپلینێکە خۆمان بەدەستی خۆمان هەڵی دەبژێرین و کەسێکی تر نایسەپێنێت بەسەرماندا دیسپلین لە پرۆسەی داهێناندا دیسپلینی سەربازی نییە بگرە بەشێکە لە شادی کارکردن و هەرگیز بە سوخرە و نابەدڵی وەری ناگرین هەر بۆیە دیسپلینی پرۆسی داهێنان باشترین ڕاهێنانە بۆ خۆڕاهێنان لەسەر پیادەکردن لە هەموو بوارەکانی ژیان بەمەرجێک خۆت لەسەر ئەوە ڕابهێنی کە دەکرێت هەموو مەیدانەکانی ژیان بە چاوی داهێنان تەماشا بکەین خۆ ئەگەر بەوردی لە دیسپلینی شخصی لە پرۆسەی داهێناندا بکۆڵینەوە بە قوڵی هەستی پێ بکەین ئەوەمان بۆ دەردەکەوێت کە ئەو دیسپلینەی کە لە داهێناندا پێی دەڵێن دیسپلینی شخصی لە جەوهەردا بریتە لە حەماسەت و تین و جۆشمان بۆ کاری داهێنەرانە ئەمەش بە پێچەوانەی هەموو شێوەیەکی تری پرەنسیپە چونکە لە بری بێئارامی و نیگەرانی و سستی شادی و تین و جۆشمان پێدەبەخشێ و پتر مەست و ئاڵودەی داهێنانمان دەکات وابزانم دراما و شانۆ باشترین نمونەن کە ڕاستی ئەم بۆچوونەم دەسەلمێنن دراما و شانۆ و مۆسیقا و وێنەکێشان هەموو چەشنە توخمێکی داهێنان و هونەریان تێدایە هاوکات ئەم هونەرانە ناکرێت بێ دیسپلین ئەنجام بدرێن بەڵام هەر ئەوەندە چوینە ناو پرۆسەی داهێنانەوە و فێری چمکێکی ئەم هونەرانە بووین و پێی ڕاهاتین ئیدی دەبین بە بەشێک لە پرۆسەی داهێنان لەگەڵ کارە هونەریەکە دەبین بەیەک بۆیە باشترین شێوە بۆ خوێندنی بیرکاری و زمانەوەیە کە لە ڕێگەی شانەوە فێری بین هەروەها باشترین ئامڕاز
بۆ تێگەیشتن لە قورسترین بابەتی تر دەکرێت لە ڕێگەی مۆسیقاوە بێ. ئەوەندەش ئەوە دووبارە مەکەوە کە پێ ڕاهاتووی. زۆربەی زۆری ئەوانەی کە نایانەوێ نەزمی ژیانیان بگۆڕن ئەوانن کە ڕاهاتون لەسەر ڕۆتینێکی دیاریکراو. ئەم ڕۆتینە چەشنە ئاسوودەی و بەرقەراریەکیان بۆ دابین دەکات. جرئەت و توانای نوێخوازیان نییە. لەناخەوە لە گۆڕانکاریە ترسن چونکە ئاکامەکەی مسۆگەر نییە بۆیە وای بە باش دەزان لەسەر ڕۆتینی خۆیان بەردەوام دەبن ئەمەش تەمبەڵی و وەڕزبوون و بێزاری لێ دەکەوێتەوە. ئەو کەسانە بیانووی ئەوە دەهێننەوە کە ناتوان دەست بەکارێکی نوێ یان پرۆژەیەکی نوێ بکەن هیچی تازیان بۆ نایەتە بەرهەم هیچ ئامانج و خولیایەکی تریان بۆ نایەتە ئاراوە. جاری واشێ دەڵێن چاوەڕێی دەرفەت و کاتی گونجاو لەبار دەکەین. نووسەری سویدی ئینگالیل ڤالفریدسۆن دەڵێ ڕاستە دەرفەتی باش و دەرفەتی خراپەیە بەڵام تاکە دەرفەتی لەبار هەر ئێستایە. هەر ئەمڕۆ تاکە دەرفەتی لەبارە بۆ ئەوەی کار لەسەر ئایندە بینیت بکەیت. چی ڕوادات ئەم جاریان ئەگەر بە پێچەوانەی جاران بێت؟ ئەمە پرسیارێکە و وەڵامەکەی بەم شێوەیە درێتەوە. گەلێ جار لەگەڵ شانۆکاران دەکەومە گفتوگۆ دەربارەی دەرفەتی گونجاو بە تایبەت ئەو ڕژیسۆرانەی کە تازە پێدەخەنە ناو مەیدانی کاری دارهێنانەوە. پیان دەڵێم تۆ نابێت لە چاوەڕوانی ئەوەی کە دەبێت دەرفەتێکت بۆ بڕاخسیێ شەکسپیر بخەیتە سەرشان و هەموو تەمەنت بەسەر بریت و هیچی تر نەکەی. ئێستا چیت پێ دەکرێت؟ یەکێک گوتی دەتوانم شانۆنامەیەکی یەک پەردەی بچووک دەربێنم. باشە هەوڵ بدە ئەم دەرفەتە لە دەست خۆت نەدەی بەمەرجێک کارێکی داهێنەرانە ئەنجام دەی خۆ دووبارەکردنەوەی تێدا نەبێ. هەوڵ بدە وابیر بکەیتەوە چی ڕوەدا ئەگەر ئەم جاریان بە پێچەوانەی جارەکانی تر ڕەفتار بکەیت. چی ڕوەدا ئەگەر ڕۆتین و فۆرمی باو و سووا و بشکێنی. پێش هەموو شتێک ئەو ئامانجە بهێنەدی کە لە سنووری توانای خۆتدایە. گەورەترین گۆڕان لەوێەوە دەست پێکات کە ئامانجە بچووکەکانی ڕۆژانت بە بەردەوامی و بێپچران و دابڕانی دوور و درێژ بەدی بهێنی. بیسەرانی عزیز و خۆشەویست لێرەدا و بەم شێوەیە دینە کۆتایی خوێندنەوەی ئەم بەشەی کتێبەکەمان کتێبی استراتیژەکانی ژیان. سبەی شەو بۆ خوێندنەوەی بەشێکی تر دێنەوە خزمەتان تاوکات بەخواتان سپێرین. بیسەرانی عزیز و خۆشەویست سلااوتان لێبێ خۆشحاڵین بۆ شەوێکی تر و جارێکی تر هاتینەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشێکی تر لە کتێبی استراتیژەکانی ژیان. خۆشەویستان لە کۆتاییەکانی ئەم کتێبە نزیک بووینەتەوە ئێستا لە سەرۆبەندی دوادێڕەکانی ئەم کتێبەداین. لەم بەشەی خوێندنەوەی کتێبەکەدا بە پرسیارێک دەست پێەکەین کە تۆ هەموو ئامادەیی و توانایەکی خۆت خستە کار بۆ گەیشتن بە ئامانجێک دەپرسین ئایا توانات چەندە؟ ئەم پرسیارە بە پلەیەکەم پەیوەندی بە وزەی ناوەوەت هەیە. چەند لە خۆت ڕابینی و چەندت ئامادەیی هەیە؟ چەند ئامانجەکانی خۆتت لە واقع لامەبەستە؟ ئەگەر ئەم فاکتەرانە لە ناخ و دەروونتدا لە ئاستێکی بەرزدا بن ئیدی تۆ بە توانای هەموو تواناکان لە دید و بۆچوون و ویستی خۆتەوە سەر چاواگرن. هیچیان لە دەرەوەی تۆ نین. ئەوەی لە دەرەوەی تۆدایە واقع و ئیمکانەکانی واقع کە دەبێ بکەونە ژێر ڕکێفی توانای ئادەمیەوە. سێ کردداری سەرەکی لە ژیاندا هەن: بوون، کردن، بەدەستهێنان. من دەژیم. کردارێکە بوونم دەسلمێنێ. هەموو کردارەکانی تری ژیان لە ئاستی ئەم کردارە گرنگەدا زۆر بچووکن. سرەڕای ئەوەش ئێمە بەدەگمەن ئەوە بۆ خۆمان دووپاتەکەینەوە کە هەین کە بوونمان هەیە کە دەژین. ڕۆژانە هەموو کردارەکانی تر دووبارە دەکەینەوە. چەندین جار دەڵێن کار دەکەین، دەنوین، دەنووسین، بەڵام بەدەگمەن دەڵێن هەین. دیارە هەموو کردارەکانی تر هەرە و کردارە سەرەکیە دەسەلمێنن. تەنیا لە یەک مەودادا بوون و بوونەوەری خۆت بۆ دەسەلمێت. کاتێک کە لە ئێستادا بژیت نەک لە ڕابردوودا، هەروەها نەک لە داهاتووشدا. کردداری بوون تەنیا لە ئێستادا خۆی دەنوێنێ چونکە بوونی ڕابردوو بەسەر چووە و جارێکی تر ناگەڕێتەوە. بە هەمان شێوەش بوونی داهاتوو مسۆگەر نییە چونکە نازانین تا ئەو دەمە دەژین یان نا. واتە تاکەسات بۆ بوونمان ئێستایە. ئێستا مسۆگەرە بۆ بوونمان. هەر ئێستا بوونمان دەسەلمێنێ. تاکە کات کەمای چێژ و خۆشی و بەختەوەریمانە هەر ئێستایە. بەڵام ئێمە بەگشتی لە مانای گرنگی ئەم کردارە تێناگەین. بگرە کەسانێکی زۆر هەن کە هەرگیز کۆک نین لەسەر ئەوەی کە چەمکی ئێستا خۆی لە خۆیدا پەیوەستە بە کردداری بوون. من هەم وەکو ئەوەی چۆن دەڵێ من کارەکەم، من دەنووسم، من وەرزشەکەم. ئەگەر نەتوانی جێگەی خۆت لە ئێستادا بکەیتەوە تێدا بەختەوەر بیت و چێژی لێوەربگری ئایندەت مسۆگەر نابێ چونکە ئایندەش خۆی ئێستایە کە هێشتا نەهاتووە. هەوڵ بدە 100% و تەواو بژی. هەموو ساتێک بە قۆڵی و بە جددی وەربگرە. چەند پەیوەندی و کۆنتاکتت لەگەڵ خۆت و وجودتدا بەهێز بێ ئەوەندە قوڵتر ڕەگوڕیشت لە ئێستادا دادەکوتی. دەرفەتێک بە فیڕۆ مەدە. هیچ ساتێکی ژیانت تەسلیمی دەستی ڕابردوو مەکە.
و هەڵپەی ئایندەش وات لێ نەکات چێژ لە ئێستا وەرنەگری. ئەگەر بە تەواوەتی و 100% لە ئێستادا بژیت دەبینیت چۆن لە هەموو ساتێکدا نوێ دەبیتەوە. هەروەکو ئۆشۆی فەیلسوفی هندی دەڵێ وجود خۆی ئاگدارت دەبێ واتە هەر خۆی هەموو شتێکت بۆ مەیسەرەکە. ئێمە کە باس لە ئێستا و گرنگی ئێستاکەین با باسێکیش لە متمانە بە خۆت و متمانە بە ئێستا بکەین. ئەوانەی باوەڕی و متمانی بە خۆیان لاوازە بە خۆیان بزانن یان نەزانن کێشیان لەگەڵ چەمکی ئێستادا هەیە. کەسێک کە ناتوانێت لە ئێستادا بژی ناتوانێت هێز و توانای لە بنهاتووی ئێستا بەکار بهێنێ و بیخاتە ژێر ڕکێفی خۆی و سوودی لێ ببینێ. هەستکردن بە ئێستا هۆشمەندی و ئاگاییمان دەربارەی ئێستا باوەڕێکی تەواومان بە خۆمان و بەم جیهانە پێبەخشێ. هێزی بێسنووری ئێستا تاکە هێزە کە هەموو گیر و گرفتێکت بۆ چارەسەرەکە. ئەو هێزەیە کە لە هەموو هێزێک گەورەترە چونکە لە ناخی خۆتەوە سەرچاوە ئەگرێ. هێزی کەسایەتی و بوونی خۆتە هەر بۆیە باوەڕ پێکراوە و جێگەی متمانەیە چونکە لە سەرچاوەیەکی دوور لە خۆتەوە هەڵ نەقوڵاوە لە دەرەوەی خۆت نییە. هێزێکە کە دەرکی پێکەیت و هەستی پێکەی بۆ دەسەلمێنێک کە ئەم گردونە جێگەی هەموو کەسێکی تیا بێتەوە. بەشی هەموو کەسێکەکە تۆشکە بەشێکی لە وجود جێگەی خۆت هەیە و دەبێ بەشی خۆتت بەر بکەوێ. تەنیا ئەوەندەت لەسرە کە دەرگایەک یان پەنجەرەیەک لە ڕووی ئەم جیهانە بکەیتەوە ئەو پەنجەرەیەش پەنجەرەی ئێستایە. پەنجەرەی ئێستا کە پەنجەری بەختەوەری لە ڕووی ئێستا دەکەینەوە لە ڕێگەی ترپەیدەڵتەوە لە ڕێگەی ڕیتمی هەناسەتەوە لە ڕێگەی نەبزی خوێنتەوە تێکەڵ بە ڕیتمی گێردون دەبێ و هەردوو بە یەک ڕیتم و بە یەک ئاهەنگ دەڕۆن. بە پێچەوانەوە ئەگەر مەودای ئێستا و کردداری بوون فرامۆش بکەی جیهانێکی تاریک بۆ خۆت دەخڵخێنی ڕۆبەڕووی جیهانێکی پڕ لە ناومێدی و خەمۆکی و سەلبیەت دەبیتەوە. ئەم ئەستە نیگەتیڤە لە خەمی ڕابردوو و ترس لە ئایندەدا گەشەکە. خێرا زەفەر بەو کەسانە بن کە دەست لە ئێستادا هەڵەگرن لە خەم و پەژاری ڕابردوو هەڵپە و مەترسی ئایندەدا ژین. کردداری بوون من هەم نەک تەنیا بوونی خۆت دەسەلمێنێ بگرە ئەوەش دەسەلمێنێ کە تۆ بەشێکی لە بوونی گەورە و لە جیهان و گردووندا نەبڕاوی چەندە لەگەڵ جیهاندا لە هارمۆنیا و هاو ئاهەنگی دابیت ئەوەندە هەست بە گرنگی بوونی خۆتەکەی. کردن هەر شتێک بێ کردارێکە ڕەهەندێکی گرنگی بوون دووپاتەکاتەوە. کردار واتە چالاکی و جوڵە و ئاراستەی ڕاستەقینەی ژیان. لە کرداردا تین و تەوژمی ژیان دەرەکەوێ. ژیان لە کرداردا و لە ڕێگەی داهێنان و ئەفراندنەوە خۆی نوێ کاتەوە. زۆر بەمان لە تەنیایی ئەترسین. زۆر بەمان دەمانەوێت لەگەڵ کەسانی تر بین. بە هەمان شێوەیەش زۆربەی زۆری کردارەکانمان لە پێناوی کەسانی تردایە یان بۆ ئەوەیە کەسانی تر ئافرینمان لێ بکەن و لێمان ڕازی بن. هەر بۆیە بەدەگمەن نەبێ کردارەکانمان بێناوەڕۆک و بێجەوهرن. کامیان تایبەتمەندیان هەیە هەموو تەمەنی زۆربەی خەڵک تەنیا چەند کردارێکی بەخۆوە دەگرێ کەمانە بەخش بێت چ بۆ خۆی و چ بۆ ئەم جیهانەی تێداژی. لە ڕاستیدا دەبوایە تەواو بە پێچەوانەوە بێ. دەبوایە ئەندازەی کردداری جوان کردداری پڕمانە کردداری پڕ لەداهێنان و خۆشەویستی بەرز بێ تاکو ژیان مانایەکی بەرزی هەبێ. بێمانایی و بێکارکتەری کردارەکانی ڕۆژانەمان یەکسەر دەمانکات بە یەکێک لەو هەموو خەڵکە بە ژمارەیەک لە ژمارەکان بە کەسێک لە کەسەکان تایبەتمەندی وجودیانەمان لەناو دەبا. هێزی داهێنانمان دەفۆتێنێ چونکە لەناو گروپ و کۆمەڵدا دەمان توێنێتەوە. تەمبەڵ و تەوەزەلمانەکە گیانی ئازایەتی و بوێریمان دەکوژێ. وامان لێدێ کە تەنیا بە سەلامەت و بیەوەی بژین. تەنیا بژین با هیچ ڕوونەدا. گرنگترین کردار کردداری بوونە. اینجا ئەو کردارانن کە خۆت دەتەوێت بۆ خودی خۆت ئەنجامیان بدەیت. ئەوانە کە لە پێناوی داهێناندا ئەنجامیان دەدەی ئەو کردارانن کە بۆ خۆت و لە پێناوی خۆت ئەنجامیان دەدەی لەبەر ڕەزامەندی کەسانی تر ئەنجامیان نادەی. ئەمەش خۆی لە خۆیدا گەورەترین هونەرە مەزنترین دەستکەوتی ژیانە. ئێستا قسە لەسەر باسێکی تر دەکەین کە ئەویش کردار لە پێناوی داهێناندا. ئەو کردارانەی کە بۆ خۆت و لە پێناوی داهێناندا ئەنجامیان دەدەی تەنیا خود و تایبەتمەندی خۆت دەسەلمێنن. ئەوە دەسەلمێنن کە تۆ خۆتی و کەسێکی تر نیت کە تۆ سربەستی و لە ناو کۆمەڵگە و جیهاندا سربەخۆیت. ئەمەش گەورەترین تایبەتمەندی مرۆڤی ڕاسەنە. ئەگەر سەرنجی کردارەکان بدەی بۆ دەردەکەوێت کە تەنیا لەو کردارانەدا سربەست و سربەخۆی کە خۆت هەڵیان دەبژێری. ئەو کردارانەی کە تەنیا لەبەر خودی خۆت و بۆ خۆت ئەنجامیانەدەی وەکو خۆشەویستی هونەر و ئەدەب و وەرزش و هاوکاریکردن و یارمەتی کەسانی تر و تێکۆشان لە پێناوی ئامانجە بەرزەکانتدا داهێنان بە هەموو جۆرەکانیەوە. کانگای وزە و توانات لە ئێستادایە. ئەگەر بۆ سەرچاوی وزە و توانای خۆت دەگەڕێ هەر لە ئێستادا دەیدۆزیتەوە. لە ڕابردوو ئایندەدا نین.
دەبێت لەو جێگایی کە بوونتی تێدایە لە ئێستادا وزەی بێسنووری کردارەکانت بدۆزیتەوە. ئەگەر پێی بە سەرچاوی وزەی خۆت نەبەی، چاوەڕوان بێت هەموو شتێک، هەموو ئەزمونێک لە دەرەوەی خۆت بە ئامادەکراوی و بە پاکراوی بێتە بەردەست، تایبەتمەندی خۆت نادۆزیتەوە. ئەوەی قوتابخانە و پەیمانگا و زانکۆ ئەداتێ، هەمووی شارەزایی و زانیاری بەسوود و بەکەڵکن، بەڵام هیچیان هی تۆ نین، هی کەسانی ترن و لە ئەزمون و ژیانی خۆتەوە هەڵنەقڵاون، بۆیە دەبێ ئاشنای وزەی ناوەوەی خۆت بی. اینجا توانیت کردارەکانی خۆت لە واقعدا پیادە بکەی. اینجا و هەر ئەو کاتە وزەی خۆت ژیانت پڕدەکات لە گۆڕان و جوڵە و دینامیکێت. ئێستا ئامۆژگارێکی تر بەگوێ تا چرپێنین، ئەویش ئەوەیە بەشدار بە، نەک تەماشاکەر. بۆ یەکەم جار لە تافی مێرد منداڵیدا پرۆڤەی شانۆگریەکم بینی، دەست بەجێ هەستم کرد وزەی هوەر و داهێنان لە ناخمدا کەوتە جۆش. لە کاتی تەماشاکردنی پرۆڤەکەدا هەستم بە زەمەن نەدەکرد، وابزانم تا ئەو دەمە هەرگیز بۆ جۆرە لە ئێستادا نەژیا بووم. بڕیارمدا کە چیتر تەماشاکەر نەبم، دەبێ منیش بەشدار بم. پەیوەندیم بە دەرهێنەرەکەوە کرد. لە وەرزی داهاتوودا بۆ یەکەم جار وەکو ئەکتەر بەشداریم کرد. بۆ ئەوەی بەشدار بیت دەبێ تەواو لە ناخەوە و لە ناو کردارەکان تا بژیت، نەک لە لێوار و دەرەوەیاندا. ئەگەر حەزت لە مۆسیقایە بە تەواوی گوێی لێ بگرە، کە تەماشای فلیمێک دەکەی هەوڵ بدە بیر لە شتێکی تر نەکەیتەوە، کە خواردنێکی بەتام دەخۆی چێژی لێوەرگرە و مەیکە بە قوربانی کردارێکی تر. هەموو کردارەکانت دەبێ وایان ئەنجام بدەی کە بتگەێنە هەرێمێکی بەختەوەری، ئەم جیهانت بۆ بکەن بە بەهشت و تێیدا شادومان بی. دیسانەوە یەکێک لە بەڵگەکانی ئۆشۆی مامۆستای ڕۆحی بە نمونە دەهێنمەوە کە دەڵێ ئەگەر خوا هەبێت و لێپرسینەوە هەبێ، باوەڕ ناکەم خوا لێمان بپرسێ چیت کرد و چیت نەکرد. خوا لێمان دەپرسێ چۆنت بردەسەر، بەختەوەر بوویت یان نا، خۆشت بردەسەر یان نا. بیسەرانی ئازیز و خۆشەویست، بەم وتەی ئۆشۆ کۆتایی بە خوێندنەوەی ئەم بەشەی کتێبی ستراتیژەکانی ژیان دێنین و سبەی شەو دێنەوە خزمەتتان و کۆتا بەشی ئەم کتێبەتان بۆ دەخوێنینەوە. تاوکات چاوەڕوانمان بن، ئێمەش چاوەڕوانی ئەوەین. بەخواتان ئەسپێرین، خواتان کتێب باشترین هاوڕێ. کتێبی استراتیژیەکانی ژیان، نووسینی دکتۆر فازڵ جاو، خوێندنەوەی ئومێد عەلی، جێبەجەکاری هونەری کانیوار بۆتانی. بیسەرانی ئازیز و خۆشەویست، سڵاوتان لێبێ و هاتینە خزمەتتان بۆ ئەوەی کۆتا بەشی ئەم کتێبەتان بۆ بخوێنینەوە و ئیتر لە خوێندنەوەی ئەم کتێبە لێ دەبینەوە و ئەو کات ماڵاواییتان لێکەین و بە کتێبێکی ترەوە دێنەوە خزمەتتان. دکتۆر فازڵ جاف لەم کتێبەدا لە لاپەڕە 129دا ناونیشانێکی داناوە کە نووسیوێتی نەشاز یا هارمۆنیا، داهێنان بەگشتی گەڕان و سۆراغ بە دوای هارمۆنیا، هارمۆنیای ئادەمی لەگەڵ دەوروبەر و جیهان و گەردووندا، بەواتای فەلسەفی هارمۆنیا و هاو ئاهەنگی مرۆڤ و سروشدا، جەستە و ڕۆحدا، داهێنان هەمیشە باڵانسمان پێدەبەخشێ، بەر لە هەموو شتێک باڵانسی جەستە و دەروون. هەر بۆیە هونەرمەندان بەتایبەت و داهێنەران بەگشتی بۆ خوڵقاندنی بەرهەمێک تێدەکۆشن کە هارمۆنیا و باڵانس مۆرک و سیفەتی بێ. ئەمە دەکرێت بە دەرس و پندێکی باش بۆ سەرجەمی ژیانمان، بۆ کار و ئەزموونی ڕۆژانەمان بە دیێنانی هارمۆنیا و باڵانس لە ناو جەرگەی جەنجاڵی و نەشازدا سەرهەڵەدا. مەبەستێک کە ژیان بە شێوەیە گونجا و هاو ئاهەنگ بەڕێوە بچێ، بۆ ئەوەی ژیان وەکو داهێنانێکی هونەری بێ، پڕ بێت لە هاواهەنگی و هارمۆنیا، نەشاز و فەوزا و جەنجاڵیەکانی کەمتر بنەوە، چونکە ژیانی مرۆڤ بەشێکە لە سروشتیش خۆی لە خۆیدا لە هارمۆنیایەکی بێوێنەدایە. ئەگەر هارمۆنیا و باڵانسەت بکەی بە مەبەست و ئامانج، دەبێ ئەوەت لە پێش چاودا بێ کە دەوروبەرت تەنراون بە نەشاز و جەنجاڵی و فەوزا. کاری تۆ ئەوەیە بارێکی گونجاو دروست بکەی، بارێک کە پێچەوانەی نەشاز بێ، وەکو چۆن مۆسیقاژنێک تۆنە نەگونجاوەکان دەناسێتەوە و یەکسەر هەستیان پێدەکا و پاشان دەیانهێنێتە سەر ڕێگەی گونجاوی خۆی. ئەرکی ئادەمیش ئەوەیە سەرچاوەی نەشازەکانی ژیانی خۆی بدۆزێتەوە. هەنگاوی یەکەم و لەبارێت بۆ ئەو سۆراخکردنە لە دانپێنان و قبولکردنەوە دەست پێکە. دان بەوەدا بنی کە جیهانی تۆ جیهانێکە، زۆر بە دیقەت نەخشەی بۆ نەکێشراوە، ئەوەندە ڕێک و پێک نییە و هەرگیز بە ئارەزووی تۆ بنیات نەنراوە.
بۆ ئەوەی بیگۆڕی و بیهێنیتە سەرجادەیەکی ڕێک و ڕاست دەبێت لەو ڕاستیەوە دەست پێ بکەیت کە ژیانت پێویستی بە گۆڕان هەیە توش دەبی و دەشتوانی بیگۆڕی واتە دنیای پڕ لە فەوزا و جەنجاڵیت بکەیت بە دنیایکی پڕ لە باڵانس و هاواهەنگی و هارمۆنیا ئەگەر ئەم ئەرکە بکەیت بەکردەوەیەکی ڕۆژانە حەساسیەتت لە دەستنیشانکردنی نەشاز و ڕەهەندە نەگونجاوەکانی ژیانت تا دێت بەرزتر و شاعیرانەتر دەبێ ژیانت ڕەوتێکی داهێنەرانەی ئەو تۆ وەردەگرێ کە پتر وەکو هونەرمەندێک دەژیت کە ئاواز بۆ ژیان دانێ نەک وەکو کەسێک بژیت کە بە زۆرە ملێ بۆ سەربازی ڕاپێچ بکرێ لە ناخی هەموو مرۆڤێکدا وزەیەکی بێئەندازە هەیە دەڵێن بێئەندازە چونکە هیچ پێوەرێک نییە ڕادەی وزەی شاراوەی مرۆڤ بزانێ ئەو وزەیەش لە تافی گەنجیدا دەگاتە لووتکە چەندیش هەڵکشێت ئەوەندەی دی پەی پێبردنی سەخت دەبێ بۆی هەرگیز پێت سێر نەبێ کە ئاشنای سەرچاوەکانی وزەی ناوەت نەبی ڕەنگە هەست بە هەندێک لەو وزەیە بکەی بەڵام هەرگیز نەزانی کە چەند لە بن هاتووە کە کانگایەکی ئەوەندە بەتینە و بەجۆشە ئەگەر بێت و بەڕەوانی و خوڕی ببزوێ ژیانت ڕەوتێکی داهێنەرانەی ئەو تۆ وەردەگرێ کە کاریگەریت بەسەر هەموو دەوروبەرتدا دەبێت دەرکەوتنی وزەت و بەرجەستەبوونی لە پراکتیکدا بۆ خۆی بەڵگەیە و لە هەمان کاتدا پێوەریشە ئەگەر ئەمانە ڕێگە چارەکان بن ئایا بربەست و کۆسپەکان چین لە وەڵامی ئەمەدا دەڵێن بە منداڵی یاریەکمان دەکرد ناومان لێ نابوو یاری جۆگەلە ئەو من بۆ خۆم زۆرم حەز لەو یاریە دەکرد هەر جۆگەلە ئاوێکمان بەدی کردبا کارێزە ئاوێک یان کانەیەوێکی ناو باخەکانی کەرکووک یەکسەر جۆگەلە ئاوێکی ترمان لێ دروست دەکرد واتە لە جۆگەلە سەرەکیەکەوە لقێکی باریکمان بۆ دروست دەکرد کە ئاوی پێدا دەڕۆیشت بە مەرجێک نەدەبایە ئەو سەری جۆگەلەکە دەستنیشان بکەین حەزمان نەیەکرد بزانین ئەنجام و ئەو سەری جۆگەلەکە دەگاتە کوێ کاری من ئەوە بوو پێش ڕەوتی ئاوەکە بکەوم و ڕێگەی بۆ خۆش بکەم داروبەرد و پوش و پەڵاشی لە بەردەم ڕابماڵم و لێی گەڕێم بە ڕەوانی و بە خوڕی بڕوا چۆن دەڕۆیشت و چ ڕەوتێکی دەگرتە بەر گرنگ نەبوو ئەم یاریە گەورەترین چێژی پێبەخشیم بە درێژایی تەمەنم تاوەکو ئەمڕۆژ بە پلەیەکەم لە هونەری شانۆدا هەر ئەو یاریە لەگەڵ خۆماکەم بەڵام بە ئاستێکی تر بە فەلسەفەیەکی قوڵتر و گەرمتر واتە تا بتوانم بربەست و کۆسب لە بەردەم توانای ناوەمدا ڕاماڵم زەنگی بەهرە کە هەست بە بەهرەیەک هزرێکی داهێنەرانە ئەندێشەیەکی ئیلهام بەخش دەکەم یەکسەر هەمان یاری دێنمەوە یاد هەوڵەدەم ڕێگای دەربڕین و هێنانەدی بۆ بدۆزمەوە کۆسپ و ڕێگری لە پێشدا ڕابماڵم هەروەها حەز دەکەم لێی گەڕێم سربەست بڕوا و ڕێگەی خۆڕسکی ئاسایی خۆی بگرێتە بەر خۆڕسکانە و سروشتیانە هەنگاو بە هەنگاو بێ ئەوەی پەلەی لێ بکەم گەشە بکات هەر بەهرە و توانایەک کە سەر هەڵەدا با ئازاد بێت لە فۆرم و ڕوخسار وەرگرتن و گەشەکردندا بۆ من گرنگ نییە چ فۆرم و ڕوخسارێک وەردەگرێ هەر ڕێگەیەک و هەر شێوەیەک وەردەگرێ گرنگیش نییە چەند دەخایێنێت و کەی لەنگەر دەگرێ گرنگەوەیە ئەو داهێنانە لە ناخمدا نەمرێت و بتوانم گزارشتی لێوە بکەم سەدا و دەنگ و گزارشتی داهێنان هەر جۆرە داهێنانێک لە ناخی هەموو کەسێکدا هەیە من ناوم لێناوە زەنگی بەهرە بڕوان ناکەم کەسی هەبێت تەنانەت بۆ جارێکیش بێ گوێی لەو زەنگە نەبوو بێ ئەم دەنگە زەنگی بەهرەی شاراوەتە دیاریکی بەهاداری گردون و سروشتە نابێ فەرامۆشی بکەی دەبێت دەست بەسەریدا بهێنی و بواری بۆ خۆش بکەی تەنیا هەستکردن بە بەهرە خۆی لە خۆیدا دادی کەس نادا گرنگ ئەوەیە چۆن بەکاری دێنیت و بە ئەنجامی دەگەیەنی بەهرە دیاری سروشتە کەناڵێکە دەتبەستێتەوە بە سروشت و جیهانەوە کە بە ئەنجامی دەگەێنیت و لە واقعدا دەیسلمێنی تۆی جارێکی تر دەیبەخشیتەوە بە سروشت ئەوە دەسلمێنێ کە تۆش بەشێکی لە سروشت و زادەی ئەویت هەر ئەمەش پەیوەندیت لەگەڵ جیهان و سروشت و دەوروبەر دائەمەزرێنێ هاوکات پەیوەندیت لەگەڵ ناخ و دەرونی داهێنەرانەت پتەوتر دەبێت چونکە لە هەموو داهێنانێکدا کار لەگەڵ خۆتدا دەکەی بەهرە دەبێت بگاتە ئەنجام لەنا بەهرەمەندەکە ئەزیەتی پێوە دەخوات و لەوانەشە بۆی ببێتە مای ئەشکەنجە و ناسۆر نەک تەنیا بۆ خۆی بگرە بۆ کەسانی تریش بەهرەیەک کە گزارشتی لێ نەکرێ وەکوبارێکی قورس وایە بۆ خاوەنەکەی کە ڕێگەل لە بەهرەیەک دەگیرێ وەکو ئەوە وایە ڕێگەی لە جۆگەی ژیان و ڕووباری سروشتی گرتبێ بەهرەیەک کە لە تۆدا هەیە دەبێت ڕێگەی بۆ خۆش بکەی ئەگەر نا بە پێچەوانی سروشت ڕەفتارەکەی بۆ من تاوەکو ئێستاش ئەم بۆ چوونە ئەم کارکردنە لەگەڵ ناخی خۆمدا لەو یاریەوە سەر چاوە دەگرێت کە باسم کرد ئەو بربەستانەی کە ڕێگە لە وزەکانی ناخمان دەگرن گەلێکن زۆربەی زۆری یاسا و دەستور و نەریتی ڕۆژانەمان ڕێگە لە وزە و تینی ناوەمان دەگرێ وزەی مرۆڤ خۆی لە خۆیدا خۆڕسک و داهێنرانەیە دەلالەتی بوون و ژیانە
بەڵام کۆسپەکانی پێشی ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنن و تەشە نایەکەن. بەگشتی زۆربەی دام و دەستگا و یاساکانی کۆمەلگا دژ بە وزەی خۆڕسکانەی خودی مرۆڤن و یەگەلێ گرنگە کە خۆت کار لەسەر خۆت بکەیت، ڕێگا لە بەردەم جۆگەلەکانی وزەدا تەخت بکەیت و کۆسپ و لەمپەرەکانی بەردەم لافای و وزەی ناوەت ڕابماڵی تاوەکو بە جۆرێ و ڕەوانی ڕێگەی خۆی بگرێتە بەر. وزەی خوڕ و ڕەوان داهێنان بەرهەم دێنێ، داهێنانیش خۆشەویستی و گەشببینی و پۆزتیڤەتی. هەر خۆشەویستی وا لە مرۆڤی داهێنەر دەکا بەردەوام بێت و پاشمردنیشی لە بیرەوەری کەسانی تردا نەمر بێ. و ئەبزانم هەموو مامۆستا مەزنەکانی هونەر پێشوانەکانی ڕاهێنانی پراکتیکی هەوڵێنداوە قوتابی و شاگردەکانیان فێری خۆشەویستی هونەر و پیشەکەیان بکەن. خۆشەویستی گەورەترین هێزە لە داهێناندا. هەر هونەرێک هەر پیشەیەک ئەگەر بێ خۆشەویستی ئەنجام بدرێ بێ سێود و مایە پوچ دەرەچێ. ئەگەر دەزانی کارەکەی خۆت خۆش ناوێ بێ هیچ دوو دڵیەک دەستی لی هەڵگرە، چونکە بە پێی یاساکانی سروشت دەبێت دوای زەنگی بەهرەی خۆت بکەویت و تەنیا ئەو کارە بکەی کە خۆشت دەوێت و بەهرەمەندی تێیدا. مامۆستای مەزنیشانۆ ستانیسلافسکی دەڵێت دەبێ هونەرت لە خۆتدا خۆش بوێ نەک خۆت لە هونەردا خۆش بوێ، واتە داهێنانت خۆش بوێت بۆ ئەوە نەبێت ناوبانگی پێدەر بکەیت و پێی بناسرێ، دەبێت بۆ ئەوە بێ کە ئەو هونەرت خۆش دەوێ، واتە پێش هەموو شتێک خۆشەویستیت بۆ کار و داهێنانت بسەلمێنە. لەو باوەڕەشدام پاشتر هەردەناسرێت، چونکە هیچ داهێنەرێکی ڕاستەقینە نییە خاوەن داهێنان بێت و نەناسراو بێ. بەڵام کە داهێنەر کار و داهێنانی تەنیا بۆ مەبەستی پارە و سەروەت و سامان و ناوبانگ بێ هەرگیز نابێت بە داهێنەرێکی ڕاستەقینە. ڕەنگە دەوڵەمەند بێت، ڕەنگە زۆر بەناوبانگ بێ، بەڵام هەرگیز نابێت بە داهێنەرێکی ڕاستەقینە. خۆ ئەگەر بۆ ماوەیەکیش خەڵکێک ستایشی بکەن و چەپڵەی بۆ لێ بدەن، پاشان ڕاستی بەرهەمەکەی دەردەکەوێ کە لە بنەڕەتدا هونەرێکی ڕەسەن نییە. بۆچی؟ هەر هونەرێک یان هەر پیشەیە کە ڕەوتێکی داهێنەرانە وەردەگرێ دەبێگەشە بکە و هەمیشە پەرە بسێنێ، لەنا دەمرێ و لە ناوەچێ. ئەگەر داهێنەر کەسایەتی خۆی لە کارەکەی خۆیدا پتر خۆش بوێت و داهێنان بکات بە کەرەستە و هۆ بۆ خۆ دەرخستن و خۆسەپاندن و دەوڵەمەند بوون و دەسەڵات وەدەستێنان، ئەو دەم هونەر داهێنانەکەی دەخاتە خزمەتی خودی خۆی. لەم دۆخەدا خۆپەرستی بەسەر داهێناندا زاڵ دەبێ، ڕێگە لە تەوژمی داهێنان دەگرێ. داهێنان تەنیا لەو دۆخەدا پەرەدەسێنێ کاتێک کە خۆمانی تێدا لە بیرەکەین. ئەمەش تەنیا بە خۆشەویستیمان بۆ کار و هونەر و پیشەکەمان دێتەکایەوە. هەر خۆشەویستی نەک خۆپەرستی وامان لێکە پەی بەسەرچاوی ئیلهام بەرین و پەرە بە هونەر و پیشە و داهێنانمان بدەین. داهێنان و گۆڕان جمکن، کە داهێنەر بووی هەمیشە لە گۆڕاندایی و گۆڕان بە ئەنجام دەگەێنی. کە گۆڕانت دروست کرد واتە تۆ کەسێکی داهێنەری. ئایزان و خۆشەویستان، بەو ئومێدەی هەموو لایەکمان کە گوێبیستی زەنگی داهێنان بووین بەلایەوە بچین و فرامۆشی نەکەین و دوجار هەر کەسێ و لە بوارێکدا ببینە کەسێکی داهێنەر، چونکە هەر کەسێک کە دێتە ژیانەوە دڵنیا بن بۆ شتێک دروست بووە کە ئەویش ئەوەیە کەڵکێکی هەبێت و دوجار بێکەڵک لەم ژیانە نەڕوە. کەڵک بوونیش یانی ئەوەی کە تۆ کەسێک بی داهێنانێک هەبێ. لێرەدا و بەم شێوەیە دێنە کۆتایی خوێندنەوەی ئەم کتێبە، کتێبی ستراتیژەکانی ژیان، بەو ئومێدەیەکەوە سوودتان لە ئامۆژگاریەکانی وەرگرت بێ. تا سبەی شەو بۆ خوێندنەوەی کتێبێکی تر لە بەرنامەی کتێب باشترین هاوڕێ دێنەوە خزمەتتان. بەخوای گەورەتان ئەسپێرین. شەوتان شاد و بەختەوەر بن.